گەلی کورد لە هەر شوێنێک. بینەرانی کورسات نیوز لە ڕۆژهەڵاتی کوردستان سڵاوتان لێبێ. هیوادارم لەم بارودۆخی کە هەیە سەلامەت بوو بێتن و هەروەها بتوانن جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز بەخۆشی و شادی بکەن. جەژنی نەورۆزتان ئەم ساڵ جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی تر. هیوادارم بتوانن چێژ لە کاتەکانی جەژنی ڕەمەزان هەروەها جەژنی نەورۆزیش وەربگرن وەک هەمیشە جلی کوردی بێتە سەرمەشقی ڕنگدانە و هەروە ڕەنگا و ڕەنگکردنی بۆنە و شەقامەکانت. بینەرانی کورسات نیوز هەر سەبارەت بە دوایین پێشهاتەکانی جەنگ سوپای ئاسمانی ئیسرائیل و ئەمریکا ئەمڕۆ بەردەوام بوون لە بۆردومانکردنی چەندین ئامانج لە تارانی پایتەخت لە شومالی ئێران هەروەها لە تەبرێز و لە ئەسفەهانیش. سوپای ئاسمانی ئیسرائیل چەندین بنکە و بارگای سوپای پاسدارانی لەو ناوچانە کردوتە ئامانج بەبێەوەی ئاماژە بەکردنە ئامانجی بەرپرسێکی باڵای ئێران کرابێ. تەنها بنکە و بارگاکانی سوپای پاسداران و هەروەها دەستگای هەواڵگیری لەگەڵ بەسیج لە بەشێکی زۆری شار و شارچەکان کراونەتە ئامانج. لە بەرامبەردا هێرشی موشکی و درۆنی ئێران چڕتر بۆتەوە. بە پێچەوانی قسەی وەزیری بەرگری ئەمریکا کە ڕایگەیاندە بوو لە ١٩٠ هێرشی موشکی و درۆنی ئێران کەم بۆتەوە. بەڵام توانە سەربازیەکانی ئێران پێمانەڵێت لە 24 ساعتی ڕابردوو زۆرترین هێرشی موشکی و درۆنیان بۆ سەر بنکە و بارگاکانی ئەمریکا لە ناوچەکە هەروەها ئیسرائیل ئەنجام داوە. ئەمە سەرباری ئەوەی چەندین کێڵگەی غاز و نەوت و پاڵاوگەی غاز و نەوتیان لە وڵاتانی کەنداویش کردوتە ئاماژ لە وەڵامی بۆردومانکردنی کێڵگەی پارسی جنوبی کە لەلایەن ئیسرائیلەوە لە دوو ڕۆژی ڕابردوو کرایە ئامانج. بۆردومانی ئێران بۆ سەر کێڵگە نەوتیەکان لەگەڵ غازیەکان تەنها بە قەتەرەوە نەوەستا بەڵکو کوێیتیشی کردوتە ئاماژ. دوو گەورەترین کێڵگەی نەوتی لە کوێیت کراوەتە ئامانج کە توانیان هەیە ڕۆژانە 800,000 بەرمیل نەوت بپاڵێەوە. شتێکی زۆر گرنگ لا گەرو و هورمز پەیوەست بەم پاڵاوگانە باسکەم. زۆر جار داتاکان باز دەواکەن کە نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوتی خاو بە گەروی هورمزاتیە پەڕێ بەڵام ئەم ژمارەوە نییە. بەشێکی زۆری هەناردەی بەرهەمە نەوتیەکانە لە گەروی هورمزەوە واتە پاڵاوگەکانی کوێیت کاتێک 800,000 بەرمیل نەوت ئەپاڵێون بەرهەمی نەوتی لە گازوایل بانزینی فڕۆکە و هەروەها بەرهەمی دیکەی نەوتی لە ڕێگەی هورمزەوە هەناردەکەن. واتە کاتێک پاڵاوگەیەک لە خەلیج بۆردومانەکرێ خۆ بەرهەمهێنانی نەوت نییە. ئەگە سەرنجتان نابێ پاڵاوگەی نەوت بۆردومان کراوە نەک کێڵگەی نەوتی بەڵام لەو لاوە نرخی نەوت بەرزەبێتەوە بە هۆکاری ئەوەی ئەم پاڵاوگە نەوتیانە ڕۆڵیان هەیە لە بەرهەمە نەوتیەکان و لە ڕێگەی گەروی هورمزەوە ئەم بەرهەمە نەوتیانە هەنارداکرێت. تەنها نەوتی خاو نییە بەڵکو ئەگە سەرنجی داتاکان بین نزیکەی لە 120 نەوتی سعودیا لە 140 نەوتی کوێیت هەروەها غازی قەتەر و هەروەها بەرهەمی نەوتی ئیمارات بە ڕێژەیەکی زۆر بە شێوازی بەرهەمە نەوتیەکان هەنارداکرێت نەک بە شێوازی خاو. بۆیە کاریگەری گەورەی لەسەر بازارە جیهانیەکان دروست کرد. نرخی غازی سروشتی لە بازارەکانی ئەوروپا بەرز بوونەوە وەروەها نرخی نەوتیش لە بازار و بۆرسە جیهانیەکان بەرز بوونەوەی باشی بەخۆ ببینی بەبێ ئەوەی لە بازارەکانی ئەمریکا نرخی نەوت بەرز بێتەوە. 24 ساعتی ڕابردوو نرخی نەوت لە بازارەکانی ئەمریکا جێگیر بوون. یەک بەرمیل نەوتی تەکساس لە 98 دلار بۆ 99 دلار بەرز و نزمی خۆی کردووە. لە بەرامبەر ئەوەدا نەوتی برنت لە 95 دلارەوە بۆ 119 دلار بەرزبوونەوەی تۆمار کردووە. واتە ئەمریکا توانوێتی بازاری وزەی خۆی کۆنتترۆل کات لە بەرامبەرە سڵاوەکەی ترەمپ ئێشی بە ئەوروپیەکان و ئاسیایەکان گەیاندووە. لە لایەکی دیکەوە لە بازاری نەوت لە جیهان نرخی یەک بەرمیل نەوتی خاوی عومان گەیشتە 200 دلار. یەکەم جارە لە مێژوودا یەک بەرمیل نەوتی خاو بگاتە ئەو نرخە کە 200 دلاری بەخۆبینی و ئاستێکی زۆر بەرزە. کڕیارانی چینی و کۆری و یابانی سەریان گرتۆ بۆ کڕینی نەوتی عومان لە بازارەکانی و جیهان. بەڕێزە ئەگە سەرنجی بازاری نەوت بن نەوتی WTI نەوتی تەکساس کە ئەمە ڕۆڵێکی گرنگیە لە بازارەکانی ئەمریکا 96 دلار و 76 سنت سەرباریەوەی لە 98 شەوە دابەزیوە. بەڵام سەیری برنت کەن 108 دلار و 7 سنت هەتاکو 119 دلاری ئەمڕۆ بەرزبوونەوەی تۆمار کرد. بەڵام تەکساس
تاکو 99 دلار بەرزبوونەوەی کرد. ترەب چەند ڕەوشێنێکی گرتوۆتە بەر لەوانە سوودبینی لە یدەکی نیشتیمانی نەوت، هەروە هەڵوەشاندنەوەی بڕیارێکی 100 ساڵ پێش ئێستەی ئەمریکا کە تەنها بە کەشتیگەلی ئەمریکا ڕێئەدار بە بەندەر و کەناراوەکانی ئەمریکا بتوانن نەوت بگوازنەوە، بەڵام ئەو بڕیاری هەڵوەشاندەوە بۆی هەموو کەشتیگەلێک بتوانن بە ئاسانی نەوت لەو ناوچەیە بگوازنەوە و هەروە سەیری مۆربان کرۆدیکەن کە ئەوە هی نرخی دوێ نێشەنەک ئەمڕۆ 123 دلار تا 140 دلاریش بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئەگەر سەیری غاز بکەن غازی سروشتی ئەم ئەپانە بەڕێزان با ڕوونکردنەوەیەک بم چکە ئێستم باسی مۆربان کرۆدیم کرد کە 123 دلار وتم نرخی دوێنەیە. ئەم ئەپانە ساتی ئەپدەیتیان هەیە، هەندێک لە نرخەکان سات بە سات لەحزە بە لەحزە گۆڕێن بۆ نەبرێنت 10 دقە جارێک ئەپدەیتی هەیە لەم ئەپە کە ئۆیل پرایسە، WTI 10 دقە جارێک ئەپدەیتی هەیە، بەڵام مۆربان 24 سعات جارێک ئەپدەیتی هەیە، یەک جار ئەپدەیتی هاتێ، چونکە بازارەکانیان تا ئەستێک پێیوەستن بە ڕۆژانی پشووەوە شەفافێتێکی وردیش نییە لە فرۆشتنیان لە وڵاتانی کەندا و بۆیە 24 سعات جارێک نەوتی وڵاتانی ئۆپیک، هەروەها وڵاتانی وەکو عێراق، ئێران، هەروەها قەتەر و ئیمارات ئەپدەیتە بێتەوە. غازی سروشتیش بەرزبوونەوەی تۆمار کردو 1 ملیۆن گەرمۆکە نزیکەی لە 100 تا 3 بەرزبوونەوەی تۆمار کرد و بەڵام نرخی غاز لە بازارەکانی ئەمریکا جیاوازە لەگەڵ بازارەکانی ئەوروپا. لە بازارەکانی ئەوروپا هۆسەیەکی گەورە بۆ نرخ بەرزێکی زۆر بۆ غازی سروشتی دروست بووە کە هاوشێوەی ئەو ساتەیە کە ستریم 2 رووسیا لە نێو دەریای ڕەش تەقێنرا. کاتێک ستریم 2 هێڵی گواستنەوەی غازی رووسیا بەڕێی ئۆکرانیا بۆ وڵاتانی ئەوروپا لە دوای مانگێک لە شەڕی ئۆکرانیا و رووسیا لە نێو دەریا بەبێ ئەوەی کەس خۆی بکا بە خاوەنی تەقێنرایەوە، نرخی غازی سروشتی هەمان بەرزبوونەوەی لە بازارەکانی ئەوروپا تۆمار کرد کە ئێستا بەخۆی ئەبینە. یەمە سەر بابەتی ڕووداوێکی تری ئابووریش هەبوو ئەمڕۆ کە خەڵکێکی زۆر لە کوردستان متابعەکەن بریتە لە نرخی زێڕ و زیو. هەردووکیان دابەزینی زۆر گەوریان بەخۆبینی نرخی 1 ئۆنسە زیو ئەمڕۆ تا 65 دلار دابەزی لە کاتێکدا لە مانگی یەک لە 28 تا 121 دلار بەرز بووە، بەڵام ئەمڕۆ هاتە 65 دلار واتە لە 100 تا 100 نیواونی و بە نزیکەی دابەزینی بەخۆبینی و هەروەها ئێستا 71 دلار و 39 سنتە. نرخی زێڕیش ئەمڕۆ دابەزینێکی بێوێنەی بەخۆبینی گەیشتەوە و ئاستانی کە لە ناوڕاستی مانگی دوو بەخۆبینی بوو، کاتێک ئۆنسە زێر گەیشتە 4503 دلار، ئێستا 4650 دلار، کەمێک بەرزبوونی بەخۆبینیوە. نرخی زێر ئەمڕۆ نزیکەی لە 108 دابەزینی بەخۆبینی، دابەزینەکەی کەم کردێتەوە بۆ لە 105. خەڵکێکی زۆر لە کوردستان کڕینان کرد لە بازارەکانی کوردستانیش دابەزینی باشی بەخۆبینی، لیرەی دوبەی تا نزیکەی 940 دلار دابەزی، هەروەها ئۆنسێ یاخود کیلۆیەک زیویش لە بازارەکانی کوردستان تا 24 وەرەقە و 50 دلار دابەزی لە تورکیا، دابەزینی بێوێنەی بەخۆبینی 1 کیلۆ زیو لە تورکیا ئەمڕۆ کە بازارێکی گەورەی زیوە لەگەڵ ئیتالیا منافەساکە لەسەر ئاستی گیان. گەورەترین بازاری زیو بازاری ئیتالیا لەگەڵ سویسرا و پاشان تورکیا ڕکابەرێکی باشی ئەو دوو بازارە ئەکات. ئەمڕۆ 1 کیلۆ زیو لە بازارەکانی تورکیا تا 22 وەرەقە دابەزی. یەمە سەر بابەتی جەنگ بەرەی جەنگ، هێرش و بردومان و کردنە ئامانجی بنکە و بارگاکانی یەکتر. ئەمڕۆ تا ئاستێک بەراورد بە ڕۆژانی ڕابردوو وا هەستەکرا ژمارەی هێرشەکان کەمتر بێ، بەڵام ئەوەی کە هەیە لە بازارەکان یاخود لەسەر ئاستی بەرەی جەنگ لە ئێران یاخود لە وڵاتانی کەندا و یاخود لە ئیسرائیل و لە عێراق بریتە لەوەی کە ئەم وڵاتانە ڕێوشوێنی توندیان گرتوۆتە بەر سەبارەت بە بڵاوبوونەوەی زانیاریەکان. هەر وڵاتێک لە ڕێی وەزارەتی پەیوەندیدار چلایانی ئەمنی بێ یاخود وەزارەتەکانی پەیوەست بە پەخشکردن بێ ڕێگە نایەن وەکو جاران ڤیدۆی تۆمارکراوی شوێنی کەوتنە خواردنی موشک و درۆن، شوێنی کردن ئامانج، هەروەها چ لە ڕێگەی قەتعکردنی ئینتەرنێتەوە بە تایبەت لە ئێران ڤیدۆکان بچنە دەرەوە یاخود زانیاریەکان بگەنە دەستی دەرەوە. بۆیە قورسایەکی زۆر و هەروە فشارێکی زۆر خراوەتە سەر بڵاوبوونەوەی زانیاریەکان لە کوێیت، لە قەتەر، لە بەحرین، لە سعودیا، لە ئیمارات، لە هەرێمی کوردستان، لە عێراق و لە ئێرانیش بە هەمان شێوە و لە ئیسرائیلیش لە بەرەیەکی دیکە
فشارێکی زۆر هەیە کە میدیاکان ئاماژە بە ژمارەی هێرشەکان و کاردانەوە و قەبارەی هێرشەکان نەکرێ. ئەمە ڕێوشوێنێکە بۆ ئەوەی لە ڕووی ئاستی دەرەوە کەمتر ئەم وڵاتانە متوانە لەدەست بن. لە ماوەی 20 ڕۆژی جەنگە هەرێک لە ئیمارات و قەتەر و سعودیە و بەحرین و کویت پۆلێنی ڕێزبەندیان لە ڕووی ئاسایشی وەبەرهێنانەوە کە دامەزاوی فیتس ئەنجامی ئەیات بوون بە ناقص. چەند پلەیەک دابەزینیان تۆمار کردووە کەمەوە ئەکات لە ڕووی داهاتۆ، یعنی لە ڕووی مستەقبەلیەوە لە ڕووی وەبەرهێنان و ئابووری و ئیکۆنۆمیەوە پاشەکشەی گەورە ببینن. بۆیە بڵاوکردنەوەی زانیاریەکان سنووردارەکەن، بەڵام وەکەوەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکاوتی هێرشەکان بەردەوامن، فشارەکانیش زیاترە بن. با دۆناڵد ترەمپ ئەم میوارەیە قسەی کرد، ئەگە وێنەی هەبێ بە وێنەکانی بێت و هەندێشتی دۆناڵد ترەمپتان پێ بڵێم کە ئەم شەو باستی کرد بۆ میدیاکان لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیل. ئەمە دوێنێشەوە، ئەم شەو نییە، ناتوان پێڵم لێ بکەن. بۆین باخی زەردی ڕیباتی زەردی بۆین باخی زەردی بەستە بوو ترەمپ. هاوکارانم بێگومان وێنەی زۆریان لایە کەڵەکە بێ. ئەوەی ئەم ێوارە ترەمپ لەگەڵ سەرۆکوەزیرانی یابان کاتێک بۆ ڕۆژنامەنووسان قسەی کرد، تاوان لەوەتەی شەڕ دەستی پێکردووە دیدار و سەردانەکان بۆ کۆشکی سپی هەر بەردەوامە هاوشێوی پێشووتر. بەشێک لە سەرۆک و سەرۆکوەزیرانی وڵاتان سەردانی کۆشکی سپیەکەن. ئەمە ئێوارەی ئەمڕۆیە. دۆناڵد ترەمپ ئەوە دوێنێ هەر خەریب و خۆشم لەم تێکچێ چکەیتەم کورسیە و ئەوەش پەیکەرەکەی وینستن چەرچڵە پێشوازی لە سەرۆکی ئیرلندا کردبوو. ئەو پەیکەری وینستن چەرچڵی بۆ دانابوو. ئەمە ئێوارەی ئەمڕۆیە. ئەو ئەم شێژدای ناوەتەوە پەیکەرەکە. دوێنێ ئەوەی دوێنێ کە هێشتا نەتان بڕیا باشتر و با تۆزە قسە مەسەری دوێنێش کردا سەرۆکی ئیرلندا لە تەنیشتی بوو وتی ئەمە پەیکەری وینستن چەرچڵە. ستامکر سەرۆکی کێرستامەر سەرۆکی بەریتانیا ناتوانێت وەکو چەرچڵ بێ، وەکو ڕۆڵەی کە لە جەنگی جیهانی دووەما لە پاڵ ئەمریکا بەریتانیا هەیبوو بۆ یەکلاکردنەوەی دۆسیەکان. ئەوە ئێوارەی ئەمڕۆیە لەگەڵ سەرۆکوەزیرانی یابان دیداری هەبوو. تەمەەن لەم ماوەیە کە سەرۆکوەزیران و سەرۆکان سەردانی کۆشکی سپیەکەن، ئیتر ڕۆژنامەنووسان پرسیار لە میوانەکە هەر ناکەن. داماوە لە تەنیشتیا دەستە خاتە سەر قاچی و خۆی خەریکەکە و دوێنێ سەرۆکوەزیرانی ئیرلندا دەستێنا بە زمانیا و پانتۆڵەکەی پاکردەوە ئەو نەبێ ئیش بوو هەر ترەمپ قسەیە کرد. سەرۆکوەزیرانی یابانیش لە تەنیشتی و زیاتر ڕۆژنامەنووسان مەبەستیان بوو، مەیلیان بوو قسە لە دۆناڵد ترەمپ دەرکەن. ئەویش لە لەحزەیە کاوتی هەرچی لەبارەی پلانی سەربازیەوە بێ بەتەمانە بن پێتان بڵێم. ئەوە هەمان قسەی وەزیری بەرگری ئەمریکا لە یەکەم ڕۆژی دەستپێکی هێرشەکان وتی ئەو سەردەمە گوزەشت لە ئەمریکا کە پلانە سەربازیەکانمان لەلایەن سەرۆک یان وەزیری بەرگریەوە بە ڕۆژنامەنووسان بوترێ. ئەوەی پێتان ئەڵێم وانە، واتە لەوەی عەکسەکەی بێ لەوەی واقعیش نەبێ. بۆیە ترەمپیش هەمان قسەی کرد سەبارەت بە دۆخی ئێران وتی کە بۆ هەمیشە هێزی ئاسمانیمان لە ناوبردوون، هێزی دەریاییمان لە ناوبردووە و توانایە نییە فڕۆکانمان لەسەر ئاسمانی ئێرانن بەبێ ئەوەی زیانێکیان پێ بگا. 20 دقا دوای قسەکانی ترەمپ فڕۆکەیەکی F-35 ئەمریکا لە ئاسمانی ئێران ئەوترێت لەلایەن سوپای پاسدارانەوە پێکراوە داوای نیشتنەوەی بەپەلەی کردووە. هەواڵی نیشتنەوەی بەپەلەی فڕۆکێکی F-35 بووە سەرنجی میدیاکان لە دوای قسەکانی ترەمپ کەوتی فڕۆکانمان لە ئاسمانی ئێران بە ئاسانی یەن و ئەڕۆن بەبێەوە هیچ کێشەیەکیان هەبێ. هێشتا دیار نییە ئایا لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی ئێرانەوە پێکراوە یاخود کێشەیەکی تەکنیکی هەبووە. چونکە بە تەواوەتی سیستەمی بەرگری ئاسمانی ئێران لە مای 20 ڕۆژی ڕابردوو نەیتوانیوە هیچ لەمپەرێک گرفتێک بۆ هێرشە ئاسمانەکانی ئەمریکا دروستکە. قسەیەکی تری کردوتی کە من هێزی سەربازی نانێرم بۆ ئێران، بەڵام وتیشی پلانەکانی شتا پێ ناڵێم هەرچی پێویستکە بۆ پاراستنی کەناراوەکان و گەروی هورمز دوودڵ نابم لە ئەنجامدانی. ژمارەیەکی زۆری هێزی سەربازی ئەمریکاش بەتایبەت مارێنس کە لە دەریاوە بەرەو وشکانی ئەڕۆن بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوون بەبێەوەی ئامانجەکانیان هێشتا ڕوون بێ کە دواتر من لەوێ لە ماپێکە لە واڵێکە بۆتانی ڕوون بکەمەوە کە مەبەستەکە چییە سەبارەت بە هاتنی هێزی سەربازی ئایا مەبەستیانە هێرشی سەربازی زەمینی ئەنجام بدرێ یا خودنا.
سەبارەت بە هەندێک باڕۆخی وتی فشارەکانمان بۆ سەر ئێران تون دەکەین زیاترەکەین تا وای لێ بکەین بتوانێت ئەوەی ئەمانەوێ بمان ناتێ بەدەستی بێنی. سەبارەت بە دوورگەی خارگی ژووتێر کاتمانەوێ ئەمریکا ئەتوانێت کۆنتترۆلی بکە بۆریەکانمان زیان پێنەگەاندەوە بەستی بۆرینەوتە وتی من ئەو بۆریانم زۆر خۆشەوە چونکە لە ناوی بین ئەوە ئەگەری هەیە چەندی ساڵی تر نەتوانین بنیاتی بنینەوە وەک ئاماژەیەک کە ئایندەی ئێران لە دەستی ئەمریکا ئەبێ. سەبارەت بە هاوکاری وڵاتانی تر من پێشەڕەمیست بەریتانیا فڕۆکی یاخود کەشتی فڕۆکەڵگر بنێرێ ئێستا نامەوێت لە کاتێکا کە هیچ شتێک نەماوە بیکاتە ئامانج موشک نەماوە بە سەریان نابڕاوە و درۆن نەماوە بە سەریان نابڕوە پێویستم بەوە نییە بەریتانیا کەشتی فڕۆکەڵگر بنێرێ یاخود وڵاتانی تر بەڵام هەرکە سوود لە گەروی هورمز دەبینێ بابێت ئەوە ئەرزوو ئەوە گەز گەروی هورمز ئاسایی کاتەوە. ئەم قسانەی ترم لە کاتێکە سەرۆکی وڵاتانی ئیتالیا فەڕەنسا ئەڵمانیا ڕاشکاری دەروی ئەڵمانیا سەرۆکی بەریتانیا سەرۆک وەزیران هەروە سەرۆک وەزیرانی یابان لە ڕاگەندراوێکی هاوبەشە ئاماژە بۆەکەن کە ئەیانوێ دۆخی گەروی هورمز هێورکەنەوە بە هەر ڕێگەیەکی گونجاو ئاماژەیان نە بە بابەتی دیبلۆماسی کردووە نە ئاماژەیان بە بابەتی سەربازی کردووە چونکە بەرزبووی نرخی نەوت زیانی گەورە بەوانەکەێنێ. بێگومان ئەم بارودۆخانە لە ناوخۆی ئێرانیش هەندێک کاردانەوە هەیە ئێستا بابەتی قەرارگای خاتمن ئەنبیا ڕۆڵێکی گەورەی هەیە لەوەی کە وەڵامی بەرپرسانی ئەمریکا و ناوچەکە ئاياتەوە لە بەرەوەی بەشێکی زۆری هێرشەکان ئەو ئەنجامی ئاات ئاماژەی بۆ کردبوو کە ئەوە ئەمریکا ئێمەی پەلکێش کردووە بۆ بردومانکردنی کێڵگە و پاڵاو گەنەوتیەکان ئەمە یەکێکە لە پاڵاوگەکانی کوێت کە خاتمە ئەنبیا وەسپای پازداران ئەڵێن ئێمە بردومانمان کرد ئەمە ئەمریکا وای لێکردین ئەم کارە بکەین ئەگەر نا ئێمە مەبەستمان نەبوو شەڕەکە ئەو نەفراوانکەین و عەباس عێراقچیش ئەڵێت ئەوەی کردومانە سەبارەت بە کێڵگە نەوتی و پاڵاوگەی نەوتی و کێڵگە غازیەکان لە قەتەر و لە کوێیت بەشێکی کەمی توانای سەربازی ئێمەیە خاتر و خۆترانە بووە هێرشەکانمان ئەگەر نا هێرش بکرێتەوە سەرژێرخانی وزە و ئابووریمان لەوە خراپتر ئەەکەین کە بینی وتارە. ئەم قسانە لە کاتێکە عەباس عێراقچی کردوێتی سوپای پاسداران بڕیاردەری سەرەکی یەکەمە نە عەباس عێراقچی نە مەسعود پزیشکیان لە ماوەی ڕابردوو سەرباری ئەوەی کە چەندین بڵاوکراوەیان بۆ میدیای ناوخۆی لە تۆڕ ئێکس هەبووە ئاماژەیان بۆ کردووە کە نایانەوێ وڵاتانی دراوسێ بکەنە ئامانج بەڵام دوا بەدوای ئەوە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بۆ لە هێرشەکانی وتوانە ئەم هێرشانشمان بەردەوام بێ. ئێستا ئێران قسەی نوێی هەیە سەرباری ئەوەی کە هەندێک جا قسەکانی ئەمریکا بسرائیل وا خوێنرێتەوە کە هێرشەکان بوەستێنرێن یاخود جۆرێک لە ئاگر بەس بێتە ئاراوە ئێستا ئێران قسەیەکی تریێڵە هیچ کات ئێمە هێرش ناوەستێنین هەتاکو و قەرەبووی ئەو شوێنانە نەکرێنەوە کە شوێنی مەدەنین زیانیان بەرکەوتووە ئەو کات ئێمە ئامادین کۆتایی بەم جەنگ و بەم هێرشانە بێنین کەیکەینە سەر وڵاتان. جا باشتر لەسەر دۆخی نەوت لەسەر بەرەو پێشوونەکان کە لە بازاڕی وزەیە هەن شرۆڤەیەکی باشتری ئەم بابەتە بکەین لە ستۆدیۆکانمان لە کەرکووک لەگەڵ ئیما تاڵەبانی پسپۆڕی بواری نەوت گفتوگۆکەم. کاک ئیما سڵاو لێبێ بازاڕی وزەی جیهانی تعداد نرخەکانی بەرزە بێتەوە و ئەمریکاش ڕۆشنەگرێتە بەر زیانی بۆ کام وڵات بۆ کام ناوچە هەیە زیاتر بەرزبوونەوەی نرخینەوە لە سەراستی جیهان؟ بەڵێ سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ کەناڵەکەتان. هەڵبەتە ئەم جەنگی کە ئێستا ڕوبەڕووی جیهان بۆتەوە ڕاستە جەنگەکە لە بینی سێ دەوڵەتە بەڵام جەنگەکە باڵی کێشاوە بەسەر هەموو جیهانە هەموو جیهان ئێستا ئەناڵێنێ بەدەست دەرهاوێشتەکانی ئەم جەنگەوە. ئێستا باری وزە بەڕاستی زۆر ناجێگیرە لەبەرەوەی هەمومان نەزانین هەر لە سەرەتایی لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی جەنگەوە ئێران کۆنتترۆڵی گەروی هورمزی کرد بە داخستنی ئەو جێگەیە بەڕاستی لە سا 20 بازرگانی نەوت لە هەموو جیهان زەرری پێگەیان ئەوەش بووە بەهۆی ئەوەی کە نەوت بەرز بێتەوە ئێستا نەوت چۆتە $110
و تەوەقعەکەین ئەگەر بێت و ئەم جەنگە زیاتر درێژ بخایەنێ لەوانەیە بچێتە 150 و زیاتریش. بەڵام ئێستا لەم حاڵەتە ئێستاە ئەتوانم بڵێم ئەو وڵاتانەی کە پشت بەستوو بوون لە سەد بەو گەروە وەکو عێراق بۆ نمونە ئێستا زەرمەندی یەکەمە لەبەرەوەی هیچ منفەزێکی تری نەبوو بۆ هەناردەکردنی نەوت. تەنها ئەو 200,000 نەبێت کە لە ڕێی کوردستانەوە چەند مانجێ بوو ڕێککەوتنێ کرابوو لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵە بۆی کە لە کوردستان و دەرچێ بەرەو بەندەری جیهان. ئەمە خۆی لە خۆیان 3.5 ملیۆن بەرمیل ڕۆژانە بوەستێت کاریگەرێکی زۆر 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 گەورەی هەبوو و هەیە لەسەر عێراق تووشی شەلەلێکی کولی ئەکات هەرچەندە بۆ ئەم مانگە عێراق پێوەی دیار نییە بەڵام بۆ مانجی ئایدا ئەگەر جەنگ کە درێژ بخایەنێ زۆر پێوەی دیارە بێت. چەندەها دەوڵەتی تریشەیە زەرمەندن بۆ نمونە سعودیە، کوێیت، ئیمارات ئەم دەوڵەتانەش زەرمەندن بەڵام هەر وڵات و بە ڕێژەیەک وڵاتی جیهان کاریمان بە هیچ شێوەیەوانەی کە ڕۆڵی گرنگیان هەیە لە سیاسەتی جیهانی سیاسەتی نێودەوڵەتی لە بابەتی هێزی سەربازی لە بابەتی ئابوووریە کێنەوانی کە زیانمەندن لەم بەرزبوونەوەی نرخی وزە ئەوانی کە زۆر زەرەر ئەکەن ئێستا لەم حاڵەتەیە ئەو دەوڵەتانن کە کڕیاری نەوتن لەم وڵاتانی کە بەرهەمێنن بۆ نمونە ئێستا وڵاتی هێندە سینە یابانە ئەمانە یعنی هند تەنها هند ڕۆژانە 4 ملیۆن بەرمیلی ئەکری لە ڕێگەی گەورەی هورمزەوە کە ئێستا ئەوەی نەما ئەمە خۆی لە خۆیان هەڵاوسانێک دروست دەکات خۆی لە خۆیان ناجێگیریەک دروست دەکات لە بازاڕی وزەی جیهانی. ئەمە کاردانەوەی هەبووە هەتا لە ناو ئەمریکا کە ئەمریکا بە دەرەجەیەکی ئەساس زەرمەند نییە چونکە خۆیشی نەوتی هەیە ڕاستە ئەمریکا نەوتی هەیە و نەوتیش ئەکڕێ بەڵام بەو شێوەیە بۆ نمونە ئێستا رووسیا، نەروێج، ئەمریکا ئەمانە زەرەر ناکەن ئەگە زەرەریش بکەن بە ڕێژەیەکی زۆر زۆر کەم زەرەرەکەن لەبەرەوەی بە دەرەجەیەکی ئەساس یعنی اعتیمادیان نەکردووە سەر ئەو گەروی هورمزە لە کاتێکام وڵاتانی وەکو چین ئەوروپا زەرمەندی یەکەمن بەڵام هیچ هەوڵێکیشیان نییە بۆ ئاسایکردنەوەی گەروی هورمز کە ئێران گەروی هورمزی داخستووە. ئایا هیچ جێگرەوەیکیان هەیە جگە لەو ناوچەیە بۆ بابەتی سوتەمەنی وزە؟ جێگرەوەیان ئەگەر هەبێت تەبعاً وڵات بە وڵات کەوتووە جێگرەوەیان ئەگەر هەش بێت جێگرەوەی کاتیە ئەو جێگرەوەی کاتیە ئێستا تەنها لەوانەیە بۆ مانجێ بۆ 2 مانگ بیان بەتەڕێەوە و لەبەر ئەوەی ڕووی جەنگەکە زۆر زۆر ئاشکرانیە و زۆر ڕوو نییە لای وڵاتانی بە تایبەت وڵاتانی ئەوروپا ئەبینی ئێستا خۆیان نەخزانوتە ناو ئەم جەنگەوە خۆیان نەخزانوتە ناو ئەوەی کە ببنە بەشێک لەکردنەوەی ئەو گەروە بۆی کە ئەوانش ئەو زەختیان لەسەر تۆزێ سوکەوە بێت چونکە نازانن بە چیەگات و لە هەمان کاتا ئەزانن ئیشەکە کاتیە لە ناو 3 هەفتە لە ناو 4 هەفتە ناگاتە مانگ مانگونی و ئەم جەنگە کۆتایی دێ و بارودۆخ ئاسایی بێتەوە. بەڵام ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئەگەر بێت و جەنگەکە با بڵین 2 هەفتە و 3 هەفتەی تر و مانجی تریشەکە کۆتایی بێت ئایا بارودۆخی جیهانی بارودۆخی وزە بارودۆخی ئابووری بە شێوەیەکی گشتی لە جیهان یەکسەر وەکو عەرە بڵێ بەینە لەیلەةٍ وەضحاها چاکە بێ نەخێرنە بەلای کەم دوای ئەوە 2 مانگ بۆ 3 مانگ جێوێت تا ئەو وڵاتانە ئەو زەرەریان کردووە بێنەوە هۆش خۆیان ئەو زەرەرە پڕکەنەوە چونکە زۆربەی وڵات ئێستا دەسەبا بۆ کە پارەی لە ژێدەسانیە ئەو نەختینەی دۆناڵد ترەمپ پێڵێ ئەم دۆخە کاتیە وەزیری گەنجینی ئەمریکا لە کاتێ بێ داوەزێتەوە وەزیری بەرگری ئەمریکا بە هەمان شێوە وەزیری جەنگ مەبەستمە ناتوانین ئەمە بڵێن قسەیەکی واقعیە ئەمە بە ئاشکرای بیڵین جەنگ لە بینی لێمان نابێ بە ئاشکرایڵین نانە زۆر زۆر بە ئاشکرایڵین ئەگەر بێت و بەڵێ هەر لایەک بۆ چوونی خۆی هەیە هەر لایەک تمۆحی خۆی هەیە هەر لایەک بەرنامەی خۆی هەیە بەڵام بەدڵنیایە ئەو بەرنامەی کە
ئەمریکا دایناوە بەنامەیەکی تۆپمەترە لەبەرەوەی هێز لای ئەوانە ئەوان کۆنتترۆلی ساحەکەیان کردووە بە دەلیلی ئەوەی کە ئێستا ئەبینین ئەو دوورگەی خەرک کە ئەمریکا و ئیسرائیل بە تایبەت ئەمریکا کە قەسفیان کرد ژێرخانی ئابووری و نەوتی ئەو دوورگەیان مەبەست نەبوو. ئەمە خۆی لە خۆیە ئاماژەیە کە بۆی کە بەتەمان نیازیان ئەوەیە بەرنامەکە و پلانەکەیانەوەیە دوای سێ هەفتەی تر مانجێتر دوای کە جەنگە کۆتایی پێهات ئەوان کۆنتترۆلەکە ئەگاتە دەستیان کۆنتترۆلی ئەو دوورگەیە لای ئەوانە بێ بە هەمان شێوە لە گەروی هورمز من پێم خۆشە باسی ئەوە بکەین کە سبەی دووسبەی ئەم شەڕە تەواو بێت گەروی هورمز ئەمریکا بێ بە ساحێبی کە بوو بە ساحێبی باجێکی زۆر گەورە ئەسەپێنێ بەسەر هەموو ئەو بار هەڵگرانی کە پێ تێئەپەڕن ئەوەی کە دێتە ژوورە و ئەوەی کە دەریشە چێ ئەمە پێشبینی کراو بوو و هەر لەبەرەوە شەبینین دوێنێ ئێران خۆی لە خۆیە هێشتا لە ناو جەنگەکەیە بە وەزعی خۆیە پەرلەمانی ئێران ئێستا دانیشتووە تاوتۆی ئەوە کات کە ئەگەر بێت و لەم چەند ڕۆژەیە لەم چەند هەفتەیە ئەو گەروە بکرێتەوە ئەو گەروە باج بخرێتە سەر هەموو بار هەڵگرێ بە ڕێژێ لە ڕێژەکان ئەمە خۆی لە خۆیە تەسیر دەکاتە سەر بازاری جیهانی یعنی ئەو دەوڵەتی کە حرەکەی تیجاری هەبوو لەو گەروەیە ئێستا چاوەڕی ئەوە نەبین سبەی دووسبەی ئەگەر بکرێتەوە بە هەمان قازانج و بە هەمان شێوە پارەمان دەستکەوێت بە دڵنیاییەوە حیساباتی بازرگانی لەو گەروە هەموو یەگۆڕێ ئەگەر بێت و کۆنتترۆلەکەی بکەوێتە لای ئەمریکا و ئەگەر بێت و بە ئەگەرێکی زعیفەوە کۆنتترۆلەکەی لای ئێران بمێنێتەوە. کاک عیماد سەبارەت بە گەروی هورمز هەندێک ڕێڕەوی دیکەش شێوەکو جێگرەوە بۆ نەوەکو پایپلاینی پترۆلی سعودیە کە لە کەنداوە نەوتەکتوانێ بگوازێتەوە بۆ سەر دەریای سوور 5 ملیۆن بەرمیل هەروە لە ئیمارات هێڵی گواستنەوە هەیە لە دیوی ناوەی کەنداو بۆ دەرەوە بۆ سەر دەریای عەرەبی بۆ ئەمانە ناتوان جێگرەوەی گەروی هورمز بن ئایا گرفتەکە گەروی هورمزە بە تەنها ئێران کە دایخستۆیان ئێران مەبەستێتی نرخی نەوت لەسەر ئاستی گیان بەرزکاتەوە لە هەر شوێنێ منفەزێک کە ڕێژەی کۆنتترۆلی ئەوە بێت توانای هەبێ نەوتە ناردەکەی ئەو نێڵێ کامیانە؟ بەڵێ زۆر بە تەفاسی لەگەر باسی بکەین تەنها عێراق بەداخەواڵم تەنها عێراق بیری لەوە نەکردوەوە ئەگەر ڕۆژێ ڕۆژان ئەو گەروی هورمزاگە دابخرێ بە هەر هۆیەکەوە بێ چی بکات لەبەرەوەی لە ساڵ 95 ساڵ 92 اعتیمادی کولی لەسەر ئەو گەروەی لەسەر ئەو جێگەیە بۆ هەناردەکردی نەوت و لە سەتان نەوەتی زیاتری میزانی عێراقیش کەوتۆتە سەر نەوت لەبەرەوە هیچ بیری نەکردوێتەوە بەڵام ئێستا لەم ئەخیرەیە لەم چەند ڕۆژی ڕابردووە عێراق حکوومەتی عێراق کەوتۆتە خۆی بۆی کە ڕێڕەوە بدۆزێتەوە سەرچاوێتتر بۆ داهاتی بدۆزێتەوە هەرچەنەمە هەرچی بکاونەکە ناگاتە ئەو ڕێژی کە ڕۆژانە 3 ملیۆنی و بەرمیلمان هەناردە ئەکرد بۆ جیهان بەڵام بالمقابل دەتوانین سعودیە ئیمارات ئەم شوێنانەش کوێت خۆمانە شەر زەرمەندن بەڵام لەبەرەوەی زۆر پشتیان نەبەستووە بە نەوت و لەبەرەوەی بیریان کردوێتەوە لە سەرچاوەیەترەوە لە ڕێگەیەترەوە نەوت هەناردی دەرەوە بکەن وەکو سعودیە وەکو ئیمارات ئێستا بەرنامەیەوە هەیە ئەگە دەستی پێ نەکردوێت لەم 1-2 ڕۆژە دەستی پێکات نەوت بجۆزێتەوە بۆ فجەیرە لە خەلیج عومانەوە لە ئەبوزەبیەوە ئەمە خۆی لە خۆیان تقریبا 1 ملیۆن بەرمیل لەتوانێت ڕۆژانەوە بکە سعودیە بە هەمان شت وەکو ئاماژەت پێدا ڕۆژی 5 ملیۆن بەرمیل دە بەرنمەیەتی ئەمە جگەلەوەی کە بیریان لە بەرنمەی درێژخایانی تر کردوێتەوە کە ئەو کەناڵی سەلمانی کە لە سوۆشەل میدیای زۆرجا باسەکرێت هەرچەنە تێچۆکی زۆرە بە کاتێکی درەنگ تەواو بێ بەڵام بیر کراوەتەوە بەڵام بەداخەوە لە عێراق هیچ بیر نەکراوەتەوە ئێستا تازە بەم دووسێ ڕۆژی ئەخیرە باسی ئەو خەتی کەرکووکی جیهانەکەن کە خەتەکە بە تەواوی وێران بووە خەتەکە کاتێکی زۆرێوێ بۆی کە نۆژەن بکرێتەوە زیاد لە 150 کیلۆمەتری هەر بە تەواوەتی وێران بووە بەشێکی تووشی دزین بوو بەشێکی بەو لە کاری تیرۆرەسی لە کاتی داعشە نەما ئەو خەتان نەما هەر دوێنێ و ئەمڕۆ وەزارەتی نەوت خۆیان ئەڵێن ئەو خەتە
4000 کورمان دۆزیوەتەوە لەو خەتە بۆ دزینی نەوت بە ڕێگەیەکی نایاسایی خەتێک ئەگەر بێت و 4000 کوری لێ بدۆزدێتەوە هەڵبەتە ئەو خەتەن هیچی بەسەری چۆ نەماوە ئەمە چۆن بە هەفتێک تەواو بێ چۆن بە 2 هەفتە تەواو بێ هەرچەنە پلانی وەزارەتی نەوت ئەوە بوو لە جیاتی کۆمپانیەک ئەو ئیشە دابشکەنە سەر 20 کۆمپانیا و سەر 40 کۆمپانیا بۆی کە بە زووترین کات ئەبی شە تەواوکەن بەڵام هەر هێشتا دەردمان تیمار ناکە دەردی عێراق تیمار ناکە بۆی کە ئەمڕۆ بەیانی و داهاتی باش بێتە دەستمان لە هەمان کاتە ئێستا عێراق تازە بە تازەبی لە کاتەوە نەوت هەناردە بکە بە تەنکەر بە شاحینە ئەمە خۆی لە خۆیان ڕۆژانە ئەگەر بێت و بمانێ ملیۆن بەرمیل بنێرینە دەرەوە لە ڕێگەی تورکیا و سووریا و ئەردەنەوە بەلای کەم پێویستمان بە 4000 بۆ 5000 تەنکەرە بێت ڕۆژانە بەس بۆی کە 1 ملیۆن بەرمیل نەوت بنێرینە دەرەوە ئەمجا جگەلەوەی کە تێچووی هەر بەرمیلێک ئەگەر بێت و بەڕێی وشکانی بەڕێگای شاحینات و ترێلە بێت ئەوە تقریبا 15 بۆ 20 دلارە هەر بەرمیلی کەواتەیە ماگەر بێت و نەوت بفرۆشین بەم گرانیە بە 110 دلاریش ئێمە 20 دلاریمان لێ ڕوات بالمقابل ئێمە ئەگەر بێت و بەڕێی بۆری بێت لە خەتی جیهانەوە بێت یا لە خەتی ئەو بانیاسە بێت کە لە دوای 2023ەوە هیچ هەنگایەک نەنا بۆی کە نۆژن بکرێتەوە ئێستاگەر خەتی بانیەشمانە بووە ئەمانتوانی لێەوە بەلای کەم 300 بۆ 400 بەرمیل هەناردە بکەین ئەمانە هەمووی بەدیرن بۆ چەند ڕێگەیەک دانرێ بۆی کە نەوت تەنها لە ڕێگەی بەسڕە و لە ڕێگەی گەروی هورمزەوە نەچێتە دەرەوە بەڵام بەداخەوە ئەمانە نەکرا کاگیمات ئەگەڕێمە بۆ وڵات هەندێ هەواڵ و پێشهاتی نوێ هەیە سەبارەت بە دۆخی جەنگ و بردومانەکان لە تارانی پایتەخت کەمە پێشێستا بردومانی سەخت و چڕی تاران لەلایەن هێزی ئاسمانی ئیسرائیلەوە دەستی پێکردەوە کەمە پێشێستا هێزی ئاسمانی ئیسرائیل باشووری تاران هەروە باشووری ڕۆژهەڵاتی تارانی بە سەختی بردومان کرد بە پێی ئەو زانیارانەی کە لە نێو تارانەوە بڵاو کراوەتەوە ماوەی 1 ساعتە بە بەردەوامی باشووری تاران بە تایبەت لە ناوچەکانی تهران پارس بە سەختی بردومانەکرێت لە کاتی دەستپێکی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر تارانی پایتەخت زیاتر ناوچەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای تارانەکرانە ئامانج بەڵام بردومانەکانی ئەم شەو باشووری تارانی بە سەختی گرتوتەوە هەروە بە پێی زانیاری خۆجەیەکان ناوچەی لەواسان لە باکووری تاران کراوەتە ئاماج کە بە پێی زانیاریەکانی میدیاکانی ئیسرائیل بەرپرسێکی باڵای ئێران لەو ناوچەیە کراوەتە ئاماج کەمێک پێش ئێستا بە دیاریکراوی 9:26 دقە بە کاتی هەرێمی کوردستان 9:56 دقە بە کاتی ڕۆژهەڵاتی کوردستان و تارانی پایتەختی ئێران ناوچەی لەواسان لە تارانی پایتەخت کراوەتە ئاماج بە پێی میدیاکانی ئیسرائیل بەرپرسێکی باڵای ئێران لەو هێرشانە کراونەتە ئاماج هەروەها لە ناوچەکانی دیکەش بە تایبەت لە پارێزگای کرمان ماوەی 1 ساعتە فڕۆکە بە شێوازێکی نزم بە ئاسمانی پارێزگای کرمان ئەسوڕێتەوە و چەند ئامانجێکی لەوێش بردومان کردووە هەروەها لە ناوچەی هورمزگانیش بە هەمان شێوە بردومانی چەند بنکە و بارگای هێزەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هەبووە لە پارێزگای هورمزگان جارێکتر ئاماژە بە هەندێ هەواڵ و پێشهاتی نوێ بە تایبەت لە تارانی پایتەختەکەم کە هێزی ئاسمانی ئیسرائیل ماوەی چەند دقیقەیەکە بە دیاریکراوی هێرشێکی چڕوپڕی بۆ سەر باشووری تاران وەروە باشووری ڕۆژهەڵاتی تاران ئەنجام داوە بردومانەکانی باشووری تاران زیاتر لە ساعاتێک کە بردومان بەردەوامە هەروەها بە شێوازێک فڕینی فڕۆکە لە ئاسمانی تاران هەیە کە بە ئاسانی دانیشتوانی تاران هەست بە دەنگەکەیەکەن و ئەژڵێن بەپی ئەو زانیارێنی نەو تارانی پایتەختەوە بڵاوەکرێتەوە کە ئەو دەنگی فڕۆکانی ئێستا بیستویانە لە ماوەی جەنگەوە تاکو ئێستا هێندە دەنگیان بەرز نەبووە کە ئاماژەیەکە بۆ نزمی فڕینی فڕۆکەکان هەروەها بەپێی زانیاریەکانی هێزی ئاسمانی ئەمریکا پێشهاتێکی نوێ لە خۆرئاوای ئێران واتە لەسەر ئاسمانی تەبرێز هەروەها رومیە یاخود ورمێ بە دیکراوەکەویش بوونی فڕۆکەی بیوەنی ئەمریکیە لە ئاسمانی ناوچەی خۆرئاوای ئێران بۆ یەکەم جار فڕۆکەی بیوەن کاتوانێ بۆمبی سەنگەرشکێن هەڵبگرێ لەسەر ئاسمانی خۆرئاوای ئێران هەیە ئەو وێنانە وێنەی ئێرانن سیستەمی بەرگری ئاسمانی لە تاران چالاک کراوە ئەو دەنگانە بەشێکی سیستەمی بەرگری ئاسمانین هەروان لە خۆرئاوای تارانیش فڕۆکەی بیوەنێ با دەنگی ئەومان گوێ لێبێ ئەمە
تارانە سیستەمی بەرگری ئاسمانیە بینرێ بە دیاریکراوی ئەوترێت لە خۆر ئاوای تاران سیستەمی بەرگری ئاسمانی چالاک کراوە بێگومان لە شەوانی پێشووتریش سیستەمی بەرگری ئاسمانی تاران چالاک بوو بە دیاریکراوی لە دوای هەڵبژاردننی ڕاهبەری نوێ سیستەمی بەرگری ئاسمانی تاران زیاتر چالاکراوە توانیویانە و شوێنانی زیانی پێبگات چالاکی بکەنەوە چاکی بکەنەوە بەڵام بردومانی سەختی فڕۆکەکانی ئیسرائیل بەشێکی زۆری سیستەمەکانی لەناو بردووە و هەروە ڕێگر نییە لەوەی کە فڕۆکەکانی ئەمریکا و ئیسرائیل ئامانجەکانیان لە تاران بپێکن چونکە بەشێکی زۆری ئەم سیستەمی بەرگری ئاسمانی کە لە تارانی پایتەختەیە سیستەمێکی کۆنە سەردەمی سۆڤێت و سەردەمی شەڕی عێراق ئێرانە و ئێستا فڕۆکەی F-35 لەسەر ئاسمانی ئێران بردومانەکە بۆیە بە ئاسانی ناتوانرێت کۆنتترۆلی ئاسمانی ئێران بکرێت وا جوگرافیایکی فراوانیە لە شەڕی 12 ڕۆژەشە فڕۆک یاخود ئاسمانی ئێران نەتوانرا بوو لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی ئێران و کۆنتترۆل بکە یاخود زیان بە فڕۆکە بگەن لە شەڕی 12 ڕۆژە ئێرانەکان وتیان کە دوو فڕۆکەی F-35 ئیسرائیل ماخستۆتە خوارەوە و فڕۆکەوانەکانیشمان دەستگیر کردو و دواتریان هینە سەر شاشە بەڵام ئاماژەی پێنەکاوە ڤیدۆکان بڵاو نەکرانەوە ئەم دیمەنانە دیمەنی کەمێک پێشێستەی تارانن سیستەمی بەرگری چالاک کراوە بینەرانی کورسان نویز ئەو وێنانی کێبینین وێنەی کەمێک پێش ئێستای تارانی پایتەختی ئێرانە جارێکی دیکە هێزی ئاسمانی ئیسرائیل و فڕۆکەی جەنگی ئیسرائیل و ئەمریکا چەند ئامانجێکیان لە تاران بردومان کرۆ بە تایبەت لە باشووری تاران ناوچەکانی تهران پارس جێگەی بردومانی سەخت و چڕی فڕۆکەی جەنگی ئەمریکا و ئیسرائیل بوون وەکو زانیاری خۆجیەکان لە تارانی پایتەختەوە ئاماژەی پێکەن بۆ ماوەی سەعاتێکە باشووری تاران لە ژێر بردومانی سەخت و چڕایەوە باشووری ڕۆژهەڵاتی تارانیش بە هەمان شێوە دەنگی چەند تەقینەوەیکیش لە ڕۆژ ئاوای تاران بە تایبەت لە نزیک فڕۆکەخانی میهراباد جارێکتر بیستراوە بە پێی زانیاریەکانی دەستگای میدیایی ئیسرائیل و هەروە بە پێی زانیاری خۆجیەکان لە تارانی پایتەختیش چەند جارێک بە چەند موشکێک ئامانجێک لە ناوچەی لەواسان لە باکووری تاران بردومان کراوە کە تاستێک پێوترێ باڵاشەهر ئەو گەڕەکانی کاکەونە سەروی تاران شوێنی نیشتەجێبوون و هەروە ناوچەی نیشتەجێبوونی خەڵکی بەرپرس و دەوڵەمەندەکانی تارانن چێ بەرپرسێکی باڵای ئێران کابێت ئاماژۆکو دەستگای میدیایی یاخود دەستگای ڕاگەیاندنی نزیک لە ئیسرائیل ئاماژەی پێکەن کە ئەو ئامانجانی لە لەواسان لە تاران بردومان کراون بەرپرسێکی باڵای ئێران کراوەتە ئاماج بەبێ ئەوەی ئاماژە بەوە بکرێ کە کێ بۆ یاخود چ پۆستێکێ بووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوش ژمارەیەک بەرپرسی باڵای ئێران کران ئاماج لە ناو تارانی پایتەخت لەوانە عەلی لاریجانی سەرۆکی ئەنجومەنی پاراستنی ئاسایشی ئێران هەروەها وەزیری ئیطلاعاتی حکوومەتی ئێران دیارترین ئەو بەرپرسانە بوون لەگەڵ فەرماندەی بەسیجی ئێران کە سێ بەرپرسی باڵای دیاری ئێران بوون لەلایەن فڕۆکەی جەنگی ئیسرائیلەوە کرانە ئامان چونکە هەواڵەکان هەرزوو لەلایەن وەزیری بەرگری ئیسرائیلەوە بڵاو کرایەوە کە وتی فڕۆکانمان و هێزی ئاسمانی ئیسرائیل ئەو بەرپرسانی کردوتە ئامانج کە هەرێک لە عەلی لاریجانی هەروەها وەزیری ئیطلاعات و بەرپرسی بەسیجی ئێران بوون هەروەها زانیاریکی نوێژ کە کەمتر ئەم بابەتە باس کراوە یەکەم جارە لە ماوەی جەنگا ڕوو ئەدات ئەویش بوونی فڕۆکەی بیوەنی ئەمریکیە لەسەر ئاسمانی ڕۆژئاوای ئێران کە بە ناوچەی حەشاردان و تونێلی درۆن و موشکی ئێران ناسراوە خۆرئاوای ئێران
بەهۆی بوونی زنجیرە چیاکانی زاگرۆس بەوە ناسراوە کە شوێنی موشک و درۆنی و تونێلەکانی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانە و ناوچەیەکی گرنگە لە شەڕی 12 ڕۆژەش ئیسرائیل بە بەردەوامی خۆرئاوای ئێرانی بردومانە کرد بە تایبەت تەبرێز لەگەڵ ناوچەکانی نزیک ورمێ کە بەوە ناسراوە لێەوە هێرشی موشکی بە دیاریکراوی بۆ سەر ئیسرائیل ئەنجامەدرێ بەهۆی نزیکی جوگرافیان لە ئیسرائیل. بێگومان شەڕ و ئاڵۆزیەکان لە ناوچەکە بەردەوامە وەڵامی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانیش بۆ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بە تایبەت بۆ سەربنکە و بارگاکانی ئەمریکا لە ناوچەکە بەردەوامە ناوبەناو چەند سەعاتێک ئەگەری هەیە هێرشەکان وەستا بێتن بەڵام بە دیاریکراوی لە درنگانێکیشەوە شەپۆلی هێرشەکان دەست پێەکە. هەرچەندە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە من خەبیری سەربازی نیم، زۆر شارەزای کاروباری سەربازی نیم، بەڵام سەرنجم ماوە لە کاتی بوونی بای بەهێز و باران کەمتر لە عێراق هێرشی درۆنی و موشکی گرات ئەنجامەدرێ. پێچێ بابەتی کەشوهەوا هەندێک جار کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی هێرشەکان بە تایبەت ئەوانەی کە گروپە چەکدارەکان لە عێراق و بەرەی مقاومە ئەنجامی ئەدەن. ئەچمە لای کاک عیماد بۆ باسکردنی هەندێک پرسی پەیوەست بە نەوت و غاز. کاک عیماد، لە بابەتی بردومانکردنی کێڵگەی نەوتی ئەبینین ئێران پاڵاوگەی نەوتی بردومانەکە، ئەمە چ تەئسیرێکی لەسەر بازاڕەکان هەیە؟ بەڵێ، ئێران ئەوەی کە ئێران بیری لێکاتەوە بە پێچەوانی ئەوەیە کە ئەمریکا بیری لێکاتەوە. ئێران بیر لەوە کاتەوە چۆن دەور و بەرەکەی تووشی شەلە لێ بکە بۆی کە تەئسیر بکاتە سەر ئەمریکا تا ڕادەیەک لە مەوقفێکی نەرم بنوێنێ یاخود تۆزێ مەفهومی لە شەڕەکە بەرەو گۆڕانکاری بڕوە. بەڵام ئەوەی کە ئەمریکا بیر لێکاتەوە وانە بەدەلی لەوەی کە ئەبینین ئەمریکا باسمان کرد کە ژێرخانی نەوتی ئێران ناکاتە ئامانج، چونکە بەرنامەی تایبەتی خۆی هەیە بۆ دوای ئەم جەنگە. ئەوە هەر لەبەرەوە ئەبینی جیاوازیەک لە بینی بۆ چوونەکان هەیە و ئەوان بەنەوعێک بیرەکەنەوە، ئەوانیش بەنەوعی تر بیرەکەنەوە. ئەوە هی ئەوەیە. کاک عیماد، ناچارم ڕادگرم بنیامیناتانەوە سەرۆک وەزیرانی سای قساکە ڕاستەوە خۆی گوازینەوە. قورسە کە بۆ خەڵکی بە تەمەن و بە کاتێکی سەخت بەسەرەبین و نامەوێت لێتانی بشارمەوە بە شێوەیەکی پەیتا ئێمە گرنگی زیاتر بە قەرەبووکردنەوەی شایستە ئەدەین، چ بۆ هەموو هاوڵاتیان بەبێ جیاوازی. و ئێمە بە کارێکی گەورە ئەنجامەدەین و دەزانین کە ئێوە ئۆقرەگرتنتان شایەنی ڕێزە، شایەنی پێزانینە و بۆ حکوومەتیش بە هەمان شێوە و بۆ سوپا و بۆ هێزەکانی بەرگری. هێزەکانمە بەردەوامە بن لە بەرگریکردن و لەم هاوڵە بەردەوامە بین بۆ بەدیهێنانی ئامانجەکانی جەنگ. ئێمە گەلێکی خۆگرین، هەموو کەسێک ئەمە ئەزانێت. نەڕێی ئێمە نەڕێی شێرە و لە سەرانسەری گۆی زەوی بەرچاوە و هەمووان گویان لێە. توانای موشکی و ویستی گەیشتن بە پرۆگرامی سەکی ناوکی قابلی قبول نییە لە ئێران. ئێمە هەموو تواناکانی پرۆگرامی موشکی ئێرانمان تێک شکاندووە و بەردەوام ئەبین لەو پاشماوەی موشکی بالستیک کەماوە ئێمە هەمووی تێگەشکێنین بە هەمان شێوە کارگەکانی بەرمێنانی موشکی بالستی و لە ناو ئەوەی
مژدەی ئەوەتان ئەدەینێ کە ئێران چیتر توانای گەیشتن بە چەکی ناوکی و پەرەپێدانی پرۆگرامی وشەیەکی بالستین نەماوە. ئێمە بەردەوام ببین تا هەمووی ئەکەین بە تۆز. ئێمە دەستکەوتی گەورەمان بەدەستهێناوە هەر لە ناوبردنی خامنەی و بەرپەرزدانەوەی پرۆگرامی سەربازی و هەروەها سەرکردەکانی بەسیج لە ماوەی دواییشدا عەلی لاریجانی بکوژی گەورەمان لە ناو برد. هەروەها سەرکردەکانی بەسیج کە کۆمەڵکوژێکی گەورەیان ئەنجام داوە لە دژی گەلەکەیان. هیچ شوێنێک بۆ ئەم کەسانە نابێتەوە. ئێمە جەخت لەوە ئەکەینەوە کە ئەوانەی کە ڕێبەرایەتی پاسدارانەکەن لە ژیاندا نەمێنن، ئێمە لیان ئەدەین بە شێوەیەکی بەردەوام و ڕۆژانە لە ماوەی 24 سەعاتدا و لە هەموو شوێنێک لیان ئەدەین، لە ئاسمان یا لە سەرزەوی و تەنانەت لە ژێرزەویشدا و لە دەریاشدا لیان ئەدەین. ئێمە کەشتی جەنگیمان لە ناو برد لە دەریای قەزوێن، کەشتی یەکەم و کەشتی دووەممان لە ناو برد و بە هەمان شێوە بەردەوام ببین. ڕێنمایی ئەدەینە سوپا کە بەردەوام کار بکەن و لە پاسداران بدەن لە هەموو شارەکان. ئەوان لەمە تێگەیشتوون بۆیە ڕائەکەن و دەمەوێت لەم بارەوە شتێ بڵێم. ئەگەر گەلی ئێران ئەو دەرفەتە بقۆزنەوە کە ئێمە پێمان داون بوو بڕژێنە سەر شەقامەکان و بێگومان ئەتوان سەرکەوتوو بن. ئەمە ئەکەوێتە دەست ئێرانیەکان خۆیان. ئێستا هێزەکانی ڕژێم ناتوانن لێمان بدەن. מה שהם עושים לנו לא מתחיל להתקרב למה שהם תכננו, כי השמדנו להם יכולות רבות. ئێمە زیانمان بەرکەوتووە و هاوبەشین لە خەموو و دڵنەوایی خێزانەکان ئەدەین و هیوای چاکبوونەوەی زوو ئەخوازین بۆ بریندارەکان. بەڵام هیچ زیانێکی گەورە بە ئێمە ناگات. هەزاران سەربازمان ئامادەن. ئێمە بەرپەرچی چەندین موشکمان داوەتەوە، چەندین موشکی بالستی ئێرانمان بەرپەرچ داوەتەوە و ڕێگر بووین لەوەی کە موشکەکان شوێنە ئاوەدانەکان کەنە ئامانج. ئێمە چوینەتە قوڵایی کەرتەکانی غەزەش و جەبەل شێخ و لوبنان. ئیتر چیتر ئەوەی کە ڕووی داوە ڕووناداتەوە. ئێمە واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگۆڕین. هەر ئەمە شەکەی هەستاوی بە شێوەیەکی بێپێشینە و ئێستاش دەتوانین بڵێین دەوڵەتی ئیسرائیل لە هەر کاتێکی تر بەهێزترە و ئێران لە هەر کاتێکی تر لاوااسترە و ئەو شتێکە لە هەموو شتێکی تر چارەنووساسترە ئەوەیە کە ئیسرائیل بووەتە دەوڵەتێکی هەرێمایەتی. ئێمە لە زۆر بواردا باڵادەستین و هێزێکی جیهانی و ڕێبەرایەتی سیستەمی جیهانی ئەەکەین لە ڕوبەڕبوونەوەی خراپەدا و ئێمە کار لەسەر هاوپەیمانێتی نوێ ئەەکەین و پەرەمان داوە بە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکادا بە شێوەیە کە پێشتر وێنەی نەبووە لە مێژوودا و پەیوەندیەکەمان لەگەڵ سەرۆک ترامپ پێشینەی نییە و ئێمە شمشێری داوت بە دەستێکەوە ئەگرین و بە دەستێکی تر چڵە زەیتونی ئاشتیمان بەدەستەوەی. هەر یەکێک ئاشتی بوێت ئێمە لە باوەشی دەگرین و هەر یەکێک بیاوێت ڕوبەڕوومان بێتەوە ڕوبەڕووی ئەبینەوە.
بەردەوام ئەمە کلیلی چارەنووسی ئایندەی ئێمە بووە. هەروەکو کاربەدەستی سەربازی بە ناوبانگی جوو ئەڵێت ئێمە ناترسین و نالەرزین و بەهێزین چونکە ئێمە دوژمنانمان ئەبەزێنین. و هاوڵاتیانی ئیسرائیلەکە پرسن ئێمە چەند دەخایەنێت. منیش پێیان ئەڵێم چەندەی پێویست بێت بەردەوام ببین. گرنگەوەیە ئێمە خۆڕاگرین و بە یارمەتی خوا سەرکەوتوو ببین پێکەوە. Now that I dispatched this piece of fake news, I want to give you an سەرەتا بەخێرەتمدا دەکەم ئەمەوێت پێتان بڵێم من زیندوم America and Israel are acting together و ئێوە تێبینی ئەوەکەن کە من لە ژیاندام and unprecedented strength. ئەمەوێت هەواڵی تازەتان دەمێت لەبارەی ئاڵنگاریەکان. ئێمە لەژێر ڕێبەرایەتی سەرۆک ترامپ ڕوبەڕووی ئێران نەبینەوە بە هێز و مکوڕیەکی بێوێنەوە و ئۆپەراسیۆنی نەڕێی شێر هەموو هەڕەشەکانی ئەم ڕژەمە ئەوەستێنێت کە ڕابەرایەتی شەڕە کات لە دژی ئەمریکا و ئیسرائیل وەگەلی ئێرانی بۆ ماوەی 47 ساڵ تاوەکو ئێستا. تەنانەت خەڵکی خۆی ڕوبەڕووی مەرگەکاتەوە. ئێمە سێ ئەمانجمان هەیە. یەکەمیان ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی ناوکی، دووەمیە ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی موشکی بالستی و پێش و ڕوبەڕووبوونەوەی هێرشەکان پێشەوەی بمان کرێتە سەر تا ئەو کاتی گەلی ئێران چارنووسی خۆیان دیاریەکەن. ڕژەمی ئایەتوڵڵا تەنیا هێرش ناکاتە سەر ئەمریکا و ئیسرائیل بەڵکو هێرش ئەکات قەتەر و عومان و بە هەمان شێوە قۆبرسیش لە ئەوروپا. و ئێمە دەزانین کە ئەم موشەکە بالستیانە ئاڕاستەی هەموو شوێنەیەکرێن ئەگەر نەوەستێنرێن. بە هەمان شێوە هەوڵەدان هەموو جیهان بوەستێنە لە ڕێگەی داخستنی گەروی هورمز. ئیسرائیل یارمەتی خۆی ئەخات پێشکەشە کات بەو هەوڵانەی کە ئەی خاتەڕ لەگەڵ ئەمریکادا بۆ کردنەوەی ئەم گەروە. بەڵام دەمەوێ پرسیاریەوەتان لێ بکەم چۆن ڕژێمی ئایەتوڵڵا هەڕەشە لە جیهان نەکات. بێنە بەرچاوی خۆتان ئەگەر چەکی ناوکی یا چەکی موشکی بالستی هەبێت و بە هەمان شێوە کڵاوەی ناوکی هەبێت ئەبێت چی ڕووبدات. بۆیە ئەمڕۆ ئیسرائیل و ئەمریکا پارێزگاری لە خۆراڵەتی ناوەڕاست و هەموو جیهانەکەن سەرباری ئەو هەواڵە ساختانەی کە برەبیان پێدرێت هەر لە سەرەتای جەنگەوە پێش 20 ڕۆژ ئێمە ئەمانەوێت سەرکەوتووە بین و بەسەر توانە سەربازیەکانی ئێراندا زاڵ بین کە بە شێوەیەکی بەرچاو لاواز بووە و چەندین سەکۆی موشکیان لە ناو چووە و بە هەمان شێوە ئەو کارگانەی کە ئەو موشەکانە بەرهەم دێنن لەم ئۆپەراسیۆنەدا. ئێمە هەموو موشەکانمان و هەموو دامەزراوە ناوکیەکانمان لە ناو بردووە و ئێستاش ئەو کارگانە بەتاوی لە ناوە بین کە ئەم پێک هاتانەی ئەم موشەکانە بەرهەم دێنن و چەکی ناوکی بەرهەم دێنن. ئێمە لە هەموو بنکەکانیان ئەدەین و ئەو دامەزراوانە و کەشتیەکانیان نوقم بوون دامەزراوەکانیان چیتر ناتوانن ئەو پێکاتان بەرهەم بێنن کە پێویستیانە بۆ تەخەمەنی و هێشتا کاریشمان هەیە ئەنجام بداین و بەردەوام ببین لەسەری و دەمەوێت
بەوە کۆتایی بەو هەواڵە ساختەیە کۆتایی پێبێنم باسی بکەم کە ئەوەی کەوترێ ئیسرائیل ئەمریکا بکەش کردو بۆ جەنگی ئێران کەس دەتوانێت بە سەرۆک ترەمپ بڵێت چی بکات نەخێر سەرۆک ترەمپ خۆی ئەو بڕیارانە ئەدات کە پێی وایە لە بەرژەوەندی ئەمریکادایە و ڕوون و ئاشکرایە کە ئەزانێت چۆن ئەو جەنگە بۆچی ئەنجا ڕاگەیاندراوە ڕاوێژی لەگەڵ شارەزانی سەربازی و هەواڵگری ئێمەش ئەو هەوڵی لەو هەوڵی بەردەوام ببێت دەمەوێت ئەوەش بڵێم کە بۆ ماوەی 40 ساڵ ئێران هەڕەشە بووە لەسەر ئێران و جیهان بوو سەرۆک ترەمپ پێش 47 ساڵ کاتێک باڵیۆز خانەی ئەمریکا کۆنتڕۆڵ کرا لە ئێران و ئێستاش کەس نەیەتوانی پێ بڵێت چی بکات تەنانەت پێش ئەوەی کە هەڵبژێرێتەوە چاوم پێی کەوت وتی ئەتوانین جەخت لەوە بکەینەوە کە ئێران هیچ کاتێک ناتوانێت دەستی بگات بە سەشی ناوکی بۆچی؟ چونکە زیاتر لە 4 دەیە ئێران هۆکار بووە بۆ هەڕەشە بووە هۆکاری هەڕەشە بووە بۆ سەر ئەمریکا و ئیسرائیل و ئەو سەرشێتە توندڕەوە دینیانە دەست درێژی ئەکەنە سەر شارەسانیەتەکانی خۆراوە بە هەزاران ئەمریکیان کوشتووە لە ئەفغانستان و ماریزیان لە بەیروت کوشتووە و باڵێۆزخانەکانیان بردومان کردووە و هەوڵی کوشتنی سەرۆک ترەمپیان داوە و ئێستا شەڕەشە لە هەمووان ئەکەن وێنای ئەوە بکەن ئەبێت چی بکەن کاتێک ئەگەر ئەم سەر شێتانە کڵاوەی ناوکیان لەبەردەستا بێت هەموو شارەکانی ئەمریکا و ئەوروپا و جیهان بە ئامانجەگرن ئێمە وەکو ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ سەرۆکدا ئەمە ئەبینین ئەو سەرکردانەی کە خاوەنی شەڕەفمەندین ئێمە لەگەڵ سەرکردەکانی تریش لە جیهاندا قسەمان کردووە و هەمویان ئەزانن کە وە بە شێوەی کەسیش بە ئێمە بە منیان وتویانە کە ئەمە قبول کراو نییە و بە ڕاشکاویش منیش ئەیڵێمەوە سەرۆک ترەمپ بەرامبەر ئەو سەرکردایەتی کە لە ئەستۆی گرتووە لەو هەوڵی کە لە ئەستۆی گرتووە ئێمە سوپاسیەکەین کاتە ئێستا هەنێ پرسیار وەرەگرین want a transitional leader that will have a transition. You don't want to replace one Ayatollah with another. You don't want to replace Hitler with Himmler. So I think the question is, will the conditions be created for such a change? I think it's too early to say. And I think in the final account, as I said, it's up to the Iranian people to show that, to choose the moment, to rise to the moment. We can create the conditions, but they have to, they have to explore those. ئێمە نامانێت ئایەتوڵای ئایەتوڵایەکی تر جێگۆڕکێ پێکەین ئەو کەواتە بابەتەکە ئەکەوێتە دەست ئێرانیەکان خۆیان ئەبێ دەفەتەکە بقۆزنەوە باردۆخەکە دروست کراوە ڕەخسێنراوە بەڵام ئەبێ و باردۆخە بقۆزرێتەوە
گەلی ئێرانی ئەبێ خۆی هەڵسێت ڕاپەڕێت. ئێمە ئاسمانەکەمان کۆنتترۆل کردووە، بەڵام ئەوە ئەکەوێتەوە سەر ئێرانیەکان خۆیان. من نامەوێت هەموو وردەکاریەکتان لەم کۆنگرە ڕۆژنامەیەدا پێ بدەم. پرسەکە پەیوەندی هەیە بە چوونە دەرەوەی گەلی ئێرانی لە ماڵەکانیان و ڕژانە سەر شەقامەکان. لەوانەیە هەوڵێکە بێت بۆ حکوومەتی ئینتیقالی. هێشتا زووە ئایا بریان لەوە بین ئایا ڕۆ ئەدات یان نە. پێم وایە هەنێ ئامانجی ڕوونمان هەیە و ئەمانەوێت بەدیان بهێنی هەروەکو وتمان لە سەرەتادا لە ناوبردنی بەرنامەی وشکی بالستی بە تەواوی کە ئەنجامماندا، لە ناوبردنی بەرنامەی ناوەکی کە ئەنجامدا، بەڵام شتێکی کاتی هەیە لە ئێستادا بۆ ئەبێ هەنێ ئەمان هەیە بە تەواوی بەدی بێنین. بەڵام بە ئەوە بڵێن کە قسەکردن لەسەر بەڵکێشکردنی ئەمریکا بۆ ناوەم جەنگە بابەتێکە بۆ گاڵتە پێکردن ئەوترێت. سەرۆکترم بە ڕوونی وتی مەترسیەک هەیە ئەبێت هەنگای بەرامبەر بنرێت و ئەبێت هەموو هەڕەشەیەکی ڕیشەی لەناو ببرێت. تەنیا وێنای ئەوە بکەن چی ڕووی ئەدا لە ماوەی چەند مانگێکدا. خامنەی هێشتا ئەگەر لە ژیاندا بووایە ئەوە بەرنامەی ناوەکی چالاگە کردەوە و بەهەمان شێوە بەرنامەی موشەکیش تەنیا کاتێکی پێویست بوو، بەڵام بە شێوەیەک ئێمە نەمان هێشت بگەنە ئەو توانایانە و نەمان هێشت پەرە بە توانە ناوچیەکانیان بدەن. ئەوان دەڵێن ئەو توانایانیان نییە، بەڵام ئێمە دەڵێن ئایا بێت چاوەڕێ بکەین تا ئەگەنە ئەو توانایانە. بێگومان ناکرێت چاوەڕێ ئێمە بکەین. ئێمە چەند مانگێکمان پێویست بوو بۆ ئەوەی کە ڕێگری لەمە بکەین و هەموو توانانە لە ناو ببین. ئێمە نامانێت چاوەڕێی حکوومەتێکی ئینتیقالی بکەین. من ئەڵێم مەترسیەکی بەرچاو هەبوو ئەگەر هەنگاومان نەنایە وێنای قەبارەی ئەو هەڕەشانە بکەن، ئەو مەترسیانە بکەن کە ڕوبەڕووی ئەبووینەوە. سوپا پرسیارێکی تر فەرموو با گوێ لە پرسیاری ئەویش بگرین. فەرموو. پرسیارەکەت نابیستم. کۆتایی ئەم تەنگژەیە و ئەم تەڵەزگەیە چۆن ئەبینن؟ هەر وەکو وتمان هەنێ ئامانج هەیە ئەبێ بەدی بێنین. نامەوێت بە تاوی باسی پلانی جەنگەکە بکەم. ئێمە لەگەڵ ئەمریکادا هەماهەنگیمان هەیە و ئەمانجەکانمان ئەوێ بەدی بێنی و ئەبێ بڵێم و پێم وایە ئەمریکەکەم بە تاوی لەمە تێدەگەن چونکە ئێمە هاوپەیمانی ڕاستەقینەین و پێم وایە ئەبێت ئەوەی کە پێویستە بیکەینەوەیە کە ئەبێت هەنێ ڕێگای ئەلتەرناتیف هەبێت، جێگرەوە هەبێت لە بری ئەوەی کە خۆمان سنووردار بکەین بەو گەروی هورمزە، تەنانەت گەوروی بابلمەندەب لەسەر دەریای سوور. پێویستە دەرچەی وشکانی هەبێت لەو ناوچانەی
لە هەنێ ناوچە لە ڕێگەی دورگەی عەرەبی و تەل ئەبیبەوە و لەمەشدا بژاردەی ڕاستەقینە هەن کە دەکرێ ڕۆ بدات لە کۆتایی ئەم جەنگەدا بەڵام لە کۆتاییدا ئەبێت ئۆقرە بگرین چەرچڵ وتی دیموکراسیەکان بەدەست لاوازبوونەوە ئەناڵێنن بۆیە ئێستا دەنگی هەڕەشە ئەبیستین و لەوەدا ڕەنگەداتەوە کە ئێران سۆراخی موشکی بالەسی زیاتر و پرۆگرامی ناوشی ئەکات بەڵێ بینەرانی کوردستانی زۆر بینیتان سەرۆگوەزیانی ئیسرائیل و باسی هەندێک بارودۆخی پەیوەست بە جەنگ بابەتی سیاسیشی کرد تەنانەت باسیەوەی کرد کە هاڵێن ئیسرائیل و ناتانیاهۆ هانی ترمپیان ناوەشکنە سەراوتی کێ ئەتوانێت قسەیەک بە ترمپ یاخود بڕیارێکی پێ باگەر خۆی مەیلی نەبێت کێ ئەتوانێت شتێک بسەپێنێ بەسەرەوە بۆیە بڕیارەکە بڕیارێکی ئەمریکی و کۆشکی سپی و ترمپیە ئێمەش پاڵپشتیانی باسییان دێ بارودۆخیشی کرد وەکو ئاماژەیەک بۆ ئەو بیر و بۆ چوونەی کە لە سەردەمی بایدنەوە ئەو پلانەدانرا کە ڕێگەیەکی ئاڵوگۆڕی بازرگانی لە ئیمارات تێپەڕێت دەبێت بگاتە گەروی هورمز لە دیوی ئەو دیو بەتایبەت لە نزیک عمان بگاتە سعودیا و بە سعودیا بۆ ئوردن و بۆ ئیسرائیل کە لێەوە بگاتەوە بە بازارەکانی ئەوروپاوتی پێویست ناکە خۆمان بە گەروی هورمزەوە بەستینەوە ڕێگەی وشکانیتان لە بەردەما فەرمونون یعنی ئەمە دەرفەتێکە بۆ ئیسرائیل و بۆ ئەوروپا ئەو ئاماژەی پێچێت شتێکی ڕوون هەبێت لە داخستنی گەروی هورمز کە مەیلیکان هەبێت بە داخراوی هێڵنەوە وەکو جێگرەوەیەک ئیسرائیل بەکاربێت کە بابەتێکی زۆر گرنگ بوو تیشیکە ئێرانی تر ناتوانێت ئۆرانیۆ بپیتێنێ و دروستکردنی موشکیش ناتوانێت واتە بەشێکی ئامانجەکەمان بەدی هێناوە دوو ئامانج لە سێ تەنها پرۆکسیەکان ماون کە زۆر قسەی لەسەر نەکردن ئەگەر نا ئەو دوانی تری وتی تەواو کۆتایی هاتوو خەڵکی ئێران دەرفەتە بۆتان بێنە سەر شەقام ئەگەر نامە دوو ئاماژمان بەدەست دێناوە لۆدینەکە لە 160 پڕ بۆتەوە ماەتی لە 100 و دوایی لەوەی ئەو دەرفەتەتان نەبێت هەر هاوکات لەگەڵ کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران هێرشێکی موشکی بۆ سەر ئیسرائیل ئەنجامدا ساتی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین ناتانیاهۆ کاتێک بۆ میدیاکان قسەیە کرد سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران لە چوارچێوی وعدەی سادقی 4 هێرشێکی موشکی بەرفراوانی بۆ سەر هەندێک ناوچە بە تایبەت لە باشووری ئیسرائیل و وەروە لە باکووری ژەڵیان حیزبوڵڵاوە ئەنجامدرا وەک ئاماژەیەک بۆ ئەوەی ئەگەر ناتانیاهۆ لە ئیسرائیل بێ جۆرێک لە مەترسی و دڵڕاوکێ لەو شوێنە دروست کات بەڵام هەندێک میدیا بە تایبەت میدیای عەرەبی جەزیرەی قەتەری ئاماژەی بەوە کردووە کە ناتانیاهۆ لە ژێرزەمینێک کۆنگرە ڕۆژنامەوانەکەی کردووە ئەمە لە کاتێکدایە کە جەزیرە و پەیامنەرەکەی لە دوای شەڕی غەزەوە لە ئیسرائیل دەرکراون واتە هیچ نوێنەرایەتێکی ڕۆژنامەوانی نییە و زۆربەی کاتیش سەرکردەکان کاتێک پرس کۆنفرانسەکەن دواتر بە ڕیکۆردکراوی لێ ئێنەوە مەرجنی ڕاستەخۆبی ئەو نەخشەی کە لەسەر شاشی کورسان نیوزەی بینن هەندێک ناوچەی دیاریکراوی ئیسرائیلە فەڵەستینە کە حەیفا و هەندێک شوێنی دیکە ئامانجی هێرشەکانی ئێران بوو ئەو وێنانەشی بینن هێرشی موشکی ئێرانە بۆ سەر ئیسرائیل کە لە کاتی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی بنیامین ناتانیاهۆ سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەنجامیدا ئەو وێنانی کە لەسەر شاشی کورسات نیویزە بێنن ساتی هێرشی موشکی سوپای پاسدارانە بۆ سەر ئیسرائیل لە چوارچێوەی وعدەی سادقی 4 کە ماوەی 20 ڕۆژە وەڵامی ئێران بۆ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بردومانکردنی ئیسرائیل و بەشێک لە بنکە و بارگاکانی ئەمریکای لە وڵاتانی کەنداو ئەو وێنانە وێنەی موشکی ئێرانی لە ئاسمان لە هەندێک شوێن هەندێک جار لە عێراق لە ئوردن ئەبینرێن و لە سووریاش هەندێک جار وێنەکان ئەبینرێن پێشەوەی بگەنە خاکی ئیسرائیل لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو ئێران تەکنیکی نوێی هێرشی موشکی بەکارهێناوە کە هیچ بریتێ لە ناردنی موشکی هێرشووی یاخودەوەی پێوترێ بارانە موشک ئەوەی ئێرانیەکان خۆیان سوپا لە ڕاگەندراوەکانی ئاماژەی پێکە بارانە موشک کە خوڕەمشەهری 4 ئەنێرێت لەسەر ئاسمانی ناوچەکە زیاتر لە 80 پارچەی لێ بێتەوە بەڵام زۆربەی کات وێنەی کەوتنە خوارەوەیان کە کەونە سەرزەوی
کاریگەریان زۆر بەدەر ناکەوێت. هێرشی موشکی ئێران کاتێک ئەنجامێدا بە پێی دوایین ڕاگەیەندرا و نزیکەی 285 موشکی ئێرانی گەیشتونەتە خاکی ئیسرائیل. لەو موشەکانی کە ئاراستی کردوون بۆ ئیسرائیل 285 موشکیان گەیشتونەتە ئیسرائیل کە بەشێکی زۆریان بەرپرس داونێتەوە و ژمارەیەکیان بە نزیکەی لە سەدەیان کەوتونەتە سەر خاکی ئیسرائیل و ناوچەی نیشتەجێبوون و سەربازی بەبێ ئەوەی کە زانیارێکی وردەبێت چکە ئیسرائیل گەمارویەکی توندی ڕاگەیاندنی هەیە بۆ بڵاوکردنەوەی وێنە و هەواڵ و زانیارەکان پەیوەست بە ناوخۆی ئەو وڵاتە سەرڕاوی کە ژمارێک لە ڕاگەیاندنکار و پەیامنێری ئاژانسە جیهانیەکان لە ئیسرائیل هەن بەڵام بە هیچ شێوەیەک ڕێگیان پێ نادرێ دەم و دەست هەر شتێک لە شوێنەی ڕوویان ڕابکەنە سەری وێنەی بگرن و بڵاوی بکەنەوە بەڵکو پێویستە لایەنی ئەمنی ڕێپێدانیان پێ بکاتەنها ئەو ڤیددیویاننی بڵاوەکرێتەوە کە زیاتر بە شوێنی نیشتەجێبوون کەوتووە وەک ڕاکێشانی هەست و سۆز بنیامین نێتانیاهو لە کاتی کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەش ئاماژەی بۆ کرد کە ئێران دەستی نەپاراستووە لە کردنە ئامانجی خەڵکی مەدەنی لە کردنە ئامانجی سەربازی ئەمریکی لە مالیزیاوە بۆ وڵاتانی کەندا و تەنانەت وتی کە هەوڵی تیرۆرکردنی دۆناڵد ترەمپی شیاوە. ئەو وێنانە وێنەی هێرشی موشکی ئێران بۆ سەر ئیسرائیل لە کاتی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی بنیامین نێتانیاهو هەرچەندە ئەوەی کە جیاواز بوو لە کۆنگرەکەی نێتانیاهو بریتی بوو لەوەی کە لە پشتیەوە پەردە هەبوو پێشتر کاتێک کۆنفرانسێکی هەبووە لۆگۆی ئەنجومەنی وەزیرانی ئیسرائیل هەبوو وەکو نووسینگەی سەرۆک وەزیرانی ئیسرائیل بەڵام ئەم جارە پەردەیەک و ئاڵادانرا بوو کە زۆر جار لە ڕووی ئەمنیەوە بەرپرسان ئەم جۆرە لە باگراون بۆ کۆنگرەکانیان دانێن چکە شوێنەکان بە ئاسانی ناناسێنەوە. چاقیمات لە کەرکووک میوان بوو لەسەر بابەتی پرسوونەوت قسەکانی پێبڕی ئاماژەم بۆ کرد بۆچی یاخود ئەکرێ پشت بە جێگرەوەی ترچی ببەسێ لە کاتێک گەروی هورمز وایە یاخود بۆ بردومانی کێڵگەنەوتیەکان ئەکرێ کاگەمال سوپاس دەکەم بە کورتی وەڵامی کۆم بیتەوە مەمنون. بەڵێ بابەتی جێگرەوەی گەروی هورمز بابەتێکە ئەبوایە لە زووە بیرمان لێ بکردایەتەوە وەکو وڵاتی عێراق بەڵام بیر لێ نەکرایەوە وەکو باسمان کرد. ئێستا بەرنامە هەیە بۆی کە بیر بکرێتەوە بۆی کە خەتی جیهان کەرکووک جیهان نۆژەن بکرێتەوە ئەویش ماوەیەکی پێچێ خۆشبەختانە ئێستا خەتی کوردستان جیهان هەیە ئەو گرێبەستەی ئەو ڕێکەوتنەی کە دوێنێ چۆ بواری جێبەجێکردنەوە 250,000 لە ناوتی کەرکووک تێکەڵ بە بۆری نەوتی کوردستانەکرێت چێوە بەندەری جیهان ئەمە یەک لەوانەیە کە جێگرەوەی هەرچەنە ئەگەر بەراوردی بکەن بە 3.5 ملیۆن ڕۆژانی جاران پێش شەڕەکە ڕێژەیەکی کەمە لە هەمان کاتە ئێستا وەکو باسمان کرد بیر لەوە کراوەتەوە لە پێرەوە حکوومەتی عێراق دەستی کردەوە بە ئیمزاکردنی گرێبەستەکان بە فرۆشتنی نەوت بە ڕێگەی ترێلە و شاحینات بەڵام ئەمانە هەمووی چارەسەری کاتیە لەگەڵ تەواوبوونی شەڕەکە و لەگەڵ دامەزرانی ئەم حکوومەتەی ئێستا کە بێتەوە ئەبێت زۆریش پێویستە ئەبێ حکوومەتی عێراق یەکسەر دەست بکاتەوەی کە خەتەکەی عەقەبە تەواو بکە و خەتی بانیاس ئەمانە تەواو بکە ئەمانە ئەبێ ئەگەر ئەمانە هەمووی تەواو بێ جیهانەکەش بێتە سەری ئەو جیهانی کە هەیە ئێستا هەیە و تەمەنی 50 ساڵە خۆی لە خۆیان بێن نۆژەن بکرێتەوە ئەمانە ئەتوانم بڵێم ئەگەر بێت و ڕۆژان گەری هورمزیش نەبێت بەم 3-4 خەتە ئێمە توانین 3 ملیۆنیۆکە هەناردە بکەین و هیچ شەشمان نابێت لەبەرەوە بەرنامەدانان بۆ ئەم چەند خەتانی کە باسمان کرد خەتی حیفا هەیە چەنە مۆزۆی حیفا ئێستا ناتوانین باسی بکەین ئەوە لە چلۆشتەوە وەستاوە ئەبێ نێتوەرکینگە لە پایپلاین دروست بکرێ بۆ ئەوی کە نەوت نەک لە یەک شوێنێکەوە لە چەنەها جێگەوە لە چەنەها چێلگەوە هەناردەی گیان بکرێت لە چەنەها منفەزەوە ئەمە خۆی لە خۆیان چارەسەرە بۆ ئەوەی کە عێراق سبەی دووسبەی لە کێشەیەکی تر لە مستەقبەلا نەکەوێتە ئەم ئەزمەی کە ئێستا تێکەوتووە وڵاتانی دراوسێ هەمووی حسابی خۆیان کردووە بەڵام بەداخەوە عێراق حسابی خۆی نەکردو و یەکەم ئیشی ئەم حکوومەتی کە سەبێتەوە ئەبێ ئەم پرۆژانە هەمووی تەواو بکە و ئەم تەواوکردنی ئەم پرۆژانەش پێم خۆشەوە باس بکەم یعنی هیچ نییە ئەگەر بێت و بەراوردی بکەی بە میزانی عێراق هیچ نییە یعنی ئێستا ئەو هەموو خەتانی کە باسمان کرد هەموو ئەگەر بێت و بێنە سەر حازری و هەمویان لەسەر پێبن بۆ هەناردەکردنەوت
هەمووی تقریبا بە هەمووی خەتەکانەوە 4 بۆ 5 ملیار دلاری تێناچێت 4 بۆ 5 ملیار دلار هیچ نییە بۆ عێراق مانگانە عێراق مانگانە 8 ملیار دلار بەس بۆ مانگانە بەس بۆ ناو عێراق زۆر ماندوم کردی زۆر تۆم هێشتەوە بەرچاوڕوونێکی زۆر باشیانی لەسەر و باردۆخەی لە گەروی هورمز لە بابەتی پرسی وزە و نەوت هەیە زۆر سپاس کە لەگەڵمانەوەی بەڕێز عیماد تاڵبانی شارەزای بازاڕی نەوتوزە هەروە میوانێکترمان هەیە کاک یاخود دکتۆر نەوزاتی تۆتی پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا بەرامبەر بە پرسی کورد کە لە لەندەنەوە لەگەڵمانەوە دواتر هەندێک باردۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ کاک دکتۆر باسەکەم پێشەوە هەندێک بابەتی وزە هەیە وەک تەواوکاری قسەکانی کاک عیماد لەگەڵتانە باسی کەم بەڕێزان لە پێشهاتی نوێ لە ماوەی 24 ساعتی ڕابردوو یەکێک لەو ناوچانەی کە بردومان کرا یەکێک بوو لە کێڵگە و پاڵاوگەی غازی قەتەری قەتەر بەوە ناساوە کە هەناردەکاری سەرۆکی غازی سروشتێ بۆ جیهان لە ڕووی یەدەگەوە پێنجەم وڵاتە لە سەراستی جیهان کە یەدەگی غازی هەبێ قەتەر ڕووبەرێکی بچووک و ژمارەی کەمی دانیشتوانیە و غازی بەرهەمێنێ بەشی زۆری هەناردەکە بۆیە ئەمە قاچم تۆزە نوێ دەرەکەوێت لە خۆمە بینەوە جا قەتەر دووەم هەناردەکارە پێنجەم یەدەگی جیهانیە دووەم هەناردەکاری غازی جیهانی لەبەرەوە خۆی کەم بەکارێنێ ژمارێکی زۆر نێرێتە دەرەوە بڕێکی زۆرە نێرێتە دەرەوە یەکێک لەو شوێنانی کە لە 24 ساعتی ڕابردوو بردومانکرا و دوو جار ئێران بردومانی کردەوە لە بەرامبەر ئەوەی ئیسرائیل پارسی جنوبی بردومان کرد بوو بریتی بوو لە ڕاسیلەفان کە بە کۆڵەکەی سەرۆکی ئاسایشی وزە دائەنرێ لە کەنداو چونکە ڕاسیلەفان بە تەنها ڕۆڵێکی سەرۆکی لەسەر ئاستی جیهان نییە لەو گەورەتر و بەهێزتریش هەیە ئەوەی کێکە لە کێڵگە گرنگەکان بەڵام لە ئاستی جیهان وەکو ڕۆڵی یەکەم نا ڕاسیلەفان بەرهەمهێنەر و هەناردەکاری غازە لەسەر ئاستی کەنداو وەکو کێڵگەیەکی گرنگ ئەگەر نا کێڵگەی گرنگتری وزەش هەیە لەسەر ئاستی جیهان بەڵام ڕاسیلەفان پێگەیەکی گرنگ و ناوێکی دیاری هەیە بە تایبەت بۆ هەناردەکردنی غاز بۆ ئەوروپا لەسەر ئاستی جیهان بەهۆی هێرشەکە ئێرانەوە لە 150 لە کێڵگەکە زیانی بەرکەوتۆ لە 100 کێڵگەکە وێران نەبووە تەنها لە 150 زیانی بەرکەوتووە کە قابلی ئەوەیە زوو ئیشی تیا بکرێتەوە بەڵام ڕاسیلەفان تەنها دوێنێ بردومان نەکرا لە دوی سێش بە 3 درۆنی خۆکوژی شاهید 136 هەمان کێڵگە بردومان کرا و کارکردن تیا وەستا لەو کاتەوە هەناردەی غاز لەم کێڵگەیە وەستا بوو واتە لە شوازێکی بەرهەمهێنان و هەناردەکردنا نەبوو کە دوێنێ بردومان کراوە کە زیاتر میدیاکان قەتەر خۆشی مەبەستی بوو کەم بابەتە گەورەکە خۆی بە مەزڵوم ببینێ بڵێ کە زۆر بە خراپی بردومان کراوم خەتای ئیسرائیل بۆ ئەمەی کردووە ئێشەکەی قەتەر ڕاسیلەفان نەبوو ڕاستی کە دوێنێ وا باسی کرد پارسی جنوبی بوو چکە ئەو کێڵگەنەوتی ئێران کە بردومان کرا پارسی جنوبی کێڵگەیەکی هاوبەشی قەتەری ئێرانیە قەتەر لە بەشی خۆی بەردەوامە لە بەرهەمهێنان بەڵام بێگومان کاریگەری لەسەر کێڵگەکە ئەویش دروستەکە و هەروە بە جۆرێک لە بەزاندنی سنووری قەتەری زانیوە کە ئیسرائیل ئەمە دووەم جارە لە دوای کردن ئامانجی بەرپرسانی حەماس لە ساڵی ڕابردوو لە قەتەر ئەمە دووەم جارە هێزی ئاسمانی ئیسرائیل لەگاتە ئەو ناوچەی و بردومانەکە بەبێ قەتەرەکان جاگەدار بن ئێشەکەی قەتەر زیاتر لەم ڕۆوە بوو دانێک تامپەڕان بیگەڕێنەوە بە بزانین چی بوو ژمارەکە باسکەین خێرا ئینی مەکەن ڕاسیلەفان تەبەن بە بابەتی پیشەسازیش گرنگە غازی سروشتی تەنها بۆ سووتان گرنگ نییە لە 180 غازی ئیمارات لە ڕاسیلەفانەوە دابینەکە پێچەوانی ئەو داتایانی کە هەندێک کەس دەڵێن لە 120 غازی جیهان قەتەر خۆی بە تەنها لە 112 هەناردەی جیهان دابینەکە چجای ڕاسیلەفان کە تەنها لە 180 غازی قەتەریش ئیماراتیش دابینەکە نزیکەی لە 150 بۆ 60 غازی قەتەر خۆیەتی واتە ناکاتە لە 106 بۆ حوتی هەموو جیان بەڵام بێگومان ڕۆڵێکی گرنگیە چکە گەری ئەم هێرشانە بەردەوام بنەوە و وەکوتی شم ئەم هێرشەوە سابوو یعنی لە دوی سێوە قەتەر بەرهەمهێنانی لەم کێڵگەوە ساندوو گەروی هورمز ناتوانێت غازی پیا بڕوا نەوتی پیا بڕوا تاکو بەرهەمهێنانی هەبێ و غازی ژۆک و نەوت نییە بتوانێت کۆگا بکە هەڵگیرێ لە دوای ئەمە هەندێک زانیاری هەیە بە ئەوشتان بۆ باس بکەم کە وەک باسم کرد قەتەر زیاتر ئێشی پارسی جنوبی هەبوو بۆ ئیسرائیل ویستی ئەم بابەتە گەورەکە بە دوو ئامانجەکەم ئیسرائیل لای ئەمریکا شکات لە ئیسرائیل کا بڵێ ئەوە هاوپەیمانەکەت هاوبەشەکەت
خەریکە سنووریە مابەزێنێ و مەترسی گەورە بۆ ئێمە دروستەکە و ئێرانیش ئەم هێرشەی تۆ کردوتە سەر من ناحەقیە. ئیسرائیل لە تۆی یاوە تۆ بۆ هێرشەکەیتەوە سەرخاکی ئێمە و بۆ بابەتی پیشەسازی و تەکنۆلۆژیا و پزیشک و هەندێک بابەتی تریش گرنگە بۆ بابەتی هیلیۆمیش ڕاستیلەفان گرنگی خۆی هەیە. غازی سروشتی تەنها بۆ سووتان گرنگ نییە، بۆ بابەتی سوتەمەنی و پیشەسازیش غازی سروشتی گرنگی خۆی هەیە، چکە مادانەی لە نێو غازی سروشتیا هەن وەکو پێکاتی تر و توخمانی ترکە هەن ڕۆڵیان هەیە لە بابەتی پیشەسازیە لەسەر ئاستی جیهان، ئەمە ڕۆڵێکی گرنگیە. باش جیاواز لە ڕاستیلەفان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ناوبەناو هێرشی درۆنی و بوشکی ئەکرێتە سەر فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر، سەر کونسڵخانی ئەمریکا لە هەولێر، لە ئاسمانی هەولێر بەشێکی زۆریان تەقێنرێنەوە پارچە و پاژماوەی ئەو فڕۆکە و درۆنانە ئەکەوێتە شوێنی نیشتەجێبوون یاخود لە دەروی نیشتەجێبوون ئەکەوێتە خوارەوە. بەیانی جەژنە خەڵە خەریکی خۆ ئامادەکردنە بزانین لە هەولێر باردۆخ چۆنە لە قارەمان جەوهەر پامینەری کورسان نیوز لە هەولێر ساکەم. قارەمان سڵاو لێبێ، پێشاو پێش جەژنە پیرۆز بێ. ئێستا خەڵک یەکە پێشەوەی جەژن ڕووبا جەژنە پیرۆزاکەن نایخەنە یەکەم ڕۆژ. باردۆخی هەولێر چۆنە خەڵک خۆی چۆن حازرەکە بۆ بابەتی جەژن. دکتۆرە کاتت باش جەژنی تۆش پیرۆز بێتن. دیارە ینی لە سەرەتا کە باست کرد هێرشە درۆنیەکان بۆ هەولێر بەردەوامیان هەیە، بەڵام ئەمڕۆ ینی هێرشەکان کەمتر بوون. نی لە بەیانیەوە تاوە کوێستەکە قسە لەگەڵ تۆ دەکەم دوو درۆن لە ئاسمانی هەولێر تەقێنرانەوە ببێتەوە زیانی مادی و ژیانیان هەبێت، لەگەڵەوەش چوار درۆنی تریش بە هەماشەوە لە بارەگایەکی پێشبەرگەی داوە لە ڕۆژئاوای شاری هەولێر بە هەماشەوە دوو بریندار هەبوو، بەڵام برینەکانیان سووکە هەرو کات چارەسەریان وەرگرت. ئەمە دوای نیوەڕۆ بۆم هێرشانە لە ئێوارەوە تاوە کوێستا قسە لەگەڵ تۆ دەکەم هیچ هێرشێک ئاراستەی هەولێر نەکرێت، هیچ هێرشێک ئاراستەی هەولێر نەکراوە. لەگەڵەوەش ینی کەشوهەوا ساردە و باراناویە ئامادەکاریەکانی خەڵک بەردەوامی هەیە. سەندە ئێستا من لە سەنتەری شاری هەولێرم، بەهۆی بارانبارینەوە ڕەنگە قەرەباڵغیەکە ئەو تۆ نەبێ وەکو ساڵانی پێشووتر یاخود وەکو پێشووتر کە کەشوهەوا خۆشتر بێتن. لەگەڵ ئەم بارانە ڕەوشی ناوچەکە قەیرانی دارایی ئەمانە هۆکار بوونە بۆی کەوا سستی لە ئامادەکاریەکانی هاوڵاتیان هەبێت، بەرزبوونەوەی نرخ بەشێک لە کاڵاوشتومەکان ئەمەش بە هەوڵبارە بۆ ئەویکەوە ئامادەکاریەکانی خەڵک جیاوازتر بێ بەراورد بە پێشووتر. بۆیە ڕەوشی هەولێر تا ڕادەیەکی زۆر لە ئێوارەوە کە تاوەکو ئێستا ئارامە، دەنجی درۆن نایێت، دەنجی تەقینەوە نایێت. لەگەڵەوەش ئەو دوو شوێنەی لە هەولێر هەیە قونسڵخانە و فڕۆکەخانە زەنجی ئاگادارکردنەوەیان لێ نەداوە تاوەکو ئێستا، بەڵام پێشووتر زوو زەنجی ئاگادارکردنەوەیان لێ دەدا. ینی ئەو ئاماژانەی کە باسم کرد تا ڕادەیەکی زۆر ڕەوشی هەولێر ئارامە و ئامادەکاریەکانی خەڵکیش بۆ جەژن دەستی پێکرد و چاوەڕوان دەکرێت تاوەکو درنگانی شەو بازاڕەکان شوێنە شتێکان بە قەرەباڵغی بمێنەوە. قارەمان جەوهەر پامینەری کورسان نیوز لە هەولێر هەر بژیت بارانێکی باش بوو، وابزانی سلێمانیش ڕەشەبایەکی زۆر زۆبەیەزیە بوو ئێوارەی ئەمڕۆ و بارانبارینیش نمەباری لای قارەمانی ژۆ دەرکە و بارانێکی باش و لەگەڵی شابایەکی باشی هەبوو. ڕەشەباکەی سلێمانیش چۆتە هەولێر. دکتۆر نەوزاتی تۆتی پسپۆری پەیوەندی نێودەوڵەتی بە تایبەت پرسی ئەمریکا بەرامبەر بە کورد لە لەندەن میوانمانە، پێم خۆشە لەسەر هەندێک پرسی پێوەست بە کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاستی نێودەوڵەتی هەندێک شۆڤی بابەتەکان کەین. دکتۆر سڵاو لێبێ، لە بابەتی پرسی کورد یەکسەر دەست پێ بکەم لە نێو ئەم ئاڵۆزەی کە لە ناوچەکە هەیە بەرپرسانی حکومی و سیاسی لە هەرێمی کوردستان بەڕوونی وتوانەکە ئێمە بێلایەنی، بەڵام پریشکی ئاگرەکە لە هەرێمی کوردستانی شەیە. کورد ئەتوانێت چ ڕۆڵێک لەم ئاڵۆزیەی ناوچەکە ببینێ کە دواتر بە سوودی خۆی بشکێتەوە؟ بله زۆر سپاس. پێشترکی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆزیەوە و لە خەڵکی کوردستان پیرۆز بێتن. باش پیرۆز بێ. بێگومان وەک جناب شت ئاماژە پێ کرد پریشکی ئەوە گرە بە هەرێمی کوردستانیش کەوتووە، کەواتە ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان حتا ئێستا دیارە واضح هەست سیاسەتی هەرێمی کوردستانەوە بووە کە بەشێک نییە لەم شەرە و هەوڵی داوە خۆی لەم شەرە بە دوور بخێتن
و لچارچوبی سیاستی عراق که هرمی کردستان بشک بالا عراق و لچارچوبی سیاستی در عراق معامله لگرم قیرانه که دا بالا لگرم وجدان مخابن وقت دبین ریتن نکرده هرمی کردستان دولتانی تریش که بونمون دولتانی عربی كل فرتا وانقطيان أن بشك نيلم سرا وبجداني لم سرا وبلاياني وأمريكا من هالندا وبايرش كده سر إيران برا مجال جوانش روبروی هرشوی موسیقی و درون ایران بوده تا که تعلیم کردستانش به همان شو بداخل و اوای که جختی لسر اوای که دو کنالی دست نورکانی یعنی کردستان هرش لسر دولتانی دراستی درست ببیتن و تنها تهیزی پیشمرگی پاسوانی سنو لوی هیا بلام لگل وجدا او نبود الرجل اوای که ایران و هیزا پروکسیکان در عراق دا هرش نکنه سر کردستان تبینی استاد زیادتر لاستفاد جا بدرون و موشک هرش کرات سر کردستان بداخل يعني اگر که هرمی کردستان شکر دوسته بلام دیگه لوجدا من پیمایه هرمی کردستان دلائل که ولا روی سیاسی دیپلماسی دبی بردام بلا پیوندیان تلگر امریکا یا و اول بدات هرمی کردستان دو خارجی چلا روی سیاسی بی چلا سیستم مشکی که سایه کارگری کی سوره دیگه لوجدا به گمان دبی بردام بلا طرف سیاسی زۆر باش دکتۆر سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان هاوپەیمانەتی هێزی سیاسی هەیە لە سەرەتای جەنگەوە کە هێشتا هیچ بەرچاوڕوونێکیش نەبوو هەندێک میدیای جیهانی باسی چوونە ناوی هێزی پێشمەرگیانە کرد وەستم هێزی ڕۆژهەڵاتە بۆ ئێوە بەڵام هەرزوو هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات لەو بارەی ڕوونکردنەوەیانە دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان لەم قۆناغەیە پێشبینی چی لێکرێ بەکوێگات براستی روشلاتی کردستان پیوندی یا خود چرانوسی روشلاتی کردستان پیوندی به چرانوسی ایران واهیه تبی بزانین او چرایی که لگل ایران های برای که دیگر اگر لعاستک دا بمینید هم دا صلاة ایستا که ایران های بمینیدن بگمان بارناکم گران کاری که جوال روشلاتی کردستان رو بداتن و باردو خواهی که گران کاری که جوال رو نادتن بلام اگر بیتو او سیستمی که استال ایران هیا بریای و خاندری بدرید یا خود به هر رگه چلا رگه هیدی زمینی بید چلا رگه خود پیشاندان بید چلا رگه کدتای سربازی بید او کار من گمانم نی یک گرانکاری که زور گوله روشالات کردستانی شروع دادن لبیر ما نتشتن زور جامعه ما با خاله کردی یعنی دائما درزبونی کیانی سیاسی کردی لروشالات ناراس پیاندی به فاکتر اینا خواه نبیه بزرگتر پایندی به فاکتر یاریمی یعنی دولتی و هوا بونه کاتا کریمی کردستان درست مولا سالی نتوه پیاندی بشتر کویتو او قیرانه که لو کاتا و هرشی او پیمانا بسر عراق یعنی او رگه خوشکل بای هرمی کردستان او جینو فلایزون درست ببید تنانت باری عربی که 2011 دستی فکر او جاروشت اوای کردستان شرنا فلسطینیا درست بو او جاروشت اوای کردستان درست بو یا تنانت که احتمال او در فتکش بو روشالات کردستانش بیت که اوای که کیانه که اتونومی بیاشتگ میلوی درست بلند دوستان دوباره که ما استازی باز کند برای او پیوندی بکوی او معادله سیاسی و هیا که لا ایران رو عدتن دو خالی گرفت لیره ده آیا سیستمی که در رو خید آیا ایران اسرائیل و امریکا و بریاندا حتی استا به هیچ وقت باش کرا باسی او خاله نکرده باش او هەڵوێستەی کە بۆنە پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات هەیەە و تا ئەستێکیش چالاکی سیاسی و چالاکوانی مەدەنیەکانیش کە پەیوەستن بە ڕۆژهەڵاتی کوردستان باسیەکەن کە نایەنێ ئەوان یەکەم کەس بن لە ئێران هەڵگەڕانەوە یاخود شۆڕش یاخود ئەوەی کە پێوتێ ڕاپەڕین بکەن هەتاکو دۆخی ئێرانێکلان بێت تا چەند ئەمە بابەتێکی منطقیە لۆژیکیە لە ڕووی سیاسی و مەیدانیەوە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە بزانی لە معادلاتی سیاسی بەتایبەتیش لە ئیران و ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی کە ئەگەر سیستم لە تەهران لە تەوریست لە مەشهد ئەوانە نەڕوخێتن لە ڕۆژهەڵاتی کوردستان ناکەوێت یانە معادلەیەکی واضحە لەبەرەوەش تەنانەت تۆ حسابی ئەوە بکە ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا ئەگەر خۆ پیشاندانیش بیترێ یان ڕزگار بیکرێت بەڵام ئەگەر ئەو سیستەمە بمینیتن بەڕاستیژی ناوچە کوردیەکان ڕوبەڕووی کارەساتێکی گەورە دەبنە ڕوبەڕووی جینۆساید دەبنە خەڵکی ئەوێ ئاوارە دەبی لەبەر ئەمە تاکو دنیا نەبی لەوەی ئایا لە تەهران ئەو سیستەمە دەڕوخێت یا ناڕوخێت من پێم وانە ئەوەی جێک دەرفەتێکی باشە بێ بۆ خۆ پیشاندە لە ڕۆژهەڵاتی کوردستان شکووە ئاماژەم پێ کرد ئەگەر لە تەهران لە ئەسفەهان لە قۆم لە مەشهەد ئەو سیستەمە نەڕوخێت یا خۆ پیشاندان نەکرد یان دنیا نەبی ئەو سیستەمە دەڕوخێتن او کات روشلاتی کردستان خوب پیشاندان بکره یا ترازگاریش بکره من پیمای کت رو بروی کسایی که زور گوره دبید دیدنیه همان او سناریوی مطایی که کت رو دوباره ببید که به ملینا خلق برای سنورکان کوچی کرد لبر ما اوایی که اگل خالکان خالی دیتریش
زور باسی اوش دکر جنابش باسی که تنده راپورت کن لسر تا باسی دکر دبی کد بجدار بید لوا یا خطان هیچ خودیان دا که لروی زمینی یارمتی امریکا بدن باوی بجدار بیدن شد. میگم من اوش هر امان پیاندی با خاله وای. اگر هیچ کردی یا نه هیچ کانی اپوزیسیون دنیا نبلا یا استیمه در روخیتن براستی زور زحمت بو هیچ کی کردی یا خود بجداری او شرایط تو لالای که اگر لسر آسینی دولتی ریگاک نبید با کرد بپارێزرێتن یا خود باڵی نەبیتن بە شوەیەکی گەڕنتی کورد بێتە پاراستن من قەنەعەتم وایە ئەوە بە ژیانی کورتەوە دەبیت و دەبیتە هوکارێک بۆ ئەوەی کە بۆ نمونە کێشەی زۆر گەورە بوو تەنانەت بوارێمی کوردستانیش دروست ببیت لەبەر ئەمە بەڕاستیژی دەبێت خۆ بگەن بزانن معادلاتی سیاسی چ لە ئاستی جەمهوری لە ئیران بچێتەوە چ لەسەر ئاستی سیاسەتی ئەمریکا دەبیت چارەکیان بزان ئایا سیاسەتی ئەمریکا گۆڕانکاری بەسەرداڵاتیە بەو ئاراستەی کە بەرەو ڕوخانە یا خدایا سیاست ئەمریکا بەو ئاراستەیە کە گرنتیەکی کۆنگرتی بتەتە کورد دەپارێزیت ئەگەر لە هاوکێشەکانی ڕۆژهەڵاتدا یا خود ئیراندا بەجار بیتەنە لەبەر ئەمە بەڕاستیژی پێویستی بەیە زۆر بەوردی لەسەر ڕاوەستی دەبیت هەنگاو باوێژێ دواتریش کاراساتی لێکەویتە یا خود بە ژیانی خەلکی ڕۆژهەڵات بکەن. زۆر باش سەبارەت بە ئاستی نێودەوڵەتی جۆرێک گواوێنە ئەکرێ بەشێک لە میدیاکان بە تایبەت ئەوانی کە نزیکن لە ئەوروپیەکان جۆرێک لە گۆشەگیری بۆ ئەمریکا و ناتانیاهۆ و ترەمپ دروست بۆ لەم جەنگەیە ئایا ئەمە واقعە ئەو هاوپەیمانێتیە درێژخایەن و پڕ هەمە چەشنەی ئابووری و سیاسیەی نێوان ئەوروپا و ئەمریکا بەم جۆرە جەنگەی ئێران درزی گەورەی تێکەوێت یاخود ئەمریکا و ترەمپ بە تەنیا جێڵێن گۆشەگیرەکەن لەلایەن ئەوروپیەکانەوە ئەتوانرێت؟ ئەوەی هەتا ئێستا هەیە خۆ ئامانجییان دیارە ئامانجی ئەمریکا و ئامانجی ئیسرائیل بە شێوەیەکی واضح لەسەر شاشەکان دەڵێن تەنانەت ئەو راپۆرتە ئێوە ئاماژەتان پێگیر کە کنگرەی ڕۆژنامەوانی نەتەنیاهو بە واضحی ئاماژەیان بەو خەڵانەی کرد کە باسی دیگەن بەرنامەی موشکی و هێزە پرۆکسیەکانی ئیران و بەرنامەی ئەتۆمی ئیران ئەوانەمان یعنی ئامانجی سەرەکی ئەم شەڕانە لەبەر ئەمە من پێم وانییە هیچ جیوازیەک یا هیچ نەخۆکێ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل نابی لەو چارچێوەدا بەڵام لە چارچێوەیەکی ترش احتمال ئیسرائیل زیاتر بەرنامەی هەبیت یان زیاتر ئەمریکا هەان دەدەن باوی ڕژیم چێنج ببیت یا خود سیستمی سیاسی لە ئیران بڕۆخێت یعنی واضحی بەرپرسانی ئیسرائیل تەڕەدەک لەو چارچێوەدا هەانی ئەمریکا دەن بەڵام سەبەر دەوڵەتانی ئەوروپی بێگومان تەڕەدەک ناکۆکی هەبی ئەوەش ئەزانن کە ئەوەش پێیاندی زیاتر بە سیاسەتی دۆناڵد ترامپ دەکرێت دۆناڵد ترامپ کەسێکی ناوجێگیرە و کەسێکە کە بەردەم قسەکانی گۆڕانکاری بەسەردادێتن ئەمەش وای کرد لەلای ئانی دەوڵەتانی ئەوروپیادا کە بێن لە گەروی یارمەتیی ئەمریکا بدەن لەلایەکی پێشەوە پێیان دەگوت کە ئێمە پێویستیمان بە ئێوەنیە لەبەر ئەمە بەڕاستیی ئەم سیاسەتە ناجێگیرە وای کە تەڕەدەک حەز بکرێت جیوازیەکی زۆر لە نێوان ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپی دروست بێ بەڵام من پێم وایە ئەمڕۆ گۆڕانکاریەکی مەزن ڕوویداوە ئەو ڕاگەانداوایی کە دەوڵەتانی ئەوروپی لەگەڵ ژاپۆن بەڵاویان کرد ئەو ڕێوەرە باسیەوەیان کرد کە هاوپەیمانیەکیان پێکینەوە لە گەروی هۆرمز بۆ ئەوەی ڕێگە هاوکاری ئەمریکا و ئەوە بکەن گەروی هۆرمز بکرێتەوە و ڕێڕەوی ئاسایشی ئاویەکەی بپارێزێت ئەمە دەبیتە سەرەتایەکی گرنگ بۆ ئەوەی دەوڵەتانی ئەوروپی یارمەتی ئەمریکا بدەن هەر هیچ نەبی لە گەروی هۆرمز ئەمەش من پێم وایە گوشاری زیاتر لەسەر ئیران دروست دەکرد بۆ ئەوەی بیر لەو کارتە بکرد بەتایبەت کاتی گەروی هۆرمز بتایبەت هاتنەوەی دەوڵەتانی ئەوروپی مناڵێن بوونە شارەکە بەڵام بەشێکی ئەو ناوچەی کە پێڵەنگەروی هۆرمز احتمالات تەنانەت لە ڕووی سەربازیشەوە یارمەتی ئەمریکا بدەن تەنانەت ئەمریکا خۆشی بژاردەی خۆی هەیە زۆر بەڕوونی لە کۆنفرانس ڕۆژنامەوانەکانە لە پرس کۆنفرانسەکانی ئاڵێ من داوای هاوکاریم لە ئەوروپیەکان نەکردووە بەڵکۆوە ضرورێتێکە خۆیان بێن بەشداری ئەوە بکەن کە تەنگەی هورمز بکەنەوە تا چەند ئەمە بێمنەتی جارێکتی ترەمپە لە هێزە ئەوروپیەکان یاخود خۆ دوورخستنەوەیەتی لە هاوپەیمانەکانی کە چیتر وەک چۆن پێشتووتی پۆلیسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستنیم پۆلیسی ئەوروپاژ نەبێ خۆی لە مێژەوە سیاسەتەیەوە پێیاندی بەو شەڕی ئیرانەوەریە دۆناڵد ترامپ ڕخنەی زۆری لە ناتۆ هەبووە ڕخنەی زۆری لە دەوڵەت ئەوروپیەکان هەبووە تەنانەت لە شەڕی ئوکرانیا سێوازانن کە ڕخنەی زۆری لە دەوڵەت ئەوروپیەکان دەیگوت مەسەن سەری ئوکرانیا پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی دەوڵەتانی ئەوروپی وهەیە و پەیوەندی بە ئاسایشی ئەمریکاوە نییە بۆچی ئێمە بچین پارەیەکی جار زۆر لەو شەڕە سەر بکەین بۆچی ئێمە بچین بە خۆڕایی ئاسایشی دەوڵەتانی ئەوروپا بپارێزین لەبەر ئەمە بەشێکە لەو سیاسەتەی دۆناڵد ترامپ کە هاتە سەر دەسەڵات پراکتیزە دەکرێت تەنانەت سەبارەت هاوپەیمانەکانیژی ترامپ باوەری بە هاوپەیمانی ناتۆشتی نییە باوەری بەوە نییە ئەو هاوپەیمانە قەدیمانەی کە دروست بوونە
وزيادة البياندي أوي كدونالد ترامب دطانا بلين يعني أو دكتورين كهيا زيادة الأساسي بياندي دولارنا زيادة الحاجة إلى بياندي شخصية زيادة الحاجة إلى بياندي دولارنا لأن وانا أمريكا ودولات كثيرة بينك هاو بيماني كان لاني لبلا مش لو تشارجوا ده كي تسيري سياسات دونالد ترامب كسيري دولتان أوروبا دكت من جمان تدانية وبس كي دريش خانة لو سياسات براتيجية لكن بلا مجال وجه بله راست دونالد ترامب عليه الفيستي من با دولتان أوروبانية جروي هرمز بشكل أساسي وزي أول نكني ما عليه ما مثلا صدايكي وزي ما أمريكا لو نوتشة بلام دولتان أوروبا احتمال صداشة حتى وزي على جروي هرمز نوتشة كاني تربيت بيا أركيخوي أنا بفاجد أما لروي جوتارا بيجو راستا بلام لجلا وجواب بشكل جوتاري دونالد ترامب يعني نعم يعني بشر إيران وهذه باشە دکتۆر ئەگەر بێت و ئەم ئاڵۆزەی نێوان ئەوروپیەکان و ئەمریکەکان بەردەوام بێ بۆ نمونە ئەم داواکاری ئەمریکا لەلایەن ناتۆ ڕەت کراوەتەوە ئەویش وتی وعدەمان بارودۆخێکی تر بێت لەگەڵتانە وەلحاڵە ئۆکرانی هاوکاریمان کردوون بۆ شتی تر لەوەی هاوکارتان نەبین تا چەند ئەم هەڵوێستەی ترەمپ و نەهاتنە ناوی ئەوروپیەکان بۆ شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا مەترسی لەسەر خودی ئەوروپیەکان دروستەکە ئەبێتە گرفتی گەورە بۆیان بەتایبەت لە ڕووی ئەمنیەوە پێشبینێکی دۆخێکی ئاڵۆزیان بۆ دروستکات جەنگێکی نوێ بەریەککەوتنێکی نوێ فشاری ڕووسیا لەسەر ئۆکرانیا زیاتر بێ هەموو ئەگەرەکە لەسەر دەمی ترامپ بەڵام لە بیرمان نەچ پێشەوەی شەڕی ئیران دەست پێ بکردن ترامپ بەڕەمەی نەبووە بۆ ئەوەی داوای لە دەوڵەتانی ئەوروپی کردن کە بەشداری ئەم شەڕ بکەن یعنی بە شێوەیەکی سەر بەخۆ بە شێوەیەکی بەڵام بە بەریتانیا وتووە کە کەشتی فڕۆکەڵگر بنێرێت پێش شەڕەکە نەیناردووە بەڵام دونالد ترامپ باسی ئەوەی کرد کە ئێمە بەس داوامان کردبوو بنکەی سەربازی ئەوەی لە بریتانیا هەیە ڕێگەمان پێ بدەین لەوێ ئێرشکردنە سەرینەوەی کە زانیاری بوو ڕێگە بدە تریش بکرێتە سەریران بەڵام لە سەرەتادا بریتانیاوەی ڕەت کرد بووە بەڵام ئێستا ڕێگەی پێدا ئەوەی کە زانیاریە بەڵام لەگەلەوەشدا دیسان بەڵێ بێگومان ناکوتی هەیە ئێستا لە نێوان دەوڵەتانی ئەوروپی لە نیوان ئەمریکادایە بەڵام لە بیرمان نەچی و کاتێک دونالد ترامپ باسی ناتو دەکرد داوای لە ناتو دەکرد بێت بەشداری ئەم شەڕ بکەن بەڕاستی هاوپەیمانی ناتو کە لە 45 دروست بوو لە 49 دروست بوو هاوپەیمانێکی دیفاعیە هاوپەیمانێکی هجومی نییە خاڵی پێنج یا بڕگەی پێنج ئاڵێت هێرش بۆ سەر دەوڵەتانی ئەندام لە ناتو ئەوە دەبیتە سەبەبەکی دەوڵەتانی ناتو پێکوە کار بکەن و ڕوبەڕووی ئەو هێرشە بن کە سەر ئەندامانی ناتو دروست دەبیت لەبەرەمە ئەم هێرشەی کێکەوە سەر ئیران هێرشەی نییە بۆ سەر دەوڵەتانی ناتو بەڵکو بەپیچانە ئەمریکا بەڵام بۆ هێرشی ئەفغانستان لەگەڵ ئەمریکا بوون لە عێراق لەگەڵیا بوون لە بابەتی کۆیتا لەگەڵیان بوون لە بابەتی بەستم جەنگی یەکەمی خەلیجە لە بابەتی داعشیشە هاوبەش بوون لەگەڵ ئەمریکا بۆ هێرشکردن بێگومان بەشداریان تێدا کرد بەڵام پێشوەختە بەرنامەیان هەبوو و پێشوەختە ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانی دانیشت بوو و قەناعەتیان پێگەی گفتگو دانوستاندن و بەرنامەیەکی پێشوەختەیان دەڕشت بوو خەلەلی هەر شتێکی لەم شەڕی کە لەگەڵ ئیران هەیەتی ئەمریکا پرست و ڕای بە کەس نەکردووە تەنانەت بە بەشێکی زۆری دەوڵەتانی ئەوروپیش احتمال ئاگادار نەبن هێرش دەکرێتە سەر ئیران لەبەرەمە ئەوە کێشەی سەرەکی پێش ئەوەی شەڕەکە دەست پێ بکەن دونالد ترامپ بەرنامەی نەبووە یعنی داوای هاوکاری لە دەوڵەتانی ئەوروپی نەکردبووە و کاری نەکردە لە ڕووی سیاسی لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی دروستکردنی تەحالفات ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەوەی کە لە نۆتۆیەک لە شەڕی عێراق ڕوودا ئەوەی لە 2003 لە شەڕی عێراق ڕوودا ئێوە ئەزانن سەردەمی بوش 2003 هەوڵێکی زۆری دیپلۆماسیدا لەگەڵ دەوڵەتانی ئەوروپی بۆ ئەوەی هاوپەیمانی ئەمریکا بن و بەشدار بن لەم شەڕدا بەڵام دونالد ترامپ وەکو ئاماژەم پێ کرد بێ منەتانە گوتی پێشتیمان بە هیچ کەس نییە و ئەم شەڕەکە تایبەتیش لە چارچوبەی هاوپەیمانی سەرێمانی ئەمریکا دە شەڕێکی دەست پێ کرد دوای ئەوەی کە کێشەکە قورس بووە قەیرانەکەی گەورەتر بووە دونالد ترامپ زانیەتی ئێستا بەتایبەت داخستنی گەروی هەرمز کێشەی ڕوبەڕووی کێشەکردنی ڕوبەڕوویەوە پێویستی بە دەوڵەتانی ئەوروپیە لەبەر ئەمەش ئێستا لە کاتی شەڕدا داوای کردووە بەهانایەوە بچن بەڵام ئێستا وەکو ئاماژەم پێ کرد دەوڵەتانی ئەوروپی لەو خیتابەی ترامپ تێدەگەن لەبەر ئەمەش ئەو بەیاننامەی ئەو بەڵاویان کردە من پێم وایە گوڕانێکی گرنگە لە دەوڵەتانی سیاسەتی دەوڵەتانی ئەوروپی باید هیچ نەبیت ئەگەر بەشداری شەڕەکەش نەبن بەو شێوەی کە ترامپ دەیەوێت بەڵام لە گەروی هەرمز یارمەتی ئەمریکا و سیاسەتی دونالد ترامپ بدەن باید دونالد ترامپ دواتر نەیەت پشتیان تێ بکات یان دواتریش لە شەڕی ئوکرانیا کێشەیان بدرستکردیان سەبارەت هەر شەڕێک کە لە ئایندە احتمالا ڕوبەر ئەوروپا بێتن ئەمریکا سیاسەتێک بکات کە ئاسایشتی دەوڵەتانی ئەوروپی بکەوێتە مەسئولە زۆر باشە دکتۆر سەبارەت بە ئەوروپیەکان مەبەستم بۆ وەڵامم دەستکەوێت
ئەم بێ هەڵوێستی ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکا نابێتە زیان بۆ خۆیان و تووشی گرفتی ئەمیان ناکە لە ئایندەیە بۆی ترەمپ پێیان بڵێ مثل بە مثل بێگومانەوەیەکێکە لە مەترسیەکانی دەوڵەتانی ئەوروپی تەنانەت پێش ئەمە سەرنج دەستی پێ بکە دەوڵەتانی ئەوروپی زۆر بە وازەحی ئاماژەیان بۆ مەترسیەک کردێت کە سەردەمی دۆناڵد ترامپ سەردەمێکی زۆر جیوازە چونکە نەباری بە هاوپەیمانەتی هەیە نەباری بە هاوپەیمانی ناتۆ هەیە وەکو جاران و احتمالش ئەگە ئاسایشی دەوڵەتانی ئەوروپی بکەیتە مەترسیەوە دۆناڵد ترامپ احتمالە وەکو پێویستی یارمەتی دەوڵەتانی ئەوروپی نادات ئەوان خۆیان زۆر سەرکردی ئەوروپا زۆر بە وازەحی ئاماژەیان بە خۆ کردووە هەر ئەمەش سەبەبێکە کە دەوڵەتانی ئەوروپی ئێستا دوودلن لەوەی کە ئایا یارمەتی ئەمریکا بدەن لە ئیران یاخود یارمەتی نەدەن بە تایبەتیش ئەوەی ئەو قەیرانەی ئێستا کە ڕوبەڕووی دەوڵەتانی ئەوروپی بووتە مەسترین مەترسی رووسیا و ئەو شەڕی کە لە ئوکرانیا هەیە بێگومان مەترسی ئەوە هەیە دۆناڵد ترامپ دوای ئەم شەڕ احتمالە یارمەتیەکانی بۆ ئوکرانیا بۆ نمونەکەم بکات یاخود بە دەوڵەتانی ئەوروپی بڵێتن شەڕی ئوکرانیا پەیوەندی بە ئاسایشی دەوڵەتانی ئێوایە بە ئاسایشی نەتەوەی ئێوایە و دەبێت ئێوە ئەو شەڕە بکەن چیتر ئەمریکا ئەم شەڕەکەت ئەمە شتێکی ئەوەیە گەرێکە بە احتمالە دۆناڵد ترامپ پەنای بوو بێت لەبەر ئەمەش بێگومان ئەو مەترسیە بەردەوام هەیە لە سەردەمی دارایی دۆناڵد ترامپ هیچ هاوپەیمانێکی ئەمریکا نە لە ئەوروپا و نە وڵاتانی تریش هەز بە دڵنیایی ناکەن کە ئایا ئەمریکا تاستە لە پشتیان دەبیت یان لە پشتیان نەبیت لەبەر ئەمە دۆناڵد ترامپ دائیمەن سیاسەتێکی ناجێگیرە پشتبینی نەکراوە و بۆ هاوپەیمانەکانیش ناتوانێت بڵێت بێجگە لە ئەسرائیل سیاسەتێکی جێگیر هەیە و حتا سەر لەگەڵ هاوپەیمانەکانی دەمیت ئەمە بەنسبەت هەموو هاوپەیمانەکانی ئەمریکا ڕاستەقینانە ئێستا ژاپۆنیەکانیش نەترسن کوریای باکووریش باشووریش نەترسن دکتۆر مەبەستمە سەربارەت بە چارەنووسی جەنگ بەردەوامە بێ کۆتایی پێت سیستەمی کۆماری ئیسلامی ئێران چی بەسەرێت هەنە پرسیار لێ بکەم بەڵام سەرنجی بیندرانی کورسان نیوز ڕاکێشم بۆ هەندێک هەواڵ و پێشهاتی نوێ سەبارەت بە هەندێک لێکەوتەی جەنگ لەسەر ناوچەکە بە پێی دوایین زانیاریەکان ئیمارات و کوێیت و ئوردن گرێبەستێکی 16.5 میلیارد دۆلاریان پێشکەش بە ئەمریکا کردووە سەبارەت بە کڕینی چەک بە تایبەت سیستەمی فڕۆکەی جەنگی هەروە سیستەمی بەرگری ئاسمانی لەگەڵ ئیتاد واتە پێداویستی موشک کە پێشتر هەیان بۆ نیان ماوە جارێکتر بیکردنەوە کوێیت بە بڕی 8 میلیارد داوای گرێبەستێکی کردووە بۆ کڕینی فڕۆکەی جەنگی لەگەڵ موشکی بەرگری ئاسمانی و سیستەمی بەرگری ئاسمانی لەگەڵ درۆن هەروە ئیماراتیش بە بڕی 8.4 میلیارد گرێبەستێکی دیکەی پێشکەشی کۆمپانیا ئەمریکیەکان کردووە بۆ کڕینی چەک بە تایبەت فڕۆکەی جەنگی لەگەڵ موشک و سیستەمی بەرگری ئاسمانی و درۆن و گرێبەستەکانیشیان خێرایە واتە داوایان کردوە دەم و دەست ئەمانەیان بۆ دابین کرێ هەروە ئوردنیش گرێبەستێکی بچکۆلەی پێشکەش عادەتەن ئوردن زیاتر شیرینی وەرەگرێ لەم بابەتانەیە بای 7 میلیۆن و 500,000 دلار گرێبەستەکەی ئوردن کە زیاتر سیستەمی درۆن و سیستەمی بەرگری ئاسمانیە گرێبەستەکە سەرجەمی بایی 16.5 میلیارد بۆ ئەم سێ وڵاتە ئەمە داوایان کردوە دەم و دەست ئەم سیستەمانیان بەرکێمە لە کاتێکە ئیمارات هەڕەشێوەی کردووە هەڵوێستی هەبێ ئەگە هێرشی ئێران بەردەوام بێت لە یەکەم ڕۆژی شەڕەکەەوە هەرڵەن سەبر ماسنووردارە تەحمل ماسنووردارە هەند نمایشێکی هێزی سەربازی ئاسمانی سعودیەشەیە بە ئەوەشتان پیشان بم ئەمڕۆ هێزی ئاسمانی سعودیە نمایشێکیان کردووە وەکو ئامادەکاریەک لە ئەگەری هێرشکردن یاخود بەرپەرشدانەوەی هەر ڕوودا و هێرشێ بۆ سەر ئەو وڵاتە تا ئەستێک پرۆمۆیە کە پرۆمۆیکی میدیایی هونەریانەیە کردویانە بۆ فڕۆکەی جەنگی و هێزی دەریایی و کللتوری ئەو وڵاتە و هێزی سوپا و تا ئەستێک قووەتی خۆیان پیشانێن لەگەڵ موشکەوەی بینن تاقیکردنەوە ئۆپەراسیۆنەکانی پێشتیشانێ ناوە لەم ڤیددیۆدایان ناوەتەوە ئەمە وەزارەتی بەرگری سعودی میێنانی بڵاو کردوێتەوە تایبەتە بە هێزی ئاسمانی و زەمینی و دەریایی سعودیا لە ڕۆژی ڕابردوو وەزیری دەرەوەی سعودیە وتی کە سەبر و تەحملی سنووری خۆی هەیە دوای ئەوەی کە ئێران لە شەوی ڕابردوو استفزاز ینی سعودی زۆر هەراسان کرد لەلایەک هێرشی کردە سەر کێڵگەی نەوتی لەلایەکی تر کاتێک کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی عەرەب و وڵاتانی ئیسلامی لە سعودیە بەڕێوە چوو چەند موشکێکی ئاراستی شوێنی کۆبوونەوەکە کرد هەر لەویا یەکسەر وەزیری دەرەوەی تورکیا خۆی باسی کراڵێ تەلەفۆنێکە بۆ عەباس عێراقچی کردوتم کاکە و موشکەتان ناوە بێرەوە ئەم هەموو وەزیرە لێرەن لەوێ دوو قسەی خێریش بۆ ئێوە بکەین بەڵام ئێوە خەریکە دۆخەکە تێکێن ئێستر سوپای سعودیش ئەم وێنانی بڵاو کردوێتەوە 20 ڕۆژە وڵاتانی کەنداوەڵێن ئیتر سەبرمانیە تەحملمانیە قبوڵی ناکەین هەموو ڕێکارەگری نەبەر بۆ خۆپاراستنمان بەڵام تاکو ئێستا وەکو خەنجەرەکەی
کابرای لاتۆر چەندە من ئارەزووی جەنگ ناکەم بەڵام زیاتر وەستم ڕاگەیەندراوەکانیانە هەر سەبارەت بە هەندێک پێشاتی نوێ سەرستا ڕاکێشن بۆ پێشاتێکی نوێ لە ئێران سەبارەت بە شوێنگرتنەوەی عەلی لاریجانی و هەروەها شەمخانی ڕایشکاری ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران عەلی خامنەی دوو بەرپرسی دیکە کە پێشتر ڕاهبەر بۆ پۆستانە دیاری کردبوون بوونەتە شوێنگرەوەیان لە ئەنجومەنی ئاسایشی ئێران کە سای جەلیلیان هەروەها دەریادار ئەحمەدیانە ئەوەی کە قژی سپیە سای جەلیلیە کە ماوەیەکی زۆریش سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆم بوو هەروەها دانوستانکاری سەرۆکی ئێران بۆ لە سەردەمی ئەحمەدی نەژادیش بە هەمان شێوە کاندیدی سەرۆکایەتی کۆمار بوو لەگەڵ پزیشکیان لە خولی یەکەم و دووەمیش تەنها ئەمما بۆ لە خولی دۆم بۆی ڕکابەری پزیشکیان بێ بە چەند میلیۆن دەنگێک نەبووە سەرۆک کۆمارجا ئەو کاتە پزیشکیان وتیان ئەم قش ماش و برنج و سپیە بێتە سەرۆک کۆماری ئێران ئێران ڕوبەڕووی شەڕە بێتەوە ئێستا زیاتر ئەم تاریخە ڕوبەڕووی پزیشکیانەکەنەوە بۆتە جێگرەوەی عەلی لاریجانی و هەروەها دەریادار ئەحمەدیانیش بۆتە شوێنگرەوەی عەلی شەمخانی کە پێشتر ئەم دوو کەسە ڕاهبەر دیاری کردوون ئەگینا پێویستیان بە بڕیاری سەرۆک کۆمار هەیە سەرۆک کۆمار لە ئێستا بڕیاری بۆ دەرنەکردون بەڵام لە بۆ پێی پێشتر ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران زۆربەی ئەم بەرپرسانە جێگرەوەی بۆ دیاری کردبوو تا چەند کەسێک بۆی ئۆتۆماتیکەن لە دوای نەمانێر کەسێکیان شوێنگرەوەی دواتر ئەبێتە بەرپرسی ئەو دامەزراوەیە خۆت ڕۆڵی ئەبێت لە جێی ئەو بەرپرسەی کە هەیە دکتۆر سەبارەت بە چارەنووسی جەنگ کۆتایی دێت بەردەوامە بێ ئەوەی کە ئەمریکا وتی 4 بۆ 6 هەفتە پێتان وایە ئەم ئاڵۆزیانە زیاتر بێ بەڕاستیژی لێرەدا نە تایمەکە دیارە کاتەکە دیارە کەی کوتایی دێتن وەنە ئامانجە کوتایەکەش دیارە ئامانجی کوتای ئەمریکا سپایسکە ئەوش هەتا ئێستا بەتەواتی دیار نییە ڕاستە ئەوان ئاشکرا باسێن دەخوال دەکەن بەڵام بەڕاستیژی ئامانجی کوتایی دیار نییە لەبەر ئەمەش ئێمە ناچارین باسی کۆمەڵێک سیناریۆ بکەین کە چ سیناریۆ ڕوبەڕووی ئیران دەبیتەوە بە تایبەتیش ئەگەر ئەم سەرا درێژە تێکیان دەرەجات نەکرێتن دوسێ بژاردەیە بژاردەیەکیان احتمالە زیاتر یعنی وانایی که لدیش سرم در امریکا سابقان اوان باسیا سیناریو دکن باسیا و دکن که احتمال دونالد ترامپ لقونه وقت بنمونه اگر گیره آموز بکره توا و تراده که سیران نده سازش میکرد احتمال دونالد ترامپ باور راضی بود ادی شرکت را بگید و طیبتیش اگر تو بر سیری راگان نکانی امریکا که هم مستد مدکانی باسیا و دکن آماجی واضح مان او سه خاله که بردوام باسیان دکن برنامه وشکی برنامه موشکی و اتمی و هجا پروکسیاکانی و لاواسکینتوناش تر بازی چواتا اوان الان احتمالا مثلا لو چارچوبای استادا احتمال حتی که تر بکشید یا اگر مثلا ایران استنده سازش بکتن لوای گرویومز دوباره بکره تواره را تشکیاکانا اوان دوناتان بازی بید به تاگتنی شرکه بلان براستیش قرصه استا بطیبت و هرشکی نسل دولتانی عربی دوای او همون کشایی که هرشکی نسل سرچوی وزای دولتانی عربی احتمال دولتانی عربی باو سیناریا رازی ندن که وقت اگر همه سر نگریتن سیناریوی دوام اوه که دونالد ترامپ که زور جال باسی کرد یا که باسی خود را دست کردنی ایرانی کرد یعنی آن کدش سراند که اوهی که باسی دکرد اوش که زیادت ما بستی اوه قدراتی سربازی ایران زور لواز ببیتن به شیوه که ایران سازشی گوره با امریکا بیاد هم لو خالانه که پیش رابو خالی هر اگرین که اوه احتمالا مثلا دونالد ترامپ زور باسی او خالی کرد که دمانوید کسک ببیده سروکی ایران لنو خوی ایران بیتن کسکی میان را بیت بتوانی تعامل لگل دولو دکتۆر کاو سیناریۆیان بەهێزە لە ئێستاە کۆتایی هاتن بەم سیستەمە یاخود مانەوەی و ئایندە چارەنووسی سیستەمەکێک لا بکاتەوە لە ئێران کام سیناریۆیان زیاتر هەڵسەنگاندنی بۆ بکەین بەهێزترە ڕووبە سيناريو يستعمل بكوتي هرب او اعلم سيناريو يستعمل احتمال رفضني الرجيم بتاعه فرسنا بردان حتى الرجيم ده روحيتن بلن كاميان بيستر لو سيستمر من بين ما يكم ودام زياده من توقع كم زياده يعني يكم يعني دوام بيت بلن سيناريو يستعمل حتى استبقى او لدواناي كه بس فني امريكا ادن سكو هيك امواجه حتى استونيه بو اواي كه امريكا لرجع رصافوي هوایی و سیستم بروتنی ده بیمانه صفات که باسي داروخانی رژیم ایران اقدامات ایران دکن دبیت یان لرگه کتای سربازی بیتن یان لرگه خو پیشاندان بیتن لرگه هیچ سربازی بیت تنیا اوان کاریان لسر یک بجارده که اوای که خلق بی نفر سقامکان لرگه خلق و ام گورانکاری رو بدد آیا او گورانکاری لرگه خلق رو بدد و کنه تنیاهو لپرس کنفرانس کش داماجای پیگت رو خواندن رژیم دبی ل خلق ایران هم خالد کن او آر که خلق ایران که واتا
او احتمالی که آیا خلق ایران دین سر شقا مکان ام دا صلاح در خینن براستیجی اما دبی چاره کن بزن سر و زنده ها یا خلق ایران دفعه نواد کن بالا مرکی زور سخته حتی استاش لسراستی لعرس هیزه کن ایران بهیزن راست ماوای که و حقیه که لناو شاری تمام بطایمتیش بسیجی دکریتا آماد دادگاه سایش دکرینا آماد چک پوینتکان یا خطاوایی که فعلا بازگیکان دکرینا آماد بالا میگه وجدا آیا دتانی را ریگه خلقی و سما بروخی براسته را جگه پیشتره لبر اما اگر اما نبید به گمان هر دگرین یا سیناریوی که مدام بالام لبین وادا براستی دیار یکم واده زۆر باشە دکتۆر سەبارەت بە چارەنووسی گەلانی ئێران ئەگەر وعدێکی بینەوە سیستەم یاخود نیزامی ئێران کۆتایی بێ و سیستەمێکی نوێ و نیزامێکی نوێ بێ ئاسانە دیاریکردنی چارەنووسی ئێران بە دیاریکراوی لە نێو منهەج و فایلەکەی ترەمپ کە بەدەستێوێتی چارەنووسی گەلانی ئێران وازەحە یعنی ئاماژەیەکەیە بۆی کە چ جۆرە مافێکیانە بێ براستیجی واضح نیه لبر او اگر بیرتان بیتن پیش او 2003 شهر عراق دست بکتن امریکا هات همو اپوزیسیون عراقی کو کرده و کردنیا نه همیشه که نه بو پروژه که پیش که دوای روحانی رژیم یعنی برنامه که ریکوپه که نه بو باوی دوای که رژیم کرد روشی دواتر چی بکریتن ولی مایا که آیا بریتان امریکا او برنامه های هبو آیا کاری کردو لگر اپوزیسیون ایرانی با کرد و با فارس و با لور و با آذربایجان و با برنامه که رکن بدوای روزی تو خواندن بیلی برای ما تشکر درست دکت که احتمالا امریکا برنامه که نیه با وای سیستم بروخنی زیاد لو خلا و سبت شده گیرد که اگر براستی برنامه که هبا پیش اوای که بکرد سر ایران در بایا اضافه نکن اوانای دیمقراطی اوانای لای امریکا و نزدیکن یا دتوان رولاکی کارال دوای روحانی رژیم بگیرن در بایا امریکا کویان کر بایا و در بایا رکوتن کبا در بایا برنامه و نقشه رگایان هبا اما نه هیچ نیه ل اداره ترامپ که وقتا اوای دمینیتن احتمال دونالد ترامپ چهاره و که تگه پیشاندام بکرد لرگه پیشاندام استما برو خیتن دواتریش حاول بدن او فکرانه که دیانه بتایا دتوانن او سیستم یعنی دتوان سیستم که دیموکراسی درست کن یا نه که براستیجی دیار نیه یعنی بواضحی بلند ترامپ برنامه بدوای روحانی رژیم نیه تنالت اسرائیل احتمال برنامه هبید بوای اب سیستم بروخل بالام اویش برنامه دوای روحانی بوی گرفت نیه اصلا چیله دیت آیا ایران تو شرینا خود دبید ایران دابش دبید سیستم که دیموکراسی درست دبید لبر همش براستیجی بو خلق ایرانیش بو کردیش بو همو پیپاتکان ایران حتی استاج بچاوی روحیتی هوا و نیه که تنانت اگر سیستمش بروخت ایران برای که ودست اوای که استاد دیار زیادتر لراگان رکان ایمده بینی زیادتر رضا پهلوی اوای که زیادتر هانی خلق نفت و داوا دگه خلق بیتا خو پیشاندانو بیتا شارکان بلا مای همه سردگیری سرنگی تنان دولار ترامپ خوش لچند پرس کنفرنس باسی اوایی که تامن خلقی کی ترم به باشتر ل مثلا رضا پهلوی لنا خود ایران زیاتر آماجه بو خلق میان رو باشە لە بیرکردنەوەی ترەمپ بابەتی مافی پێکهاتە مافی مرۆڤ مافی ژنان ئەمانە لە بیرکردنەوە و پلانی ئەوە هەیە لە کاتێکە هێرش بکاتە سەر هەر وڵاتی یاخود گۆڕان لە سیستەمی هەر وڵاتێکا بکات یا تەنها مەبەستی بابەتی ئابووری و کۆنتڕۆڵکردنی سیاسەتی وڵاتێ بەتەنها اگر بو واسی هم شرایط که براستی تأثیری ها بو ابصار دست بکرد بطبع شاندانکانی مانگی یک کسات جا کام باسی اویان که نزدیکی 50,000 خلق کشراون بطبع دونالد ترامپ دو جا ماجای باوی که کسی 2000 کس کشراون و دونالد ترامپ زور سر جاوش لناوخی امریکا دونالد ترامپ یا برپرس دانید که گوتیان تو خلق ایران نتان دا پید گوتن که هاوکاری برای وید واتریش هاوکاری خلق ایران نکل برای من روبروی کشتارکی جوره بود اما یک لو دافعانه بود که احتمال تأثیر بود استراوایی که هرش بکرد در ایران بلام آیا دونالد ترامپ وکو کس وکو او اداره که استای آیا برنامه که بو موافق رو بو دیموکراسی بو روحانی سیستم براستیجی امریکا و برنامه نیه لسیاستی دروی امریکا دا بردام او جسل سلسه فاز دکن یک امریکا یکن بید برجاند استراتیجیکانی امریکا لکنه و هر هنگامی که شما هایجین دبی لچارچوبی برجاندی استراتژی امریکا دابید اوی آبوریش که بشه که گرینگ استراتژی لو بسیار داده برای ما براستی نابید چاره که ام اداره زور گرینگی به دیموکراسی ده زور گرینگی به مافیا مروف ده زور گرینگی به وعده فولاد که دیموکراسی بیتن اوام زودتر گرینگی بعدن یکم سقانگیری بیتن دو همیش او داخلاتی که هبید استابید یعنی اگر دو روحانی رژیم بیتن داخلاتی بیت بتونه تعاملی دیگر کرد برجاندی استراتژی امریکاش بپاره
دکتۆر نەوزاد هێتوتی سپۆڕی پەیوەندی نێودەتەکانەوە بە تایبەت ئەمریکا و پرسی کورد زۆر سپاس کە لە بەریتانیا لەگەڵمان بووی. بینەرانی کوردستانی سەرستان ڕاکێشن بۆ هەندێک هەواڵ و پێشهاتوونێ بە تایبەت لە ئیداری سربەخۆی سۆران کەمە پێش ئێستا 6 دەنگی بەهێز لە ئیداری سربەخۆی سۆران بیستراوە. بە پێی زانیاریەکان بارگاکانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بارگای پێشووتریان بووە لەو ناوچەیە بردومان کراون کەمە پێش ئێستا بە موشک بارگای پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە پێشتر بارگایان بواتە ئێستا بارگایان نیە لە سنووری ئیداری سربەخۆی سۆران بردومان کراون و دەنگی بەهێزیە بووە. تەواوی دانیشتوانی ئیداری سربەخۆی سۆران بە ئاسانی و بەرزی دەنگەکانیان بیستووە. بە پێی وێنانشی کە بڵاو کراونەوە ڕووناکیێکی بەهێز لە پشتی چیاکان بە تایبەت لە دوور لە ناوچەی نیشتەجێبوون موشەکان کەوتونەتە خوارەوە. کەمە پێش ئێستا 6 دەنگی بەهێز لە ئیداری سربەخۆی سۆران بیسترا کە هێرشی موشکی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ سەر بارگاکانی پێشووی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سۆران کە لە دەرەوەی ناوچەی نیشتەجێبوونن، بەڵام دەنگەکەی هێندە بەهێز بۆ دانیشتوانی سۆران بە ئاسانی هەستیان پێکرۆ و 6 دەنگی یەک لە دوای یەک بووە کە بە پێی ئەو وێنانی بڵاوکردنەوە دەنگەکەی پێچێ موشک بوو بێ کە ئەو بارەگانی پێ بردومان کراوە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش بامان شێوە موشک و درۆن ئاراستەی کەمپەکانی مانەوەی خێزانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەندێک ناوچەی جیاواز لە پارێزگای سلێمانی و هەولێر کرابوون. ئامانج ئێوارەی ئەمڕۆژ سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران جایەتی هۆشداری دابوو لە بردومانکردنی و ناوچانە داوای کرد بۆ خەڵکی سڤیل خەڵکی مەدەنی دوور بن لە بنکە و بارگاکانیان. ئەو شوێنانش کە لە سۆران بردومان کراون بە پێی زانیاریەکان بارگای پێشووتری پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە و بە 6 موشکی یەک لە دوای یەک بارگاکان کراونەتە. ئەمە سەبارەت بە زەر و زیانەکان هێشتا ڕوونیە، بەڵام دەنگێکی بێز بووە لە سۆران بە ئاسانی هەستی پێکراوە. هەندێک بابەتی دیکەش هەیە بە دیاریکراوی ئەم شەو سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران بە چەند موشکێک چەند ناوچێکی جیاوازی ئیسرائیلی کردە ئامانج و لە هەمان کاتدا حیزبوڵای لوبنانیش لە باشووری لوبنانەوە باکووری ئیسرائیلی کردبوو ئامانج. چەند ناوچە و جێگایەکی لە باکووری ئیسرائیل کردبوو ئامانج کە دانیشتوانی ئەو ناوچە چوبوونە پەناگەکان. لەگەڵ بردومانکردنی ئیسرائیل سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران دووبەی جارێکی تر کردەوە ئامانج دەنگی تەقینەوەی بەهێزی لە دووبەی بیسترا. ئەمە لە کاتێکدایە کە لە 24 ساعتی ڕابردوو زۆرینەی هێرشەکانی سوپای پازداران بۆ سەر قەتەر، کوێیت، سعودیە بوون. کەمتر هێرشەکان ئاراستەی ئیمارات و بە دیاریکراوی دووبەی کرابوو. بەڵام ئێوارەی ئەمڕۆ بە دیاریکراوی ساعتێک پێش ئێستا چەند دەنگی چەند تەقینەوەیکی بەهێز لە دووبەی لە ئیمارات بیسترا بوو. لە پێشتریش چەند ناوچەیەکی سەربازی و هەروەها ناوەندی دارایی دووبەی و لەگەڵ چەند کۆمپانیایەکی بواری بەرهەمێنانی نەوت و وزە لە ئیمارات کرابوون. ئامانج هەروەها لە شەوی ڕابردووش کەشتێکی نەوتی کە لە بەندەرەکانی ئیمارات و لە نزیک فوجەیرە کرابوو ئامانج لەلایەن هێزی سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە. دەنگۆ و هەواڵەکانی سەبارەت بە کرانە ئامانجی فڕۆکێکی F-35 لە ئاسمانی ئێران لەلایەن هێزی سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەمڕۆ گەرم بوو. بابەتێکی گەرمی میدیاکانی ئێران بوو سەبارەت بەوەی کە فڕۆکەیەکی جەنگی F-35 ئەمریکا لە ئاسمانی وڵاتە لەلایەن سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە کراوەتە ئامانج. فەرماندەی سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران سەید مەجید موسەوی لە ئێکس بڵاوی کردوێتەوە کە فڕۆکێکی F-35 کرۆتە ئامانج. ئەو دیمەنانە سوپای پازدارانی کۆماری ئیسلامی ئێران بڵاویان کردوێتەوە بە حساب یاخود بە پێی ڕاگەندراوەکەی ئەوان ئەڵێ ئێمە کردومانتە. ئەوە ڕاگەندراوەکەی سەید مەجید موسەویە. شتێکی سەرنجڕاکێشی تایە، ئەڵێ مەترسیدارتر لە F-35 واتە F-35 مەترسیدارە، بەڵام لەو مەترسیدارتر ئەو درۆن و یاخود درۆنی دیاریکرا و مەسەلەی جاسوس و فڕۆکەی گرانبەها مەترسیدارتر لەوانە کە ئەمریکا بانگەشەی بۆکە ئەو بابەتانەیە کە ئێمە لە ئاسمان ڕاوی پێەکەین. یعنی ئەو چەکەیە ئەو سیستەمەیە گرانتر لەوانە بەهێزتر لەوانە
مەترسیداتر لەوانێ ئەوەیە کێمە شکاری پێکەین ڕاوی پێەکەی و ئەمەش بە توانای گەنجە بە ڕۆژ و مؤمن و مجاهیدەکانمان دروست کراواتە دەستکرد و ناوخۆییە بۆ ئەم قسەی کردووە مەبەستیەوەی نە رووسیا پێی یاوین نە چین پێی یاوین بۆ یە قسانە کۆتایی پێبێنێ کاگە سیستەمێکی بەرگری هەبێت رووسیا و چین پێی ناوین ئەوە خەڵکی ناوخۆی خۆمانە دروستیان کرۆ بەڵام ئەو قسانی سەید مەجید موسەوی سەرەتاکەی شتێکی تر هەیە ڕابەری باڵای پێشووی کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی 3 ڕۆژ پێش جەنگ لە وتارێکیا بۆ هەندێک کەس باسی لەوە کرد وتی ئەمریکا زۆر شانازی بە کەشتی فڕۆکە هەڵگرەکانی ئەکا کەشتی فڕۆکەڵگر بێگومان گرنگی و تایبەتی خۆی هەیە و سامناکە بەس لەو سامناکتر ئەو موشەکەیە کە ئەتوانێت کەشتی فڕۆکەڵگرەکە بخاتە بنی دەریاکان 20 ڕۆژە کەشتی فڕۆکەڵگیری ئەمریکی بەردەوامن لە چالاکیەکانیان لە جەرالفۆرد و ئیبراهیم لینکۆڵن بەڵام جەرالفۆرد بەسەب کێشێکی تەکنیکی بۆ دروست بۆ چۆتە کەناراوەکانی یۆنان بەڵام نقم نەبووە سعید یاخود سەید مەجید موسەویش هەمان دەستەواژەی ئەوی بۆ F-35 بەکارهێناوە 20 ڕۆژە شەڕ هەیە لە ئێران فڕۆکەی F-35 ئەمریکی کە ئیسرائیل و ئەمریکا خۆیان بەکارهێنن لە ئاسمانی ئەو وڵاتن ئەمە یەکەم جارە سوپای پازاران بڵێت لە دوای 20 ڕۆژ من ڕاوی فڕۆکی F-35ەکەم و بەپێی میدیاکانی ئەمریکا ژەڵێن فڕۆکەیەکی F-35 ئەمریکی کێشەی تەکنیکی بۆ دروست بۆ داوای نیشتنەوەی بە پەلەی کردووە لە یەکێک لە فڕۆکەخانەکانی ناوچەکە و نیشتۆتەوە بە سەلامەت بەبێ ئەوەی بکەوێتە خوارەوە یاخود فڕۆکەوانەکەی هیچی بەسەر بێت ئەمە بێگومان تویتەکەی خۆت ڕاگەندراوەکی سەید مەجید موسەوی بوو سەبارەت بە فڕۆکەی F-35 کاندی ئاماژەی ڕوونی تیا بوو کە چین و رووسیا دژە ئاسمانیان پێنیاوین ئەوەی هەمانی خۆمانە و ئەوە ساتی پێکرانێتی بەڵام ئەگەر سەرنج بم ڤیددیۆکە زۆر بە شێوەیەکی هەواڵگیری هەستەکەی دروستکراو بڵاوکراوەتەوە بۆ پێی ساتی لێدانی فڕۆکەکە و دوای ئەوە نییە دیار نییە پارچەکانی چیان بەسەری یاخود ئەکەونە کوێ و ئەمە لە ناو سنووری ئێران ڕوویاوە فڕۆکەوانەکەی پارچەکانی F-35 لاتۆ چکە لە جەنگی 12 ڕۆژەش سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر سدا و سیما تەلەڤیزیۆنی ڕسمی ئێران وتی کە دوو فڕۆکەی F-35 ئیسرائیل ماخستۆتە خوارەوە فڕۆکەوانەکانی شمانگرتون ژنن ئافرەتن و دواتر لەسەر شاشە پیشانیانەی بەڵام کە شەڕ تەواو بوو هیچ شتێک لە ئارایە نەبوو تەنانەت پارچەکانی فڕۆکەکەش پیشان نەدرا لە دوو هەفتەی ڕابردووش بە هەمان شێوە سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند کە لەسەر سنووری عێراق ئێران بەتایبەت لە نزیک بەسڕە فڕۆکەیەکی جەنگی ئەمریکایان خستۆتە خوارەوە و فڕۆکەوانەکەی خۆی ڕزگار کردووە خەڵکی بەسرە 24 ساعتێک گەڕان ئەو ناوهۆڕ و دەشتی بیابان و شتە شتێکی وایان دەست نەکۆ ئەمریکاوەتی کە شتێکی لەو شوێ لە ئارایە نەبووە ئەم بابەتانی کە لە ناوچەکە ڕۆیان جەنگ و ئاڵۆزیەکان کە هەندێک کەڵێن زیاتر فراوانە بێ و جەنگ چڕتر بووە ئاڵۆزتر بووە پێویستی بۆ شۆڤۆ شیکاری زیاتی بکەین لەگەڵ ئەرسەلان مەحموود نووسەر و چاودێری سیاسی لە قەڵاتجێ قساکەم کاک ئەرسەلان سڵاوت لێبێ و جەژنی شپیرۆز بێ باردۆخی جەنگ بەو بیزڕۆکەی کە تاکو ئێستا هەیە ئەکرێ بڵێن ئەمریکا و ئیسرائیل نزیک بوونەتەوە لەوەی ئامانجەکانیان بەدەست بێنن سڵاو لە جنابت کاک دکتۆر سڵاو بۆ بینەرە خۆشەویستەکانتان جەژن لە جناب تو لە هەموو بینەرانی کەناڵ عەزیزەکەتان پیرۆز بێت لە ڕاستیدا و جەنگی کە 28 شوات لە نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێران دەستی پێ کردووە هێشتا ئامانجەکەی ڕوون نییە بۆ چاودێرانی سیاسی بۆ ناوەندە نێودەوڵەتیەکان هەتا ئێمە بڕیار بدەین ئایا ئەمان لە ئامانجەکانیان نزیک بوونەتەوە یان ناچکە ئەمانجی ئەگەر ئامانجەکە گۆڕینی ڕژێمی ئێرانە ئێوە دەبواە بەڕوونی ئەمە ڕابگەێنرێ و هەموو کەس دەزانێت کە هیچ ڕژێمێک لە ئاسمانەوە بەتایبەتیش ئەو ڕژەمانی کە ڕژێمی قوڵن یا دەوڵەتی قوڵن لە ئاسمانەوە ناگۆڕدرێ ئەمە پێویستی بە ئەوەیە کە لە ناوەوە زەمینە سازی بۆ بکرێ لەنی خەڵک خۆی بیرە لەوە بکاتەوە دەرفەت بۆ خەڵکە خۆش بکرێ و ڕێگای بۆ خۆش بکرێ و پەرە بە ئەو مقاوماتانە بدرێت کە دەبنە هۆی گۆڕینی ڕژێمێکی ئایدۆلۆژیست یان ڕژێمێک کە هەر جۆرە فۆرمێکی تری هەبێ بۆیە ئەوەی کە ئێستا
ئەمریکا و ئیسرائیل لە میدیا لەسەر راستی سەرۆکایەتی زۆرتر تەبلیغاتی بۆ دەکەن کە زۆربەی ئامانجەکانیان پێکاوە و هەزاران ئامانجیان بردومان کرد و هەزاران ئامانجیان لەناو بردووە لە ڕاستیدا بۆ ئەوەیانە ئەو ناڕوونیەی کە هەڵیان گرستاندویان ئەو ناتەواویەی کە نازانن چۆن پێناسەی بکەن دانەوێت بیشارنەوە لە بەرچاوی کۆمەڵگەی دەولی و بە تایبەتیش هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناتۆ لە دەوڵەتانی ئەوروپا معلوم نییە دوجار نەتیجەیەکی گەورەتریش بەدەست بێنن چونکە هەر ڕۆژە و بەڕاستی هەر ساعتە و هەر کۆنگرەیەک ڕۆژنامەنووسی دەبێت سەرۆکی ئەمریکا جۆرە لێدوانێک دەدا جارێک دەڵێ ئێمە دەمانەوە ڕژێمەکە بگۆڕین جارێک دەڵێ نەخێر ئێمە دەمانەوێت دۆسیەی نەوەوی دەست بە سەدا بگرین و نهێڵین ئەمە ئەوێڕوانی ومە بگاتە زۆر باش ئێمەوەلات مەبەستمە بزانین شتێکی تر دەڵێ سیناریۆکان چێ بن و ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل لەوەی کە تا هەستێک هەندێکیان باس کرۆ چۆن دەتوان بەدەستی بێن لەگەڵ دکتۆر زێرەڤان بەرواری سەرۆکی سنتەری لەندەن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە بەریتانیاش ئەوش میوانمانە پێکۆشڕۆڤێن بابەتاکەین دکتۆر سڵاو لێوە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل تەنانەت ئەوروپیەکانیش بە تایبەت وەزیری بەرگری ئەڵمانیا وتی تا ئێستا ئیسرائیل و ئەمریکا پێیان نەوتوین ئامانجەکانیان چین ئەم ناڕوونیە چییە؟ ئایا تێنەگەیشتنە لە زمانی سیاسی و زانیاریەکانیان یاخود تێنەگەیشتنە لە هەنگاوەکانیان کەینێن؟ سڵاو شەو باش بێگومان میوانێوەشی بەحەس کرد گەلێک جارە دەما سەرۆکێ ئەمریکا تێتن هەندێک داخۆیانێت سیاسی دەت هۆسا پێ دیار بیتن کو ئارمانجەکە دیار حتا بروکە کوچکاسپێنینە دوی شەڕیدا بەس بۆچوونە من ئەڤەت زەڤریتەڤە بۆ هەندێک ئارمانجە استراتیجیە دێرخایەن یعنی هۆسا پێشبینی تێتە کرد کو ئەمریکا بریار داد گەل ئیسرائیل بۆ قۆناغا دەهاتی بەلانسا سیاسی یان بەلانسا هێزیێت ڕۆژهاتە ناڤەڕاستدا پشێوازێکی بێتە گۆڕین کو چ دەولەت دەڤەرێدا نەگەهنە ئاستێ هێزا ئیسرائیلێ و کارتێکردنەکە نەرێنیل سەر بەڕژەوەندیە دیرخایەنێت ئەمریکا بکەتن دەڤەرێدا ji ber hindێکە توسەکەیە پرۆسێسا لەشکەری بەرفرهەبوونا پرۆسێسا لەشکەری شناوبرنا بێژین بنچینەیەت سەرەکیەت ئابۆریەت کۆمارە ئیسلامیە ئیران هەندێک گەهێنیتن کو شەڕ نەبتنێش بۆ گۆڕینا ڕژێمە سیاسیە بەکی بەحث تێتاکردن یانژی کو بۆ نەهێشتنا یا چەکێ ئەتۆمیە ئیرانی پرۆگرامی چەکێنەوەوی هەبیتن ئارماچ vê berfirhetire yan jî ku xwandina Amerîka û İsraîlê ji vê berfirhetire hindê ragirêdaya ku dewleta Îranê wekî hejmûna herêmiya dewleta Îranî nehête bête şnav birin ku êdî Îran nebîte kusp beramber İsraîlê ku İsraîl bibîte dewleta herêmiya êkane deverê da ku bişêtin kontrola belansa hêzê biketin طبعا کنترل بالانس هزید شلای اسرائیل و بگومان قسمت امریکا تیتن چکارش بینه که گله جر استراتژیست امریکا بحث هندید کن که اسرائیل وکی فروخانه که یا امریکی روشات نوارازدا که کنترل همی پرسابریکا اسرائیل تیتن شبر هندی بفرهبونا یا هجمونا هرمی هر دولتی که بید هکر افریقیا خود جیوسیاسی ایران دولت کادیجی هبوه به هزا ایران باز بار کم امریکا و اسرائیل دا محاوله کم شوازه که لشکری هم فضاهش آرماج یا گریده مسئله جیوسیاسیت گلکت برفرد سێ ئامانجی ڕوونی ئەمریکا باسەکرێ بابەتی پیتانی ئۆرانیۆم و دۆسیە ئەتۆمی سیستەمی موشکی بالستی تەنانەت لە دانوستانەکانیشانە باسییانەکە لەگەڵ بریکارەکانی ئێران لە ناوچەکە لە ئەنجامی دانوستان نەتوانرا ئەمانە ڕێکەوتنی لەسەر بکرێت لە ئەنجامی 20 ڕۆژ جەنگ گەشتووە بەکوێ ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئەمە ئامانجانەی توانێتی ئەمانە بەدیبێنێ بە تایبەت کە ناتانێ هەوڵە دوانی ما بەدەستێ ناوە بەڕوونی بله حتی بروکە پراستی دیف اف پێشاتی تێزێ تایبەتی اف بەرسدانا ئیران یا بەرفر هەت بواری هەرێمیدا هەندێک گەهێنیتن کو اف ئارمانجێت بەحث لە هاتی نەکردن حتی بروکە نەگەهشتینە یعنی ئەمریکا و ئیسرائیل نەگەشتوان ئارمانجێت کوانات بپڕاستە حتی ڕادەکێت بەحسێ مثلا یا هزا اتمی بکه هم پروگرام اتمی بکه یه دولت ایرانه اول شرح هاوینا چوی ده حتی راده که اف پروگرام هنه هاد بشناف برن هرچنه بیتن اف مفاعلت سرکی که اوید پریکا هزا لشکری امریکا نجاب نه و حتی راده که اف آرماجهات بوجه بجه کرن بس آرماجهاتی که حتی چرا دادشن پروگرام بالستی مثلا یه صاروخ بالستی هتشناف برن انده چرا دادشن
اف شر بردامی و شر دی بیت سر دم هنده کوت رژیم سیاسی ایران بیت گهرینه و حتی افریقا دیف جواری لشکری دیف جواری امنی برسفدان ایران هنده گهیتن کو ایران حاضری بو في شرعي كرينا إيران جالك كارتنا أف كارت تنيشة كتو سحكة إيران كار إيران كارت خوب شوازك استراتيجي كارتي تنديف تقناغا هرشين أمريكا وإسرائيل أمريكا إسرائيل تشابر فرهبونا لشكري ويا هرشين خود كات كمان دم دا إيران تصعيد عسكري أنجيكو برسفدان لشكري بشوازك دل ديف هرشين أمريكا وإسرائيل أبهدت جهني تنكو إيران خواهماده کری ابو فشار و یا شهمی گرینترن بحث کردن افریقا برجوانده ایرانی داره که شر دمک دریج وکشی چون دم دریجی شرعی بیت سده مهنده که کارتی که نکانرینی سر امریکا کت وکی ازکا زلهس قوات زلهس عالمی ده تمام دم کارتی که نکاگلکا یا مکم سر آبور و امنیت اسرائیل جیت کرد. بله. کاغر سلام. سبارت با هاوبشی امریکا و اسرائیل لم هرشانه ناتانی هول من جهازی کمانی اما ویستی ترامپ و ئەمریکا بۆ ئەم جەنگە تا چەند ئاسانە بەراورد بەو دۆخی ئێران هەیەی ئەمریکا و ئیسرائیل بگەنەوە ئامانجانی کە هەیەە. جارە لە پێشەوە ترامپ لە خولی یەکەمی سەرۆکایەتی ئەمریکا یەکەمین قسەیە دروشمی سەرەکی ئەو بوو کە ئەو ئاشتی بەرپا دەکات لە جیهاندا و لە دیسان لە خولی دوێمی سەرۆکایەتیەکەشی دیسان لە چەند مانگی ڕابردوودا خۆی ڕەشح کردبوو بۆ کاندیدی خۆی کاندید کردبوو بۆ نۆبل کە چەندین جەنگی وەستاندووە مەبەستم لێرەدا ئەوەی ڕوونی بکەمەوە ئەم پارادۆکسی ئەو پارادۆکسە ڕوون بکەمەوە کە لە گوتاری ترامپ خودی ترامپ خۆیدا هەیە بەڕاستی دوای ئەمانە هەڵسوکەوتی لەگەڵ هاوپەیمانەکان لەگەڵ ناتۆ لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر هەڵوێستی ینی هەڵسوکەوتێکی مەزن خوازانە ینی خۆ بە گەورەزانین بەسەر تەنانەت دۆستەکانیشیدا تەنانەت باج خستنە سەر دۆستەکانی بە شێوەیەکی دوژمنکارانە نەک بەڕاستی بە شێوەیەکی بازرگانی ئەم ڕۆحیەتە لەگەڵ ئەو ڕۆحیەتە ئەو کێشەی ینی کێشەی ئیسرائیل یان نەتانیاهۆ دووشتی لەک جیاوازن چکە ئیسرائیل ئامانجی تایبەتی خۆی هەیە لە ئەجەندای تایبەتی خۆی هەیە لە ململانێ لەگەڵ ئێراندا و ئەمریکاش بەڕاستی پێوەەر و بنەما و استراتیژی تایبەتی خۆی هەیە زۆربەی زۆری نێوەندە نێودەوڵەتیەکان ئەوانەی کە معنین بە لێکۆڵینەوە لە سیاسەتی نێودەوڵەتی ئەوان پێیان وایە ئەم شەڕە شەڕی ئەمریکانیە و ئەمە ئیسرائیل بەسەر ترامپ و بەسەر ئەمریکایدا سەپاندووە و ناچاری کردووە بە هەر ڕێگاک بێ بۆ ئەوەی کە بتوانن لە ناوچەکەدا شەڕی هەژمون گەرایی بکەن ئەو شەڕی ئێستا کە هەیە شەڕی هەژمون خوازیە شەڕی هەژمون گەراییە ئەوەی کە ئیدعای گۆڕانکاری لە ناوچەکەدا دەکا نەتەنیاهۆیە نەک ترامپ نەتەنیاهۆ دەڵێ من نەخشەی خۆرەڵاتی ناوەڕاست دەگۆڕم نەتەنیاهۆیە پێی وایە تەنانەت ئەو بابەتی گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئایا ئێمە کورد لەکوێ ئەو گۆڕینایین ئەوەی کە تاکو ئێستا دەرکەوتە بێ بەشێکەوەی کە ناتانیاهۆ خۆی شانازی پێوەکە بابەتی حەماسە لە غەزە کە گۆڕانکاری کردبێت لە لوبنان بە هەمان شێوە خەریتەی حکومداری لێوە گۆڕیوە سووریا بە هەمان شێوە سیستەمی حکومڕانی گۆڕاوە ئەوە لە ئێرانیش بە هەمان شێوە ئێستا پێشهاتی نوێ هەیە دۆخی کورد یاخود پێگەی کورد لەنێو ئەو نەخشەیە لە چه ئاستێکایە ئێمە بترسین یاخود گەشتبین بین ئەو گۆڕانکاریانەی کە نەتەنیاهۆ ئیدعای دەکات گۆڕانکاری جیۆپۆلیتیکی نین گۆڕانکاری جیۆسیاسین ئەمە فەرقێکی زۆری هەیە بۆیە بۆ کورد ڕاستە لە سەرزاری ناوەندە نێودەوڵەتیەکان و نەتەنیاهۆ خۆی سەرۆک ترامپ قسە لەسەر دۆسیەی کورد و کەیسی کورد و پەیوەندی لەگەڵ حرەکەی کوردی و لەگەڵ سەرکردایەتی کوردستانی هەیە بەڵام لە ڕاستیدا ئەمە بەشێکی کەوتۆتەوە سەر کورد خۆی ئایا کورد لەم دۆخەدا چەند دەتوانێت یەک ڕیس یەگەڵوێست یەکدەنگ گوتارێکی نیشتیمانیە بەوە چۆن خۆی بپارێزێت چونکە بەڕاستی ئێمە کاتێک کە باسی خۆپارێزی دەکەین باسی بێلایانی ناکەین لە جەنگێکی ئاوا گەورەدا لە شەڕێکی ئاوا ئیقلیمگیردا بێلایانیش بۆ خۆی لە ڕاستیدا
لایەنداریە یا با بڵێم ئەویش ڕەنگە نەتوانێت دوجار دۆسیەی کورد ئینقازکە بەڵام لە ناو هەموو ئەو ئالانگەریانیان هەموو ئەو بربەستانی کە بۆ کورد لەم جەنگەدا لە پێشن دەرفەتی گەورەش هەن ئەم دەرفەتە بە یەکریزی و بە تێگەیشتنی قوڵ و بە لێکدانەوەی بابەتی دەتوانرێت ئیستحقاق بکرێت هەتا ئێستا ئەوەی کە بەدی کراوە نە لە پرۆگرامی ئەمریکا و نە لە پرۆگرامی ئیسرائیل و نە لە پرۆگرامی دەوڵەتانی ناوچەکەدا شتێک بە ناوی کەیسی کورد دۆسیەی کورد بۆ پێشکەوتن و بۆ پێشبەچوون نییە ئەمڕۆ ئێوارە تۆمبارەك لێدوانێکی لەسەر قەزیەی کوردە بوو کە باسی ئەوە دەکا کورد پاشخانێکی باشی هەیە کورد مێژوویەکی باشی هەیە کورد گەلێکی نایابن بەڵام ئیتر قەدەریان وایە و تازە لە چوارچەوەی ئەم دابشکاری جۆگرافیەدا دەبێ هەوڵ بدرێت ئیستحقاقی ماف و ئازادیەکانی خۆیان بۆ دەستەبەر بکرێت بۆیە زۆر گوتارەکە ڕوونە بۆ قەزەی کورد زۆر کورد پێویستە باشتر بیر لەم بابەتە بکاتەوە. دکتۆر زێرەوان کورد چۆن ئەتوانێت لە کاتێکا کە لە نێو فایلەکەی بەردەمی ترەمپ شتێکی ڕوون نازانین دەربارەی کورد هەندێک قسەی دەربارەی ئێران هەبوو کە ناوێت کوردەکانی خۆشێ ناوێت بکوژێن و توێتی مەڕۆن قسەیەکی ڕوونی کرد بۆ میدیاکان بەڵام لە نێو فایلەکەی نازانی دەربارەی کورچی هەیە ئایا کورد وەکو خۆی ئەتوانێت لەم دۆخانەیە چی بکا بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان لە نێو چوارچێوە گۆڕانکاریانەی کە ئاڵۆزیانی کە ئێستا لە ئێران هەیە بله پروسه و بسیارکو گلک گرینگه طبعا رول کردا وکی اگه ساکن کردا وکی نان ستیت اکتر یعنی اف یاری کردن دولت کو گل جرات سیاست در و امریکا دا شول پته تاکیدن یان تنب کارینان بو جبه جکن هندای برجواندیت خوید امنی و برجواندیت خوید دیرخوان تایباتی دفره دا یا گرینگ ام بحث که وروکا پشتی 2014 رول کردا بشکل که برچاف دیار بویا وکی نان ستیت اکتر یعنی جو که لعبه که نه دولیاری کره که نه دولت کو پرایکا ایت اروپا و هر سپرایکا امریکا سرداری کا راستاخور گل کردهات یکرن اذا سرداری کردن گل کردا پشتی شر داعش و طایبت سوریه و العراق هندید گهنیتن امریکا سحکرناوی بو کردا وکی فاکترک وکی طولکت دست بودز و اینان هندک جامعه گرین که سیاست در و امریکا دا بس آیا حتی چرا ده کردشن سردلیل گل اداره ترامپی بکن که همش بیر نکن یعنی همین کافا اداره یا کماری سردلی کردن گل یانشی که باوری دام امریکا یا گله که مترسیدات و نشه همین کارت خود تسلیمی دولت که امریکا بکن تایبتی کرات و قناق عهد جمهوری بیتن یعنی شمیشی گرینگتر تو سردلیل گل کسی که ترامپی بکن براستی مجازفه سیاسی گله که مزناب و دیاره مش بیر نکن گلک بسرونه چوا کو روشافای کردستان اف خدمت کردا بو بولان امریکایی برچفنات ورگتن برجواندی سیاست امریکا تیتا دارشتن روی که برجواندی ده برجواندی بردام امریکایی تین حوالت بردامینن شبر هند سرداری کردن کردا في بادکی دا راست گلک فاکتوری که جیوسیاسی گرینگه کرد بعد لا گهرین ارجما سیاسی ایران دا بس بجداری کردن وی شریدال گل امریکا بو چونامن خوکشنه که سیاسیه چونکه او شرع مظلک شرعیت دولتی بخوبه نگید یعنی جیر چارچوبی رکراوین نیف دولتی و دی فیاسان نیف دولتی اف پروسیس لشکری دی جیران نهات یب کارینان که کرد ببیت بشگیشه و صبحی ما حتی امچه بشیم راده که برچاف کمالگه دولتی پشتوانی کرداب یا پارسنا کرداب کردن بجربونا کرداد وی قناقه دا متاسیه که گله که مازنات دیده های نرینیه که گله که مازنیات دیده های و دیبیت سرنمانده که راسته و خو ایران شیطن باده که لشکری طایبتی دیجی هرما کرسای بکارین چکانش بینه که ام جغرافیه که یا وکف داینه ما جیرانی مثلا سنورت کردستان روشهلاتی و الباشور کردستان تیکل بینش برهنده بزحمت تبشی سرداری گله معادله که طایبتی جی یا شمی گرن کرن بحث که افريقيا ايران شركه هرميه كات يمان ونمان يعني ساكل قال قطر قال السعوديه ما شت ممنتي واسيدنا بون من وكي دولتك وكي قطر وكي سعوديه وكي امارات اف كاريا جرين قال امريكا نشت بارس نوانات اذا هرما كرسان فيت خاندنه بو چند بكات ونبيت بشك بروجه كي نخانديان بروجه كي به هبونا
شرعيتك ودولتي ديفرها بيتن زۆر باشە کاگەرسەلان سەبارەت بە دۆخی عێراق ئەو ئاڵۆزی هەیە عێراق جیاواز لە وڵاتانی کەندا و لەلایەک ئەمریکاوی ئیسرائیل بردومانی بەشێک لە گروپە چەکدارەکانەکەن لەلایەکی دیکە گروپە چەکدارەکان هەندێک شوێنەکەنە ئاماژ لە هەرێمی کوردستان و لە عێراقیش چارەنووسی عێراق لەم ئاڵۆزیە بەکوێگات عێراق وڵاتێکی ئاڵۆزە بەتایبەت لەم جەنگەدا پێویستی بە قەرارێکی یان پێویستی بە ئەوەیە کە خۆی بە دوور بگرێت لەم جەنگە خۆ بە دوورگرتن بەڕاستی بە گوتار و بە بەیاننامە و بە بڕیار نابێ خۆ بە دوورگرتن بەکردەوە بە پراکتیک دەبێت عێراق دەبێت ئەلتەرناتیڤێکی باشتر بداتە ئەمریکا ئەلتەرناتیڤێکی باشتر بداتە خۆراوە ئەلتەرناتیڤێکی باشتر بداتە گەلەکەی خۆشی ئەوەی کە ئێستا سەرکردایەتی عێراق دەکا یعنی دەوڵەتێکی ئیزدیواجیە دەوڵەتی عێراقی ئەگەر ڕاستمان بێ بەڕوونی قسە لەسەر ئەم بابەتە بکرێت پێویستە ئەمە یەکلا بکرێتەوە و ئەلتەرناتیڤێکی باشترێ بێ بڕوونتر مخاتەبەی ئەم بارودۆخە بکان ئەم پرسە بکا کە ئێستا دۆخی عێراق تەنانەت سەرۆگۆزیران کاربڕێکەرە پەرلەمانی تازەڵ بژێرا و کارەکانی خۆی کابەست کابینە ڕانەسپێردراوە سەرۆکۆمارینی هەڵنەبژێردراوە بەم دۆخەوە ئەتوانێت بڕیارێکی لەو شێوە بات کە ئیزدیواجێتی سیاسی نەبێ ڕوون بێت لەوەی کە بتوانێت سیادەی خۆی بپارێزێ بێگومان نەخێر بەڵام ئێستا بارودۆخی عێراق یان دەوڵەتی عێراق کاریگەری نێگەتیڤ و خراپی لەسەر ئەمنیەت و ئاسایی هەرێمی کوردستانیش دروست کردو چکۆ بەشێکی لەو تەقوتۆقی کە لە هەرێمی کوردستان دەکرێت لەوێ ڕا ئەمە جێبەجێ دەکرێت ینی لەبەرەوە مەترسی ئەم جەنگە کەمترە لەسەر گەلانی ناوچەکە بەڕێی من یعنی من پێم وایە ئەم جەنگە پتر جەنگی ئێران ئیسرائیل و ئەمریکایە نەجەنگی خۆراوە نەجەنگی گەلانی ناوچەکەیە بەڵام ئەو معنای ئەوە نییە کە لێکەوتەکانی کاریگەریان لەسەر گەلانی ناوچەکە و دەوڵەتی عێراقیش نەبێ مەسەلەن بنمونە گەڕۆی هورمز داخراوە کاریگەری گەورەی اقتصادی لەسەر اقتصادی جیهان و خۆراوەدا دروست دەکا ئەم شەڕە ئەوە تا گەورەترین کاریگەری ئەمنی لەسەر دەوڵەتی عێراق و دەوڵەتانی ناوچەکە دروست کردووە بۆیە دەبێ عێراقیش وەکو باقی ئەو دەوڵەتانی تر بێلایەنی و بێدەنگبوون لە بەرامبەر ئەم بارودۆخەدا ئینقازیان ناکە پێویستە ئەلتەرناتیڤێکی باشتر بیر لێ بکەنەوە کە ئەماش بەڕاستی بە حکوومەتێکی کارە دەکرێتەوەی کە جەنابەت کردوت بۆ ئێستا عێراق زۆر قورستر بووە بارودۆخەکە و دیار نییە مەسیری ئەم جەنگە بەرەوکوێ دەچێت چەندی تر دەخانێ بەڵام لە دوورمەودادا بە دڵنیاییەوە ئەگەر جەنگەکە درێژ بخانێت پێم وایە کە زیانی گەورە بەر دەوڵەتی عێراق دەکەوێت چونکە پێش دەستپێکردنی ئەم جەنگە لە بیرمان بێ هەندێک میدیاکان بابەتی کێشەی نێوان عێراق و کوێت و کێشەی نێوان عێراق و دەوڵەتانی دەرو دراوسەیان دەوروژاند ئەم قسانە لە خۆ ناگوترێن ئەمە پێمان دەڵێ کە بەشێک ڕەنگە بەشێک بێت لەو گۆڕانکاریە جیۆسیاسی کە نەتەنیاهۆ و ئەمریکاش خۆی بژێر بەژێر کاری لەسەر دەکات بەڵام لە هەموو حاڵێکدا پێ ناچێت جەنگەکە زۆر درێژە بکێشێت بابەتی جەنگ هێرشەکانی ئەمریکاوی ئیسرائیل و وەڵامی ئێران درێژا کێشێت و ئەم جەنگە بە تەواوەتی بێتە جەنگێکی هەرێمایەتی تەنها ئێستا ئێرشی ئێران هەیە بۆ سەر وڵاتان ئەوان وەڵامی ئێرانیان نەیاوەتەوە چاوەڕێ چی بکەین لە ڕۆژانی ئایندەکانی ئایندە بەپێی ئەو تێگەشت بەڵێ ئەمە احتیمالێکی زۆر زعیفە چونکە تا ئێستا ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل تەمەنان لەسەر هەڵچنیوە هاندان و دەفاعکردنی گەلانی ئێرانە بۆ ڕژانە سەرشەقامەکان بۆ ئەوەی کە خۆیان لەم جەنگەی کاڵیان گرساندووە بەهێمنی بکشێنەوە و سەرکەوتنی خۆیان ڕابگەێنن بەڵام تا ئێستا گەلانی ئێران نهاتونێتە ئەو بابەتە بۆیە سەرنجام پێ دەچێت کە هەموو تێچوی ئەو جەنگە بەمل دەوڵەتانی ناوچەکەدا بدرێت و پێ دەچێت سەرکەوتنەکە بە جۆرێکی تر ڕابگەێنن ئەمریکا و ئیسرائیل ئەگەر بارودۆخەکە بە هەر بەم شێوەیە بڕوا و خەڵکی ئێران نەڕژێتە سەر شەقامەکان چکە تاکە ئێستا ئەگەر تەکنیکی شەڕەکە گۆڕاوە بۆ کوشتنی سەرکردە باڵاکان بۆ کوشتنی فەرماندە باڵاکان بەڵام
بە درێژایی تاریخی مێژوو ئەمریکا و ئیسرائیل لە هەرکەس باشتر دەزانن کە کوشتنی سەرکردەکان هیچ گۆڕانکاریەک لە دەوڵەتێکی ئایدۆلۆژیستی قوڵ وەکو ئێراندا دروست ناکات. یعنی ئەمە نابێتە هۆی کۆکاری ڕوخاندنی دەوڵەتێکی ئایدۆلۆژی، بەڵام لێدان لە سەرکردەکان بۆ ئەوەیە کە دەست و دڵ و دەمی خەڵک لە ئێران بکەنەوە تاکە یان تاکە هەوڵی بەردەوامی درێژەدان بە شەڕەکە پێم وایە خۆی لەوەدا دەبینێتەوە کە هێشتا ئەمریکا و ئیسرائیل مەیوز نەبوون لەوەی کە بتوانن خەڵکی ئێران بێنە سەر شەقام. بەڵام ئەمەش ئاسان نییە و قورسە لەبەر دوو هۆکار، چونکە ئێستا ئەوان بەدەستی خۆیان ئێران وەک گەلێکی قوربانی یان وەک دەوڵەتێکی قوربانی لە دڵ و دەرونی خەڵکی ئێراندا پیشان دەدەن. یعنی ئەم جۆرە پەلاماردان و جەنگە لە ئاسمانەوە بەم شێوازە تەنانەت گورزێکی کوشندەی لە ڕاپەڕینی یان لە خۆپیشاندانەکانی چەند مانگی ڕابردووی گەلانی ئێرانی ژوەشاندووە. بۆیە بە بابەتەکە تەسەور ناکرێت یعنی زۆر دوورمەودا بێت یان زۆر درێژە بکێشێت لە کاتێکدا کە ئەوروپا خۆی تا ئێستا بەشێک نییە نایەتە ناو جەنگەکە و دەوڵەتانی ناوچەکە کەوتونەتە ژێر گوشارێکی زۆر گەورەی ئەمنیەوە و شەڕەکە بۆ هەر لایەک لەو سێلایی کە لە جەنگەکەدان شەڕی بۆتە شەڕی هەژمونی بەڕاستی. ینی لەبەرەوە تەسەور ناکرێت ینی زۆر درێژە بکەشێت چکامە کێشەی گەورە و قوڵی ئابووریش بەسەر اقتصادی جیهانیدا دەهێنێت. پێدەچێت لە دەڕۆژی داهاتوودا بارودۆخەکە بە جۆرێکی تر بگۆڕێت. زۆر باشە دکتۆر زێرەفان، بابەتی چارەنووسی جەنگ بەکوێگات چاوەڕێی زیاتری ئاڵۆزیەکان بین یاخود لە ماوەیەکی کورتا کۆتاییەت وەگەوەی کە بەشێک لە ئەمریکیەکان باسیەکەن؟ طبعا بەردەوامبوونە شەڕی زیاتر یا پندێ بەگرێدا حتا چڕە دایکەتی ئەوروپا و بریتانیا واف دەولەتێت کو ئەمریکا بروکە هەوڵ دەتەن بچنەت بن ئیتارێ ینی پرۆسێسێکە دەولەتی بە تایبەتیەکە بەحسێ پاراستنا یا ڕێکا یا ئاوێ بکە یا دەولەتی مودێ قرمز. طبعا هذا هەکەر هات و ئەمریکا شیە ئەڤەهانە بکەتن توێ دەمیدا دێ ئەمریکا حتا ڕادایکی بەردەوام بیتن شناوبرنا هێزا لەشکریە ئیرانێ و لایەکە دیفە هەوڵ دەتەن وەکی مەڤەڵەکە دەولەتی دروستکەتن و پاراستنا ڕێکا دەولەتیە یا وزێ بهێتەکردن بەشداربوونا بریتانیا یان بەشداربوونا یەکەتی ئەوروپا. طبعا بەهەنێژ حتا ڕادایکی وەکی پیلانە ئەمریکانیان هەوڵدانێت ئەمریکا حتا ئەڤروکە نەش ئەڤەهانێ جێبەجێ بکاتش بەر هەندێ پێشبینی بۆ هەندێک چیتن کو دێ شەڕ بەردەوامی هەبیتن چ نەبیتن بۆ چەند هەفتێ داهاتی ژازباتیم دێ بەردەوام بیت چونکە وەکی مە بەحەسکی بیدادێشدا ئیرانێ خب ئەف پێشهاتیە نوکەم بینین گۆڕاپانا یا لەشکریدا گەهێنیتن کو ئیرانێ خۆ بۆ شەڕێکی حتا شەشەیڤیژی ئامادە کرد بیتن تەمی سیناریۆدا یا شوێژی گرنگتر ئەمریکا چونکە ئەرمانجەکە یا ڕاست و یا ئاشکرا نەبوو یا خواندنەکە یا بەرچاو بوێ پرۆسیسناتێکردن ئەمریکا وەس حەزر کرد کو دێ شەڕ چەند هەفتەیەکەدا بیتە سەدەمادێک و جادا ئیرانێ ڕابیتەوە و شۆڕەش نافخۆ ئیران دروست بیت و حالەتی ڤەنزوێلا ئیرانێ دوبارە بیت دەست ئەبەر دروست نەبوو ژبەر هەندێ ڤروکە ئەمریکا حالەتی ئەسینسافا یا ئابۆریدا یعنی تایبەتی حتا ڤروکە سەد ڕۆژێ تەولی پتش 4 میلیارد دلار کارتێکردن سەر میزانی ئەمریکا کردە ژبەر هەندێ بۆ قۆناغا دەهاتێشی بەحەس هەندێ تێتاکردن ئەگەر هاتو گڤاشتنێت ئیرانێ سەر ئابۆرێ جیهانی تایبەتی کۆنتڕۆلکردنا مۆدێ قورمس و تایبەتی ترژی ئارماژدانا قەتەر و سعودی و ئیماراتی چی بیت ئەڤە بیتە سەدەمە هەندێ کو کارتێکردنەکان نەرێنی سەر ئابۆرێ جیهانی بکات و تایبەتیشی سەر ئەمریکا بکەتن توێ دەمیدا دەبیتە سەدەمادێک و ئەمریکا ڕێکە چارێکە چێرایەک بدۆزیت یعنی شکۆوە لێ بگەڕهیتن ببیتە سەدەمادێک و شاب ڕاستیتن طبعا ڕێکەفتن گەل ئیرانێ یان ڕێکەفتن گەل هەندێک دەولەتێندی و بەحەسن دەبێتەکردن کە ئەمریکا ئەرمانجێت خۆ جێبەجێکردن ئەڤە زیاتر یا پێشبینی کردە کە قۆناغا داهاتی چەند هەفتێ داهاتی هەکە وی شێوازی ئێران یا بەردەوام بیت گڤاشتنێ سەر بازارê cîhanî û aborê cîhanî taybetî wizê da dirust kir dibîte sedemandê ku ev şera dîmahîk bîtin dîmahîk bêtin çû ev rike vî şerî derencamê xirab li sîka Ewropî dirust kirîne
آبور جیهانی دا درست کرینه آبور امریکی دا درست باش کرینه کا بندش دکتۆر باری دما زێرەفان بخونه ئەو خداتی سردرگی ئەمریکا و فکرم ئیسرائیل بۆ ئەم بابەتە ئامادەن ئەگەر جەنگ زیاتر درێژە بکێشە لە ڕووی سیاسی و ئەسکەری شۆگەڵ سەنگان بکە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕوبەڕووی فشارێکی زۆر بوونەتەوە پێت وایە بله ئەمریکا و ئیسرائیل بەرگێ و فشارە بگرن نخیر نه اسنت باردمش برده ما بحث جی کرد که ایران بروکه فاکتور دمی بکاتینیتن دجی امریکا و اسرائیل چونکه ایران باش زانیتن اسرائیل نشتن بردامی دتوان گواشنیت لشکری آبوری و امنی اوید ایران سر اسرائیل درست کرین گلک اب زحمت اسرائیل بردامی بدته تمام دم دا امریکا ج نشد بردامی بدته چونکه مش بیر نکین دولت که دموکراتی و که امریکی سروک دویتن همی گاوا برسوا رأی گشتی امریکی بدتن و برسوا اف قیرانت مزنت آبوری وید امریکا دا درست بوی شبر هنده اف بردبونا قیرانا ندز و اینانا پشتوان دولتیش ل امریکا و دبیت سدم هنده که اف گواشنت هنه ول امریکا و اسرائیل بکن که گوهرینت سیاست خدا بکن یعنی هر چنه بید گوهرینت پروسیس لشکری دا بکن چکو حتی بروکه او بحث آرمانجا کارینانا هزا لشکری عثمانی گوهرین سیستم سیاسی تهرانه و گله گله که زحمت و یا ممکن نه کارینانا هزا یا هشکاتی عردی امریکا داد و هزی دا کب کبشتن بونمونه هزا لشکری عردی وکی جغرافیا که وکی ایران بیت کارینان گله گله که زحمته جبر هنده پیش بینی به هنده تکرن که بعدابونا گواشنا سر آبور جهانی سر امنیت اسرائیل سر آبور اسرائیل و امریکا دی بیت سدم هنده که چارچوبه ویشاری بلف دیمایکه و بید زۆر باشە کاگەر سەلان لە نێو ئەم ئاڵۆزیانەی کە هەیە لە نێو جەنگ و ڕوبەڕبوونی ئەمریکا و ئیسرائیل تا چەند ئەو فشاری کێسە لەسەر ئەمریکا بە تایبەتیش لەگەڵ لەسەر ترەمپ هەیە لە ناوخۆی وڵاتە لە دەرەوە ئەتوانێت ئەمریکا و ترەمپ گۆشەگیرکە لە ڕووی سیاسیەوە فشاری لێ بکە کە ئامانجەکانی جەنگ و ئۆپەراسیۆنەکانیشی ڕابگرێ ئەگومان گۆشەگیرکردنەکە یان فشارەکە لەسەر ترامپ هەر ینی هەر دەرەچی نییە ناوەچیشە ینی ترامپ ڕاوێژ بە کۆنگرێز ناکات ترامپ ڕاوێژ بە هاوپەیمانەکانی ناکات ترامپ بیرۆرا لەگەڵ ئەوروپا ناگۆڕێتەوە ترامپ ئەجێندا و ئامانجەکەی تەنانەت بۆ گەلی ئەمریکاش ڕوون نییە لەم جەنگەدا ترامپ بە دەنگەدەنگ کەوتۆتە ناو کابینەکەیەوە کە کادری ئەساسی و خەڵکی گرنگی سەرکردایەتی ئەم ئێستای کابینەکەی دەست لە کار دەکێشنەوە ترامپ بۆ ئیدارەدانی ئەم جەنگە پێویستی بە بودجەی زەبەلاحتر هەیە کە ئەمە دەبێ بگەڕێتەوە بۆ کۆنگرێس ترامپ دوای 2 مانگ لە درێژەدان بە جەنگ ناتوانێت زیاتر درێژە بە جەنگ بدا بە پێی دەستوری ئەمریکی دەبێت جاریشکە دەبێت کۆنگرێس بڕیاری لێ بدات وەل ئەمە لە ڕووی اقتصادیشەوە لە کەوتۆتە ژێر فشارێکی زۆری نێودەوڵەتی کە ئەمە مەعزەقەیەکی ئیداری و ئابووری گەورەی بۆ گەلانی جیهان بۆ دەوڵەتانی دوور و نزیک دروست کردووە و تا دێش جەنگەکە وردە وردە پێمان دەڵێ کە ئامانجەکان بچووکتر دەبنەوە یان دیاردەکان مەترسیدارتر دەبن تەنانەت ئەمڕۆ ئێوارە ناتانیاوە دەڵێ ئەگەر سەرکردەکانی ئێرانتان بینی لە ناو خۆپیشاندەرانیش بوون بیانکەنە ئامانج یعنی وردە وردە جەنگەکە یعنی دەچێتە حاڵەتی زۆر وەحشناک و ترسناکەوە ئەمە تێپەڕاندنی ئەم دۆخە بەڕاستی هەروە ئاسان نییە ئەگەر دیقەت بدەین ترامپ خۆیشی زۆر جار هەڕەشە لە هاوپەیمانەکانی دەکا دەڵێ تەنگەی هورمستان ئاوا بۆ بەجێ دێڵین یان ناوچەکەتان ئاوا بۆ بەجێ دێڵین یان دەبێت باجی ئەو جەنگە بدەن لەبەرەوە ینی بارودۆخەکە هەروە ئاسان نییە تۆ ئەمریکا بیەوێ یان ئیسرائیل بیەوێت بە شێوازێکی درێژمەودا درێژە بەو جەنگە بدا هەموو لایەکیش دەزانن ئیسرائیل بەبێ ئەمریکا ناتوانێت جەنگی ڕاستەوخۆ بکە ئەمە ئیدعایەوە ناکەین کە کێشەی نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێران کۆتایی دێ لەم هەفتان دە ڕۆژەی داهاتوودا نا ئەوان ناتوانن دەستبەرداری دوژمنایەتی یەکتر بن چکا بنیادی هەردووچیان لەسەر ئەساسی دوژمنایەتیە
لاچوونی یەکێکیان فەوتانی یەکێکیان فەوتانی ئەوانی تریشە ئەمە لە ڕووی فکری و لە ڕووی بنیادیەوە بۆیە بەڵام ئەمە دەچێت فۆرم جارێکیکە فۆرمێکی تر وەردەگرێن ململانەیە لەبری جەنگی ڕاستەوە خۆ چکامە لە هەفتاونەوە درێژەی هەیە وای درێژتریش دەبێتەوە بەڵام پێویستە ئێستا ئەمریکا خۆی بە تەسەوری من بە دوای بە دیلی باشتردا دەگەڕێ بۆ دوورکەوتنەوە لە جەنگەکە تەنانەت ئەم ڕێوارە ترامپ جۆرێک لە تەسریحێکی لەو بابەتەشدا هەرچەند ئەو لێدوانەکانی متەناقزاتی زۆری تێدایە وی مەسەلەن ڕۆژ لەگەڵ ڕۆژ جاری وایە لە مابینی چەند لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا یعنی قسەی جیاواز دەکا بەڕاستی قسەی پێچەوانەی یەکتر دەکا بەڵام پێ دەچێت ئەمریکا شەکەت بوو بێت نەک لە ڕووی هێزەوە نەک لە ڕووی ئابووری و اقتصادەوە نەک لە ڕووی پێگەی خۆیەوە چکە ئەمریکا دەوڵەتێکی زەبەلاحە و ئەمریکا خاوەن سەرمایەکی گەورەیە لە هەموو بوارەکاندا بەڵام تێپەڕاندنی ئەم دۆخە بەم شێوازە زەقوڕەقا کە یەکەمین جارە لە دنیادا جەنگێک لەم ئاستەدا ڕوو بدە بەڵام دوور لە پرسکردن بە خەڵکەکەی خۆت دوور لە پرسکردن بە دەوڵەتەکەی خۆت دوور لە پرسکردن بە هاوپەیمانەکانت ڕوبەڕوو ببیەوە یان جەنگێکی ئاوە گەورە وڵات پێشهاتی لە سلێمانی هەندێ دەنگی بەهێز بیسترا کەمێک پێشستا لە سلێمانی چەند دەنگێکی یەک لە دوایەکی بەهێز بیسترا هێشتا دیارنێکایە هێرشی موشکی و درۆنی بێگومان لە ئاسمانی سلێمانی تەقێنەوەتەوە کەمێک پێشێستا لە ئاسمانی سلێمانی دەنگی بەهێز بیسترا کە بەشێکی دانیشتوانی سلێمانی هەستیان پێکرد و پێشتریش لە ئیداری سەربەخۆی سۆران 6 موشکی یەک لە دوایەک بارگاکانی پێشووی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی کردبوو ئاماچ ئێستاش لە سنتەری پارێزگای سلێمانی لە ئاسمانی سلێمانی چەند دەنگێکی بەهێز بیسترا کە هێشتا ڕوون نییە چی بۆ بەڵامەوەی کە هەیە لە ئاسمانی سلێمانی تێشکێنراوە بێگومان هەر هەواڵ و زانیاریکی نوێ هەبێ ڕاستۆخۆ لە کورساتەوە بۆتانی گوازنەوە چاوتان لەسەر شاشی کورسات نیوز بێ لەسەر سۆشیال میدیای کورسات نیوز بێ هەواڵ و زانیاریەکانتان ڕاستەوخۆ بۆ گوازینەوە کەمێک پێشێستا باسم کرد چەند دەنگێکی یەک لە دوایەکی بەهێز لە ئاسمانی سلێمانی بیسترا لە ڕۆژانی ڕابردوش بە هەمان شێوە هێرشی درۆنی و موشکی هەبووە بۆ سەر چەند ناوچێک لەستانی بەڵام لە ئاسمانی ناوچەکە تێکشکێنراون لە ئیداری سەربەخۆی سۆرانیش کەمێک پێشێستا 6 موشکی یەک لە دوایە کە دەنگێکی بەهێزیان هەبوو لە سۆران هەستی پێکرا بوو ڕێگایەکی هێزەکانی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بارەکەی پێشووتریان بوو کرابوونە ئاماچ لە شاری سلێمانیش چەند دەنگێکی بەهێزی یەک لە دوایەک کە دەنگی بەهێز بوون لە ئاسمانی سلێمانی بیستران کە هیوادارم هەموو لایەک سەلامەت ببێتن و زیانی گیانی و هەروە لە شوێنی نیشتەجێبوون نەبوو بێ کە بێگومان لە ئاسمانی سلێمانی بۆ دەنگەکان پێچێت لە ئاسمانی سلێمانی تێکشکێنرابێتن و تەقێنرابێتنەوە دەنگەکان دەنگێکی بێز بوون تا ئەستێک بەشر لە دانیشتوانی سلێمانی لە ناوچە جیاوازەکان گوێبیستی بوون لە ئاسمانی سلێمانی بۆ کە تەقینەوەکان ڕوویاوە و چەند دەنگێکی یەک لە دوایەک بوو کە ڕوویدا بێگومان لە بەشێکی زۆری ناوچەکان یاخود لە دانیشتوانی سلێمانی لە گەڕەکە جیاوازەکان دەنگەکانیان بیست بەپێی ئەو زانیاریانەی هەیە لە ئاسمانی سلێمانی بەشێک لەو هێرشانی کە کراون تەقێنراونەتەوە بەپێی زانیاریەکان هێرشی درۆنی موشکی بۆ بۆ سەر چەند ناوچەیەک لە سلێمانی لە ئاسمانی سلێمانی بەشێکی هێرشەکان تێکشکێنراون و دەنگی تەقینەوەکان لە ئاسمانی سلێمانی بیستراون پێشتریش چەند جارێک بەشی ڕۆژهەڵات و هەروە باشوور و خۆرە ئاوای سلێمانی بە هێرشی درۆنی و موشکی کرابوون ئاماچ کە بەشێکی زۆری ئەو هێرشانە لە ئاسمانی ناوچەکان تەقێنرابوونەوە و نەگەیشت بۆ شوێنی نیشتەجێبوون یاخود زیانی گیانی و مادی لێ نەکەوتبوو ئەو دەنگانشی کە کەمێک پێش ئێستا لە سلێمانی بیستران پژڕاستیاوەتەوە کە هێرشی موشکی و درۆنی بووە لە ئاسمانی سلێمانی تەقێنراونەتەوە کەمێک پێش ئێستش لە سۆران 6 دەنگی بەهێزی یەک لە دوایەک بیسترا کە دانیشتوانی ئیداری سەربەخۆی سۆران گوێبیستی بوون و دەنگێکی بەهێزیان هەبوو ئەوانی سلێمانیش تا هەستێک دەنگێکی بەهێزیان هەبوو ئەما سەر ڕایەوەی کە باز لەواکرێ کە لە ئاسمانی سلێمانی تەقێنراونەتەوە
بەڕێزان ئەچمۆلای دکتۆر زێرەڤان دکتۆر وەکو دواپرسیاریش لە ئێوەی بکەم بە کورتی ئەگە سیناریۆ دوو سیناریۆ وەربگرین سیناریۆی ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران یاخود بەردەوامبوونی و جێهێشتنی بەم دۆخەی کە ئێستا هەیەی کامیان سیناریۆی بەهێزن بله بۆچووە من پتر پێشبینان تێتاکردن بەردەوامبوونا ڕژێما یا ئیرانی دە بەردەوام بیتن دیف ئەم پێشاتی نوکەت مەدانێدا هەی إلى حالاتك إذا كان بحث كري مثلا كومالجه دولتي ببيت بشك بروسيس العسكري أمريكا بس يتر بلفظ بتشيت كوتشيت بيت سيستم مينيتن بس عندك مرجعية أمريكا رازي ببيتم تنبو بخامات بارسنا دولة إشكاش دزدان دولة تشيت بيتن ورجت وجلا ما تصدار بن الدفاع داود قناعة بشتي الشرق قناعة وجلا كم زحمة بيت بحث الهندش تأكيدا حتى تنانات هشتنا في رجيمة يعني بشتي في بروسيس العسكري دبيت سدا ما عندك رجيم سيستم سياسي ناف خوب خدا كارتكر نو قيران بدرس ببن بشتي شرعي سيستم نميتنات شرعي يعني نبت درجة بشرعي وإنما قناعة بشتي بماكينة الشرعي إكشوان سيناريو متوقعة كأمريكا بلفندي بتشي وقناعة دهاتي زۆر باشە کاگەر سەران ئەگەر هەمان پرسیار وەکو سیناریۆ لە بەرچاوی بگرین بۆ دۆخی ئێران کامیان بەهێزترە شەڕێک نییە بۆ دیموکراتیزەکردنی کۆمەڵگەی ئێرانی ئەم شەڕە ئەمانجەکەی ڕوون نییە بەڕاستی پێشبینیکردنیشی یان زۆ قورسە لەبەرەوە یعنی من هەروە کاک زێرەڤان باسی کردیانی تەسەوری منیش هەمان شتە پێم وایە دوجار بە کەمێک زیاد و کەمتر و سیناریۆیەک دێتە گۆڕێ کە جۆرە تەفاعولێک جۆرە هینێک ڕوو بدات ڕێکەوتنێک ڕوو بدات و ئەوروپا پێم وایە دەست پێشخەریەکی بە خەریکی ئامادەکردنە بۆ ڕاگررتنی شەڕەکە لەم بابەتەوە و پێناچێت ڕووداوی گەورەی گۆڕانکاری گەورەی جۆپۆلۆتیکی یان جۆ سیاسی زۆر گەورە لەم قۆناغی ئێستادا ڕوو بدا چونکە ئەوەی کە ئێستا ئەمریکا و ئیسرائیل دەکەن زۆر جار باسیەوە دەکەن کە تەنانەت سێ ڕیزی سەرکردایەتی ئێرانیان تێکشکاندووە و کەس نییە گفتوگۆی لەگەڵ بکەن کەس نییە دانوستانی لەگەڵ بکەن لە ڕاستیدا ئەوان ناڕاستەوە خۆ باسی زەخامەتی دەوڵەتی ئێران دەکە بێ ئەوەی کە بخۆیان ئاگایان لێبێت لەم جۆرە تەسریحانە ئەمە معنای ئەوەیە یان ئەگەر ئاگاداریش من معنای ئەوەیە بە ناڕاستەوخۆ بە گەلانی دنیا دەڵێن یان بە دنیا دەڵێن کە ئێران دەوڵەتێکی زەخمە و پێویست نییە بڕوخێت لە ڕاستیشدا ئەوان ئامانجەکان ڕوخاندنی دەوڵەتی ئێران نەبووە بەقەدەر ئەوەی کە ویستویانە جێپەی خۆیان ئەجێندای تایبەتی خۆیان لە ناو ئێراندا باشتر جێ بکەنەوە لەوەی کە تا ئێستا هەیەیان بوو زۆر باشە بەڕێز ئەرسەلان مەحموود نووسەر و چاودێری سیاسی لا قەڵازێ زۆر سپاس هەروە دکتۆر زێرەڤان بەرواری سەرۆکی سەنتەری لەندەن بۆ لێکۆڵینی ستراتیژی لە بەریتانیا زۆر سپاس کە لەگەڵمانە بوون بینەرانی کورسانوی سەرستان ڕاکێشم بۆ هەندێک هەواڵ و پێشهاتی نوێ لە سلێمانی دەنگی تەقینەوەی بەهێز بیستراوە بە پێی زانیاریەکان بە 4 موشک هێرشراوەتە سەر گوندی زرگوێزەڵە کە کەمپی مانەوەی کوردانی ڕۆژهەڵاتە و ئەکەوێتە بەری ڕۆژهەڵاتی باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی کەمە پێش ئێستا سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران بە 4 موشک هێرشیان کردە سەر کەمپی زرگوێزەڵە یاخود گوندی زرگوێزەڵە کاکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی بەپێی زانیاریەکان زیان بە چەند ماڵێکی نیشتەجێبوون بەهۆی کاریگەری دەنگەکەیەوە گەیشتووە بەهۆی بەهێزی دەنگی هێرشە موشکیەکان زیان بە چەند ماڵێک بە شوشە و پەنجەرەی هەندێک ماڵ لە نزیک گوندی زرگوێزەڵە گەشتووە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووش بە هەمان شێوە گوندی زرگوێزەڵە ئامانجی هێرشی موشکی و درۆنی سوپای پازداران بووە بەڕێزان ئەو وێنانەی کە لەسەر شاشەی کورسات نیوز دەبینن ئێستای سلێمانی ئاسمانی سلێمانی تا هەستێک ئارامە دوایەوەی کە چەند دەقیقەی پێش ئێستا بە چەند موشکێک هێرشە بوو بۆ سەر نزیک گوندی زرگوێزەڵە لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی ئەوانی ئەوەی کێستە لەسەر شاشەی کورسات نیوز دەبینن دیمەنی
ئێستا و ئاسمانی سلێمانیە کە خەڵک لە خۆ ئامادەکردایە بۆ سبەینێ بۆ پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز هەروەها بۆ جەژنی نەورۆز بە هەمان شێوە ئاسمانی سلێمانێت تا ئاستێک ئاسمانی سلێمانی ئارامە و جموجۆڵی خەڵکو و ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان ئاساییە ئەو دەنگانەشی کە بوون دەنگی بەهێز بوون لە بەشێکی زۆری سلێمانی هەستی پێکرا هێرشکردن بۆ بەسەر گوندی زرگێزەڵە لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی سەرنجتا ڕاکێشم بۆ دیمەنەکانی سلێمانی ئاسمانی سلێمانی ئەوروها بارودۆخی ناوشاری سلێمانی ئارامە کەمێک پێش ئێستا دەنگی تەقینەوەی بەهێزە بوو هێرشی موشکی سوپای پازداران بۆ بەسەر گوندی زرگێزەڵە لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی بەپێی زانیاریەکان ژمارەیەک لە ماڵی هاوڵاتیانی مەدەنی لە نزیک شوێنی بردومانەکە بەهۆی بەهێزی دەنگی هێرشەکانەوە زیانیان بەرکەوتووە زیانی مادی بەرپەنجەرە و شوشەی ماڵان گەشتەوە ئێستاش ئەوەی کەیبینن لەسەر شاشەی کورسات نیوز ئەوە دیمەنی ئێستای سلێمانی ئاسمانی سلێمانی ئارامە و هەروەها جموجۆڵی ئۆتۆمبیل و کڕینی پێداویستەکانی جەژن لە شەقامەکانی سلێمانی ئاساییەوە بەردەوامە خەڵک لە خۆ ئامادەکردنان بۆ مەراسیمی جەژنی پیرۆزی ڕەمەزان هەروەها جەژنی نەورۆز ئەوە ئاسمانی سلێمانی وەگەی بینن تا هەستێک ینی بەڕوونی دیارە ئاسمانی سلێمانی و کەشوهەوا لە سلێمانی بارانبارین و باەکی بەهێزیش هەیە بە هەمان شێوە خۆی بەهێزە بوو کە بردومانکردنی گوندی زرگێزەڵە بوو کە کەمپی بەنابەران یاخۆت کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانە یەکێتە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی بە 4 بۆ 5 موشکی یەک لە دوای یەک بردومان کراوە پێشی ژاماژە پێکرد بۆی بەهێزی دەنگەکەی بەشێکی زۆری دانیشتوانی سلێمانی گویان لێبوو و ماڵی هاوڵاتیان لە نزیک گوندی زرگێزەڵە بەهۆی بەهێزی دەنگەکەیەوە زیانی مادی بەر شوشە و پەنجەرە و باڵەخانەکانیان گەشتووە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و هیوادارم ئەمە دوایین ساتی بیستنی دەنگی تەقینەوە بێ لەسەر خاکی کوردستان لە سلێمانی و هیوادارم هەموو لایەک جەژنێکی خۆش بەڕێکن و ئاوێک بکە خی گەورە ئاوێ بک بوو ئاگری کە لە ناوچەکە هەیە هاوکارانم پاشکەمێکتر بەردەوام بن لەگەڵتان بۆ درێژەدان بە گواستنەوەی هەواڵ و زانێرەکان چاوتان لەسەر شاشەی کورسات نیویست.